یادەوەریەکانی کچە کوردێکی ئەنفالکراو. یادەوەریەکانی کچە کوردێکی ئەنفالکراو لە نووسینی سەدرەدین محێدین کەڵوڕی، خوێندنەوەی ڕەنگین سەلام، دەرهێنانی پاکروان ڕەحمان. بەشی یەکەم. بەفرانبار بوو. گوندەکەمان تارای زیوینی پۆشی بوو. دیمەنی بە یەکگەیشتنی هەور و لووتکە و کپی و بێدەنگیان ئارامیاندا بۆ ئەو دەڤەرە. بووە مایەی خۆشی بۆ دڵەکان و بە تایبەتی ئەو دڵانەی خۆشەویستیان بۆ یەکتری ڕادەگەیاند و دەیانگۆڕیەوە. منیش ئەو ڕۆژە دڵم زۆر خۆش بوو کە نەریمانی شوانمان لە ماڵدا دەمێنێ و ناچێ بۆ لەوەڕاندنی مەڕەکان. هەستم دەکرد بە بینینی چاو دڵم ڕوون دەبێتەوە. لێدانی دڵم خۆشیەک دەبەخشێ، تەنانەت بە شادەمارەکانی جەستەم. لە ناخی دڵمەوە خۆشم دەویست. لە کاتی دۆشینی مەڕەکاندا بە کەمەی گۆچانەکەی مەڕەکەی بۆ دەگرتم. ڕەنگی شەرماویمان دەگۆڕیەوە و زەردەخەنە دەبوون وانی لێوەکانمان. چاوەکان پڕ لە ئاو دەبوون، نەمان دەزانی چی بە یەکتری بڵین. زمان بە دوای وشەدا دەگەڕا و نەیدەدۆزیەوە. حەزم نەدەکرد کۆتایی بە دۆشینی سەد سەر مەڕەکەمان بێت. ئەم جێژوانە پڕ سۆز و خۆشەویستیە کۆتایی بێت. شەوێ لە چاوەڕوانی ئاوازی شمشاڵی دەستی بووم. هەروەکو کارێکی ئاسایی شەوانە نامەیەکی عەشق و سۆز و خۆشەویستیم بۆم دەنارد و منیش فرمێسکی خۆشەویستیم دەباراندە سەری. جێژوانی بەیانی زوومان بردنی خواردنی ژەمی بەیانی بوو بۆ ژوورەکەی. تەماشای سەرتاپامی دەکرد و ختووکەی بەلەشمدا دەهێنا و زەردەخەنەی دەخستە سەر لێوانم. نەم دەتوانی ئەو وشانە کە شەو چەند جارێک دووبارەم دەکردەوە دەری ببڕم. تەنها دڵ و چاومان بە یەکتری ڕوون دەبوونەوە. بە دەنگێکی نزم و بە شەرمەوە دەیوت ئاوازی ئەم شەو چۆن بوو؟ دەموت زۆر خۆش بوو، دەستت خۆش بێت. دەڕۆیشتم و تاوەکو دوور دەکەوتمەوە چەند جارێک ئاوڕم لێ ئەدایەوە. باوک و دایک و براتاقانەکەمم زۆر خۆش دەویست. لەبەر ئەوە خۆشەویستیەکەمان بێدەنگ و پاک و بێگرد بوو، تاوەکو خۆشەویستی هەور و لووتکەوا بوو. ئەو شەوە لە پەنجەرەی ژوورەکەمەوە سەیری دەرەوەم دەکرد. ڕەنگی زیوینی ئەو دەڤەرە تاریکی شەوی داپۆشی بوو. ئاوازی شمشاڵی دەستی نەریمان ئەو دەڤەرەی بێدەنگ کرد بوو. گوێیان هەڵخست بوو بۆ ئەو ئاوازە پڕ سۆز و عەشقا کە خۆشەویستیمانی بۆ دەشت و دۆڵ و هەور و لووتکە دەگێڕایەوە. ئاوازەکەی زۆر بەسۆز بوو. چوومەوە سەر جێگاکەم. فرمێسکی خۆشەویستیم بۆی دەڕژاند. لەگەڵ ئاوازەکەیدا دەست لە ملانەی یەکتر دەبووینەوە. بەیانی چوومەوە بۆ ژوورەکەی و وتم دەزانی ئاوازەکەی ئەمشەو زۆر گریاندمی؟ وتی وابێت ئیتر شمشاڵ ناژەنم. وتم نەکەی من لەو ئاوازانە بکەیت. ئاوازەکانت دایکێکی تری شەوانەی منن، بە لایلایەکەیان دەن. وتی دڵنیابە لەگەڵ ناردنی هەر ئاوازێکم شمشاڵەکەم فرمێسک باران دەکەم. سەیرێکی کرد و هەندێک بێدەنگ بوو. وتی ئەزانی نەسرین گیان زۆرم خۆش ئەوەی. بە وشەیە کە لە مێژە چاوەڕوانی بووم فرمێسکی سۆز و خۆشەویستیم لێ دەباری. زۆر بەسەر سڵمانەوە دەیوت بۆ دەگری. لەگەڵ گریانەکەم زەردەخەنەیەکم بۆی کرد و بە پەلە هاتمە دەرەوە. دەترسام کە نهێنیەکەمان ئاشکرا بێت. بۆ دووەم بەیانی کە چوومەوە بە پەرۆشەوە هەستاوتی ئەم شەو نەنووستوم. گریانەکەی دوێنێ سۆزێکی زۆری پێم بەخشی بوو. نەسرین گیان تۆم خۆش دەوێت. ئەی تۆ منت خۆش دەوێت؟ وتم نەریمان گیان. گریانەکەم گریانی خۆشەویستی بوو. چاوەکانم وەڵامیان پێ بوو، بەڵام زمانم وەستا بوو. تۆم خۆش دەوێ، خۆشەویستێکی پاک و بێگرد. دەستە لەرزۆکەکانی لە دەستم نزیک کردەوە و پەنجە لەرزۆکەکانمان تێکەڵ بوون. بەڵام خۆشەویستیم بۆ ئابڕوو بۆ خێزانەکەم بەهێزتر بوو. بە
هێواشی دەستم لە نێو دەستی دەرهێنا. ئەو ڕۆژە بۆ ئێوارێ لە چاوەڕوانی دۆشینی مەڕەکاندا بووم تا جێژوانێکی ترم بۆ دروست ببێتەوە. لە کاتی دۆشینی مەڕەکاندا بە تیری چاوان سەیری یەکترمان دەکرد. وتی تۆ بڵێ نەسرین گیان بۆ یەکتر ببین؟ وتم دڵنیابە، یان بۆ تۆ ئەبمیان بۆ گەڵ. لەو کاتەدا توانای گرتنی منجەڵە شیرەکەم نەما و ڕژە. دڵم ترسا، جگە لەوەی شەرمم زۆر دەکرد. نەریمان وتی ڕووناکییە. وتم بیستومە ئاو ڕووناکییە. لەو کاتەدا باوکم هات کە بینی شیرەکەم ڕژاندووە و شپرزە بوومە، وتی گوێی مەدەرێ ئەمیش ئەبێ. هەردووکمان شەرم گرتبوومانی کە باوکم دوورکەوتەوە. نەریمان وتی منیش ئەڵێم گوێ مەدەرێ، هەر شەوێ ئاوازێکی خۆشت بۆ ئەنێرم کە لە بیرتی بباتەوە. وتی نەسرین گیان سەبرم نەماوە، گەر ڕازی بیت ئەوە سبەی دەچم بۆ ماڵی خۆمان، بە باوکم دەڵێم کە داوای دەستی تۆم بۆ بکات. وتم نەریمان گیان منیش حەز دەکەم، بەڵام ماڵەوە زۆر پێویستیان بە منە. ئەترسم باوکم ڕازی نەبێ و ئەو کاتە تۆش بەجێم بهێڵێ و زیاتر شوانیمان نەکەیت. وتی هیچ خەمت نەبێ، هەر دەبم بە شوان. تۆش هەر لە خزمەتی ماڵی باوکت بە، هەر لەم نزیکە خانوویەک دروست دەکەین و تیایدا دەژین. وتم منیش زۆر حەز دەکەم، بەڵام دەبێ سبەی بچیت بۆ ماڵی خۆتان و شەو بێیتەوە، چونکە بێ ئاوازی شمشاڵ لە شەوانە خەوم لێ ناکەوێت. وتی گەر نیمە شەویش بێت دێمەوە. بۆ سبەی چووە لای باوکم و یارمەتی وەرگرت و ڕۆشتەوە. تاوەکو نزیکی ئێوارەی هەر لە چاوەڕوانیدا بووم نەهاتەوە. چوومە سەربان و سەیری ڕێگاکانم دەکرد. لە ناکاو نازەنینی دراوسێمان کچی مەلا ئەحمەد مەلای گوندەکەمان هات بۆ سەربان. وتی سەیری چی دەکەیت؟ چاو بۆ کێ دەگێڕی؟ وتم نازانم، وا درەنگی کرد و نەریمان هەر نەگەڕایەوە. وتی خۆزگەم بەخۆت کە لە چاوەڕوانی خۆشەویستەکەت دای. وتم دەنگت نزم بکە، ئەم نهێنیە تەنها تۆ دەیزانی. وتی دڵنیابە، نهێنیەکی پیرۆزە لای من، هیچ خەمت نەبێ، هەر دێتەوە. لەو کاتەدا باوکی نازەنین بانگی ئێواریدا لە مزگەوت. هەردووکمان سەیرێکی تری ڕێگاکەمان کرد و بە نائومێدی چووینە خوارەوە. شەو تاریکی کرد، هەر دیار نەبوو. چەندەها جار چوومە لای پەنجەرەی ژوورەکەم، بە ناچاری لەسەر جێگاکەم ڕاکشام. ماوەیەکی پێچوو بە دەنگی شمشاڵەکەی بە ئاگا هاتم و سەلامی بۆ ناردم کە بەیانی چوون بۆ ژوورەکەی. وتی هەر ئەمڕۆ باوکم دێت. لە نزیکی نیوەڕۆدا بوو، نەریمان لە ڕام بوو. باوکی هات بۆ ماڵ لەگەڵ باوکمدا دەستی یەکتریان ماچ کرد. چوومە ژوورەکەی باوکم و بە خێرهاتنی باوکی نەریمانم کرد. ئەویش زۆر سەیرمی دەکرد و وتی ڕووسپیبی کچم، زۆر بە شەرمەوە هاتمە ژوورەکەی خۆم و چایەکەم بەسەر دایکمدا بەجێهێشت. کاتێ باوکی نەریمان مەسەلەکەی کردەوە، باوکم وتی حەز دەکەم ئەگەر ئەم کچە بدەم بەشوو چێ لە ماڵەوە ئیش بکات. دڵم ناخۆش بوو. وتم نەریمان گیان پەلەی چیت بوو؟ باوکی نەریمان وتی کچەر کچی خۆتە و کوڕی خۆتە، هەر لە نزیکی ماڵی خۆتان خانوویان بۆ دروست دەکەین. کە ئەم قسانی کرد، زانیم نەریمان بە باوکی وتووە کەوا بڵێ. باوکم وتی وابێ زۆر باشە، بەڵام دەبێ ڕەزامەندی کچەکەم وەربگرم. 2 ڕۆژ چاوەڕوان بن، گەر ڕازی بوو مارەیان دەکەین، بەڵام تاوەکو بەهار دەبێت چاوەڕوان بن، بەڵکو بتوانم ژنێک بۆ ڕێبازی کوڕم بهێنم. هێن دڵخۆش بووم، خەریک بوو هاوار بکەم بڵێم باپێجیان من ڕازیم. باوکی نەریمان بە پەلە هەستا و دەستی باوکمی ماچ کرد و لەبەر ڕازیبوونی باوکم بۆ مەسەلەکەمان. پاش نیوەڕۆ باوکی نەریمان ڕۆیشتەوە. باوکم بانگمی کرد بۆ ژوورەکەی خۆی وتی کچەکەم، ئەزانی باوکی نەریمان بۆ چی هاتبوو؟ بێدەنگ بووم، شەرمم دەکرد وەڵامی بدەمەوە. هەر خۆی وتی داوای دەستی تۆم لێ دەکا بۆ نەریمانی کوڕی. کچەکەم، نەریمان کوڕێکی زۆر باشە، لە ڕێباز دڵسۆزترە بۆمان، گەر ڕازی بیت ئەوە 2 ڕۆژی تر وەڵامیان ئەدەمەوە. سەرمی ماچ کرد و وتم بابەیجان تۆ باوکمی، هەرچی بڵێ دڵنیا بە من ڕازیم. سەرمی ماچ کرد و وتی
یاخوا هەر تەمەندرێژ بیت و خوا بتپارێزێت. منیش دەستەکانی ماچ کرد، بەڵام دایکم ویستی کۆسم بکاتە ڕێگەی شوکردنەکەم. ناحەقی نەبوو، چونکە تەنها من لە ماڵدا بووم. باوکم وتی خەمت نەبێ ژنەکە، دڵنیا بە بەدڵی تۆ ئەبێ. بە شەرمەوە بە پەلە چوومە دەرەوە. ڕێبازی برام مەسەلەکەی زۆر پێسادە بوو. کوڕێکی ژیر و ڕۆشنبیر بوو، چونکە تێکەڵ بوو لەگەڵ ڕۆشنبیرانی شۆڕشی گەلەکەمان. کە نەریمان ئێوارێ هاتەوە لە ڕان، هەر لە دوورەوە بە ئیشارەت تێم گەیاند کە باوکی هاتووە و باوکم ڕازی بووە، نەیدەزانی لە خۆشییاندا چی بکات. بۆ دووەم ڕۆژ باوکم بانگی نەریمانی کرد. منیش لەو کاتەدا لە نزیکیانەوە پەچەمدە ماڵی. هەموو هەستم لای وشە بە وشەکانی باوکم و نەریمان بوو. وتی کوڕم، ئێمە بەڕاستی تۆ دەکەین بە کوڕی خۆمان. ئێستا بچۆرەوە بۆ ماڵی خۆتان و بە باوکت بڵێ بێن بۆ جێبەجێکردنی مەسەلەکەمان. ئەویش بەپەلە دەستی باوکمی ماچ کرد و خۆی ئامادە کرد بۆ ڕۆیشتن. لە پاش 2 ڕۆژ ماڵی باوکی نەریمان بە خزم و کەس و کاریانەوە هاتن. مارەمیان کرد و شیرینیمیان بە گوندەکەدا دابش کرد. پاش مارەکردنم بە شەرمەوە سەیری نەریمانم دەکرد. ئەویش بە هەمان شێوە شەرمی دەکرد، بە تایبەت لە باوکم. جاروبار بە دزیەوە قسەمان دەکرد. نەریمان دەیوت سەبرمان نەما. وتم پەلەمەکە زۆرمان نەماوە بگەینە بەهار. بە دڵنیاییەوە لە بەهاردا دەچینە کەژاوەی هاوسەرێتیمان، مەگەر مردن لێکمان جیا بکاتەوە. سات و ڕۆژ و هەفتە و مانگم هەژمار دەکرد. ئاخۆ چ کاتێک من و نەریمان بە چوونە کەژاوەی هاوسەرێتیمان شاد دەبین. زیاتر تیلی چاوەکانمان بینینی دزە نەکەن بۆ تەنها بینینێکی یەکتر. لە نزیکەوە گوێ ڕادێرم بۆ ئاوازی شمشاڵی دەستی و مێشک و دڵ و دەرونم ئارام بکاتەوە. جگەرگۆشەکانمان جوانترین و پیرۆزترین وشە دایکم پێ ببەخشن. منیش ببم بە دڵسۆزترین دایک کە لە مێژە تامەزروی دایکایەتیم و هەموو ئاواتێکمە. ئەو ئێوارەیە دڵمان زۆر تەنگ بوو. نەک تەنها خێزانی ئێمە هەموو ئاوایی، نەک هەر ئاوایی ئێمە دەوروبەر بە هەموو. تیپێک پێشمەرگە هاتنە ئاواییەکەمان کە لە خوارەوە هاتبوون. خەڵکی گوندەکەمان بە ژن و منداڵ و پیر و گەنجەوە چوینە پێشوازیان بۆ وەرگرتنی دواهەمین هەواڵ لە دڕندایەتی سوپاکەی ڕژێم بەرامبەر بە خەڵکی بێتاوانی گوندەکان. کاتژیرەکە قسەی بۆ دەکردین. ورەی خەڵکی بەرز دەکردەوە و دەیوت دڵنیا بن هێزەکانمان بەرەنگاریان دەکەن و ناگەنە ئەم ناوچانە و سوپای ئەنفال لەناو دەبین. مەلا ئەحمەد یارمەتی لە کادیرەکە وەرگرت بۆ ئەوەی وشەی ئەنفال ڕۆن بکاتەوە. کادیرەکە زۆر بەڕێزەوە فەرمووی لێکرد. ئەوی شووتی دەزانن مانای وشەی ئەنفال چییە و لە چ سەردەمێکدا هەبووە؟ لە سەردەمی شەڕی نێوان موسڵمانەکان و کافرەکاندا بوو. موسڵمانەکان ڕێگا پێدراو بوون تا بەتاڵانکردنی سەر و ماڵی کافرەکان و فرۆشتنی دیلەکان وەکو جاریە. کادیرەکە وتی فەرمودەکەی مامۆستا زۆر ڕاستە. ئەم ڕژێمە دڕندەیە خۆی بە موسڵمان دەزانێ و ئێمەی کوردیش بە کافر. هەندێک لە خەڵکی گوندەکەمان وتیان وا چاکە ڕەو بکەین و گوند بەجێ بهێڵین با تووشی سوپای ئەنفال نەبین. کادیرەکە وتی ڕەو مەکەن و ورەی گوندەکانی دەوروبەر مەڕوخێنن. باوەڕتان بە هێزی پێشمەرگە هەبێت کە بەرەنگاریان دەکات. ئەو شەوە هیچ کەس خەوی نەبوو. شەوی دواتر هەر بەو شێوەیە بوو. لە شەوی سێیەمدا بوو سوپاکە بە تەواوی نزیکی ئەو دەڤەرە بووبووەوە. مەلا ئەحمەدی باوکی نازەنینی دەستە خوشکم خۆیان کۆ کردبووەوە بۆ ڕۆیشتن. هات بۆ لای باوکم وتی گەر بە قسەم دەکەیت ئێوەش دێن و خۆتان لە بەڵای سوپای ئەنفال لەپارێزن. باوکم وتی مامۆستا چۆن بتوانم کە من خاوەنی مەڕۆماڵاتێکی زۆرم؟ مەلا ئەحمەد وتی گەر بیت بە هەمومان مەڕۆماڵاتەکە دەدەینە پێش و تاوەکو سنوورەکان ناوەستین. نەریمان وتی مامیجان دەتوانین مەڕۆماڵاتەکە زۆر بە ئاسانی بدەینە پێش. ڕێبازی برام وتی لە چیە ترسن؟ دڵنیا بن هێزی پێشمەرگە بەرەنگاریان دەکات. دایکم وتی کوڕەکەم پێشمەرگەکان چوون بەرەو سەروتر دڵنیا بە بەرەنگاریان نەماوە بەرامبەر ئەم هێزە بێشومارە کە جاشیان لەگەڵدایە و
ڕێگەیان بۆ ئاسان دەکەن لە پێشی پێشەوەن. ڕێباز وتی ئەوان خۆفرۆشن و ڕۆژێک دێت بە سزای گەل و شۆڕش دەگەیەنرێن. بە تیلی چاوم سەیرێکی نەریمانم کرد، کەوتوو بووە نێو دەریای خەیاڵەوە و بێئومێدیم لە چاوەکانیدا بەدی دەکرد. زۆرم بەزەی پێدا دەهاتەوە و گریانم بۆی دەهات. باوکم بە نێریمانی وت چی ئەڵێی کوڕم؟ ئەویش بێ ئەوەی بزانێت پرسیاری باوکم چی بوو وتی مامەگیان چۆنت پێ باشە وا بکە. ڕێباز وتی بابێکیان گەر ئێوە بڕۆن من نایەم، خۆم دەگەیەمە هێزی پێشمەرگە و بەرەنگاری سوپاکەی ڕژێم دەکەم. باوکم وتی وابێ مامۆستا ماڵت ئاوەدان بێ، ئێوە بڕۆن بەڵام ئێمە ناتوانین. خواحافیزیان لێ کردین، منیش لەگەڵ نازەنین دەستمان لە ملی یەکتر کرد و سۆز و خۆشەویستیمان بووە چەند بڵۆپێک لە فرمێسک و باراندوانە سەر یەکتر و بە دەنگێکی لەرزۆکەوە ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. خۆشەویستان، بەشی یەکەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا. تایەوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پارکرا و هەرشاد بن بە کامەرانیتان ئەسپێرم. بەشی دووەم. زیان لێکردین، منیش لەگەڵ نازەنین دەستمان لە ملی یەکتر کرد و سۆز و خۆشەویستیمان بووە چەند بڵۆپێک لە فرمێسک و باراندوانە سەر یەکتر و بە دەنگێکی لەرزۆکەوە ماڵ ئاواییمان لە یەکتر کرد. چەند ماڵێکی تر لە گوندەکەمان لەگەڵ ماڵی نازەنین بەو شەوە ڕەویان کرد. خۆزگەم دەخواستوک و ئەوان بڕۆیشتینایە و ڕەومان کردایە، بەڵام ڕێباز ڕازی نەدەبوو. لە نزیکی بەرەبەیاندا بوو، لە دەنگی هێلیکۆپتەر بە ئاگاهاتین خەڵکی مقۆمقۆیان بوو، لە سەربانەکانەوە سەیری دەوروبەریان دەکرد. پاش ماوەیەکی کەم سوپایەکی بێشمار بە چواردەوری گوندەکەماندا دابەش بوو. زۆر ترساین، تەنها هیوامان خۆشاردنەوە بوو لەو حەشارگانەی کە بۆ ڕۆژێکی وا ڕەش دروستمان کردبوو. ڕێبازی برام لە حەشارگەی پشت گەوڕەکەوە خۆی شاردەوە. نەریمانی دەستگیرانم لە حەشارگەی تەنیشت گەوڕەکەوە. منیش لە ژووری کادێنەکەدا بووم کە بەرامبەر ئەو دوو ژوورە بوو کە باوکم و دایکمی لێبوون. دایک و باوکم خۆیان نەشاردەوە، هەر لە ژوورەکەیاندا مانەوە و باوکم وتی ئێمە پیر بووینە نامانگرن، بەڵام کچەکەم ناموس گرانە، زۆر ئاگاداری خۆت بە، ئەمانە بێ ئابڕۆن. وتم باوکەی گیان، لە ناوەڕاستی کای ناو کادێنەکەدا شوێنێکی قوڵم دروست کردووە، هەر کە هاتن بەرەو کادێنەکە خۆم فڕێ ئەدەمە ناوی و کایەکە ئەدەم بەسەر خۆمدا، با بخنچێم نەک دەستی ئەم بێ ئابڕوانە بکەوم. باوکم چاوەکانی پڕ فرمێسک بوون، سەرمی ماچ کرد و وتی خوا بتپارێزێ کچەکەم، خوا بتپارێزێ. نەمدەزانی دڵم بۆ شێ پەرێشانە. باوکم، دایکم، براکەم، دەستگیرانەکەم هەر یەکە و خۆشەویستێکی تایبەت و زۆر پیرۆزیان هەبوو لە دڵمدا. با بڵندگۆ بانگی خەڵکی ئاواییان دەکرد، هاو زمانی خۆمان هاواری دەکرد و سوێندی بە شەرەف دەخوارد کە خۆمان بدەینە دەستەوە هیچمان لێ ناکەن، کە زانیان سوودی نییە چەند هاوەنێکیان خستە گوندەکەمانەوە. هەر بێسوود بوو، هیچ کەس نەدەچوو. کەوتنە پشکنینی ئاواییەکەمان. هەر کەسێکیان دەستگیر ببوایە ئازاریان ئەدا و زوڵمیان لێ دەکرد. هاواری ژن و منداڵ و کچان زیاتر دڵمیدا ئەچڵەکاند. هەناسەم تنگ ببوو، دەترسام، خەیاڵ بردوو بمیەوە کە نۆرەم دێت و دەکەومە بەردەستیان، دەبێت چیم لێ بکەم. حەزم دەکرد کە دەربچم خۆم بگەیەنمە دایک و باوکم، بەڵام کە بیری قسەکانی باوکمم دەکردەوە کە خۆم زۆر بپارێزم چونکە ناموس گرانە، پەشیمانە بوومەوە.
لە درزی دەرگای کادێنەکەوە سەیری ناو حەوشەکەم دەکرد. سەیری ڕەنگی زەردی ترساوی دایکم و باوکمم دەکرد. سەیری دەستەکانیم دەکرد کە بەرزیان کرد بۆ ڕوو لە ئاسمان و لە خوا دەپاڕانەوە کە بمان پارێزن. چوونە ماڵی هاوسێکەمانەوە. هەستم لای دەنگی ڕاکێشانی چەکەکانیان بوو، لای دەنگی پێیەکانیان. خاوەرخان هاواری لێ بڵند بوو، دەپاڕایەوە کە واز لە کوڕەکەی بێنن و لێی نەدەن. گوێم لە هاواری نەرمینی دەستە خوشکم بوو کە ئازاریانەدا. لە ناکاو بەلەقە و قۆناغە تفەنگ دەرگای حەوشەکەمانیان کردەوە و هاتنە ژوورەوە. بەپەلا خۆم گەیاندە نزیک هەشارگەکەم بۆ ئەوەی بیکەمە گۆڕەکەم. گوێم لە هاواری دایکم بوو دەیوت بۆ لەو پیاوە پیرادەن وازی لێبێنن نەخۆشە. جاشێک هاواری لە دایکم کرد وتی منداڵەکانتان لەکوێیە؟ دایکم وتی تۆ هاوزمانی خۆمانی، لە بری پارێزگاریمان لێ بکەیت لەوان خراپترمان لەگەڵدا دەکەیت. خۆم گەیاندە دەرگای کادێنەکە و لە درزی دەرگاکەوە سەیری ناو حەوشەکەم دەکرد. باوکمم بینی کە لێیاندا بوو، بە شێوەیەکی کەساسی لە بەردەم ئەو دڕندانەدا وەستا بوو. ئاگری سۆز سووتاندمی و دەمویست چاوم شارم و ئەو دیمەنە نەبینم. لەگەڵ ئەو هەموو کەساسیەدا چاوێکی هەر لای کادێنەکە بوو. جاشەکە وتی چۆن ئەم هەموو مەڕەتان هەیە و کوڕتان نییە؟ ئێوە درۆ دەکەن. باوک و دایکم بێدەنگ وەستا بوون و هیچیان نەدەوت. ئەوانیش چوون بۆ لای گەوڕی مەڕەکان. لەوێدا نەریمان ئاشکرا بوو. بە شەق و قۆناغە تفەنگ بە 4 کەسەوە کەوتنە لێدانی. دایکم چوو کە دەستیان بگرێت. عەرەبێکی ڕەشی پیس پاڵێکی بە دایکمەوە ناو خستێ سەر زەویەکە. نەریمان هاواری بوو بە دەستیانەوە. باوکم هاواری کردووتی بۆ ئامان لێ ئەکەن خوا لێتان هەڵ ناگرێ. یەکێکیان وتی گەر خوا هەڵ ناگرێ بۆ نایەتە وەڵام و تۆڵەتان بکاتەوە. قۆناغێ تفەنگی دایە سەرسنجی باوکم و وتی دەخوا بابێتە وەڵام. باوکم هاواری کرد و بە ئازاورێکی زۆرەوە کەوتە سەر زەوی. لەو کاتەدا ویستم دەربچم و تۆڵەی باوکم بکەمەوە، بەڵام نەمدەوێرە لەبەر باوکم کە بمبینێ من بەدەستی ئەم بێ ئابڕوانەوە ئێجگار ئازارەکانی زیاد دەکات. تەنها دەسەڵاتی قژڕنین و گریانێکی بێدەنگ بووم، زیاتریش خۆم دەڕنیەوە. کاتی کەرسێکیان درانە پێش بەرەو دەرەوەی حەوشەکەمان کشومات. تەنها دەنگی باعی مەڕەکان دەهات. بۆ نەریمانی هاوڕێیان دەگریان. ترسم لێ نیشت ئاخۆ دەبێ کەسی تر نێت و ئاشکرابم خۆ هیچ کەس لە حەوشەدا نییە جگە لە من و ڕێبازی برام کە لە حەشارگەی پشت گەوڕەکەەوە بوو. ویستم بچم بۆ لای بەڕاکردن، بەڵام ڕاڕایی گرتمی. دەترسام کە بچمە دەرەوە لە نزیکی حەشارگەی براکەم ئاشکرا بووم و ئەو برا تاقانەیەم بگرن. پەشیمان بوومەوە و بڕیارمدا کە هەر کەسێ ڕوو لە کادێنەکە هات بە پەلا خۆم بگەێنمە حەشارگەکەم و دوا ماڵ ئاوایی لە ژیان بکەم و بچمە ئەو گۆڕەی کە ئامادەم کردووە. لە درزی دەرگاکە و سەیری دیمەنی ناو حەوشەکەم دەکرد و دەگریام. لە ناکاو چەکدارێکی جاش، باڵاکورتێکی لاواز و ڕەش پێست و دەم و چاو ئاڵاوی هاتە حەوشەوە و بانگی دەکرد چیە لە ماڵە با خۆی بداتە دەستەوە، چونکە پاش کەمێکی تر گوندەکە تاڵان دەکرێت و پاشان دەسووتێنرێ و دەڕوخێنرێ. هەر وەک ئەوەی لە ماڵی خۆیدا بسوڕێتەوە پیاسەی ناو حەوشەی دەکرد. ڕوبەڕووی کادێنەکە هات، بەپەلە خۆم گەیاندە حەشارگەکە و بەکایەکە خۆم داپۆشی. هەناسەم تەنگ بوو کە دەنگی جێڕەی دەرگاکەم گوێ لێ بوو. زۆر ترسام کە تووشی کۆچین بێم و ئاشکرا بم. جاشەکە چەکەکەی ڕاکێشاوتی چێ لە ژێرکایەکەدایە با دەربچێ، گەرنا ئەوە ئەم کادێنە هەر ئێستا دەسووتێنم، چونکە دڵنیام یەکێک لە ژێر کایەکەیە خۆی شاردۆتەوە. وام دەزانی یەکێکە و لە ناو بیرەوە قسە دەکات، چونکە کایەکە گوێمی کرد بوو. دەستێک هاتە ناو کایەکەوە و گرتی بە قژەکەمدا. کەمێک خۆم گرت و هاوارم نەدەکرد کە زۆر بە توندی ڕای کێشام. اینجا هاوارم کرد، ئەوی شوتی دەربچۆ.
زۆر بەسەر سوڕمانەوە سەیرمی دەکرد. چاوەکانی تەواو کردبوونەوە. دەیوت گوناه نییە شۆخێکی وەکو تۆ لە ناو ئەم کادێنەدایە و لەژێر ئەم کایە تۆزاویەدا خۆی بخنچێنی. قوربانی تۆزی کایەکە بم، چونکە گەر بەو تۆزە نەبووایە نەتم ئەدۆزیەوە و لە بینینی ئەو چاوە جوانانە بێبەش دەبووم. بەڵام وا دیارەخوا ماچێکی ئەو ڕوومەتە ئاڵە و ئەو گەردەنە سپی قسمەتی من کردووە، بۆیە ئاشکراتی کرد. من حەپەسا بووم، نەمدەزانی خەونە یا ڕاستەقینەیە. وتی گیانەکەم، گەر ماچێکم بدەیتێ ئەوا ڕزگارت دەکەم لەم سوپایە. لەم شوێنەدا دەمێنینەوە بە یەکەوە تاوەکو دەڕۆن. هاتمەوە هۆشی خۆم و وتم بێ ئابڕوانە، خۆ فرۆشانە، کەوتونەتە پێش سوپای بێگانە و کون و کەلەبەری گوندەکانیان پێدەناسێنن. دووبارە بە پێکەنینێکی گاڵتەجاڕیەوە وتی گەر ڕازی بیت بە ئارەزووی دڵی هەردووکمان لەم کادێنەدا ڕائەبوێرین. یەک تفێکم لە نێو چاوانی کرد و وتم ئەی بێ ئابڕوو، دەتەوێ ئابڕووم بەری؟ تفەکەمی لە نێو چاوانی سڕیەوە و تفەنگەکەی لە خوارکایەکەوە دانا و پەلامارمیدا. بەڵام چونکە لە خۆم زۆر باڵاکوورتر و لاوازتر بوو، قینێکی زۆریش لە دڵمدا پەنگی خواردبووەوە، زۆر لە ناو کایەکەدا هەوڵیدا بۆ ئەوەی ئابڕووم بەرێت. بەڵام نەیتوانی بەسەرمدا زاڵ بێت. هەناسەی تەنگ بوو، منیش هەناسەم تەنگ بوو. کەوتە قسەی خۆش و وتی کچی باش، گەر خۆت بدەیتە دەستم نادەمە دەستی سوپاکە. ئەم جارەیان یەک زل لەم پیادا کێشا، ئەویش دەستی لە قژەکەم گیر کرد. تاکو و خوارەوەی کایەکەی ناو کادێنەکە نەوەستاین هاوارم کرد. وتی هاوار مەکە، ئاشکرا ئەبین. وتم سەگ باب، قژەکەم بەردا. زیاتر دەستی تۆم کرد و دامی بە زەویەکەدا و کەوتە سەرم. وازی لە قژەکەم هێنا، ویستی کاری خراپم لەگەڵدا بکات. تفەنگەکەی لە نزیکمەوە بوو، بووە هیوایەکم کە دەستم بگاتێ و هەردووکمانی پێ بکوژم. پاڵێکم بە سینجیەوەنا، خۆم لە ژێریدا ڕزگار کرد. دەستم برد بۆ تفەنگەکە، بەڵام نەیهێشت دەستم بیگاتێ و خۆی گەیاندێ. منیش پاڵێکی زۆر بەهێزم پێوەینا و دام بە دیوارەکەدا. ڕەنگی زەرد بوو، هەناسەی زیاتر تەنگ بوو، تەواو بێهێز بوو. دیسان پەلاماری تفەنگەکەیمدا، بەڵام ئەو گرتی بە قژەکەمدا. دەرگای کادێنەکەی کردەوە و بەڕاکێشان گەیاندمیە ناوەڕاستی حەوشەکەمان. هاوارم کرد بێ ئابڕوو قژەکەم بەربدا. دەستی شل کرد لە ناو قژەکەمدا. وتی گەر ئێستاش ڕازی بی بە ڕابواردنمان دەتگەڕێنمەوە ناو کادێنەکە و نادەمە دەستی سوپاکە. دەستی لە ناو قژەکەمدا لاگرت. منیش تفێکی ترم لێ کرد. وتم لە خەڵکی گوندەکەم زیاتر نیم ئەی بێ ئابڕوو. چەند چەکدارێکی جاش و چەکدارێکی سەربازەکانی عەرەب هاتن و وتیان ئەوە چییە؟ بۆ وا شێواوی؟ بۆ جلەکانتان هەموو بەکاوەیە؟ بە پێکەنینێکی قێزەونەوە وتیان خۆکاری خراپتان نەکردووە. وتم بێ ئابڕوانە، چەکدار عەرەبەکان لە ئێوە شەریفترن. وتی قسەی زل مەکە، با نەتبەینە ناو کادێنەکەوە و ئابڕووت بتکێنین. منیش ئیتر بە ناچاری بێدەنگ بووم. وتم بێ ئابڕوون لە دەستیان دێت. عەرەبێک لێپرسراویان بوو. چەکدارێکی عەرەبی لەگەڵ جاشەکە جێهێشت و وتی بیگەیەنە خەڵکی ئاوایی. ئەوانیش بە پەلە منیان گەیاندە خەڵکی ئاوایی کە لە سەرووی گوندەکەمانەوە کۆکرابوونەوە. هەموو لە دوورەوە سەیریان دەکردین. زیاتر سەریان سوڕما بوو کە من و جاشەکە جلەکانمان هەموو کابوو. لێپرسراوی سوپاکە لەگەڵ لێپرسراوی جاشەکان بەیەکەوە وەستا بوون و قسەیان دەکرد. عەرەبەکە چووە پێشەوە بۆ لای لێپرسراوی سوپاکە کە دڕندەیەکی چوارشانەی باڵابەرزی ڕەشی کەتە بوو. سەلامی بۆی کرد و وتی ئەو کچەمان گرتووە و لە ناو کادینە دەرمان هێناوە. ئەویش بە عەرەبەکەی وت ئافرین. بە پاسەوانە تایبەتەکەی وت ناوی بکەرە لیستی پاڵەوانەکان بۆ ئەوەی دیاری پاڵەوانی ئەنفالی پێ ببەخشرێ. جاشەکە وتی گەورم ئەی من. وتی یەک کەستان دەنووسین، تۆ بۆ جاری تر.
ویستی قسە بکات بەڵام لێپرسراوەکە بە دەنجێکی تووڕەبوون و گەڕەوە وتی بۆ وەستاون بیگێنە لای خەڵکی ئاوایی تاوانبار. لێپرسراوی جاشەکان وتی ڕاز دەکات بۆ وەستاون. بە من شۆڕی کەوتە پێش، منیش بە دوایدا، عەرەبەکەیش بە دوای مندا. وتم چیت پێ بڕا؟ تەنانەت ئافرینەکەش بۆ عەرەبەکە بوو. وتی قسەی زل مەکە، با بە قۆناغە تفەنگ گیانت نەشکێنم. وتم بۆ خۆمان ئازان. کە چوومە ناو خەڵکی ئاواییەوە، باوکم ڕەنگی زەرد بوو بە دەنگێکی نائومێدی، قورجێکی پڕ لە گریان، چاوێکی پڕ لە فرمێسک. وتی تۆشیان گرت کچەکەم؟ باوەشم لە باوکمدا و بەسەر سنگیەوە هەندێک گریام. دایکم وتی کچەکەم مەگری، هەموو خەڵکی ئاوایی بە یەکەوەین، بەڵام دڵم لای ڕێبازی براتە. خۆ ئاشکرا نەبووە. باوکم سەری لادام لەسەر سنگی، چاوی لە دایکم زەق کردەوە کە بێدەنگ بێت. بە منی وت کچەکەم بۆ ئەوەندە کایە بە جلەکانتەوەیە. لە شاوێکی گریان قوڕگمی گرت. لەگەڵ دەنگی گریانە پەنگ خواردوەکەمدا دەنگم بەرز بووەوە. وتم باوکەی گیان، ئەو ڕژدارە پیسەت بینیوە کە گیانی بە کایکادێنەکەمانەوەیە، ویستی ئابڕۆم بتکێنێ. نەریمان چاوەکانی زید بوونەوە و دەیویست پەلاماری جاشەکە بدات. باوکم بە نەریمانی وت کوڕەکەم هیچمان بۆ ناکرێ و دیلین، ڕۆژان ڕۆژیان لە دوایە، تۆڵەی خۆمان هەر دەکەینەوە، بەڵام باش سەیری بکە و با بیناسین. بەقینەوە سەیرێکی کرد و هەناسەیەکی هەڵکێشا و هەموو بێدەنگ بووین. نائومێدیم لە چاوەکانی نەریماندا دەبینی. ئازاریان زۆردا بوو. زۆر حەزم دەکرد باوەشێکی لێ بدەم و لە ئازارەکانمان کەم بکەمەوە. لێپرسراوەکان پێدەکەنی. تامەزرۆی تاڵانکردنی گوندەکەمان بوون. هیچ کەسی تر ئاشکرا نەبوو کە یەکێک لەوانە ڕێبازی برام بوو. لەگەڵ بەرزبوونەوەی ئاگر لە چەند شوێنێکی گوندەکەمان هاواری ژن و منداڵ بەرز بووەوە. خەڵکی کەوتنە پاڕانەوە لە لێپرسراوەکان. ئەوانیش ئەمریان بە چەکدارە درڕندەکانیان کرد کە بێدەنگمان بکەن. بە شەق و قۆناغە تفەنگ کەوتنە ئازاردانمان. دەستیان نەدەپاراست. لە ژن و منداڵ، پیر و پەککەوتە و گەنج هەموو بە یەک چاو سەیر دەکراین. خۆماندا بوو بەسەر یەکتردا، یەکترمان دەپاراست. هاوارمان دڵ و دەرونی مرۆڤی دەهەژاند. بەڵام ئەمانە دڕندەی دوو پێ بوون و بێبەری بوون لە مرۆڤ و مرۆڤایەتی. ئەمریان کرد کە بمان کەنە ناو ئیڤاکانەوە و بەرەو بەندیخانەکانی ناوشار بمان بن. هەندێکیان مانەوە لەگەڵ لێپرسراوەکاندا بۆ کۆکردنەوەی تاڵانیەکانیان و گواستنەوەی بۆ ناوشار. بەڕێز و خۆشەویست، بەشی دووەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و هەرشاد بن خواتان لەگەڵ. بەشی سێم. بە قۆناغە تفەنگ دەیان کردینە ئیڤاکانەوە. دوو سەربازی عەرەب لەگەڵ ئەو جاشەی کە منی گرتبوو لە دواوەی ئیڤاکە بەسەرمانەوە وەستا بوون. ئێمەش دانیشت بووین، بۆمان نەبوو هەستینە سەر پێ. هەموو بێدەنگ بووبووین. تەنانەت منداڵەکانیش لە ترساندا تاسا بوون و نەیان دەوێرا قسە بکەن یاخود بگرین. دوورکەوتینەوە لە گوندەکەمان. ماڵ ئاواییمان کرد لە کانی بەرماڵان، لە گوڵە نێرگز و گوڵاڵە سوورەی قەتپاڵی چیاکان کە ئەم بەهارەیان لێتاڵ بوو، چونکە لە چاوەڕوانیدا بوون کە ببنە چەپتێک و بکرێنە دیاری بۆ خۆشەویستیان. کە سەیری جاشەکەم کرد، دیمەنە قێزەونەکەی هاتەوە یادم. ئەویش تەماشامی کرد و
دەستێکی بە شوار بە پیسەکەی داهێنا، بە دەستی جلەکانی دەتەکاند بۆ لابردنی کایەکە کە هێشتا هەندێکی بەسەر جلەکانیەوە مابوو. بزەیەکی زۆر ناشیرینی کرد و چاوێکی لێم داگرت. ئارامیم نەما. هەستام کە پەلاماری بدەم و پاڵێکی پێوە بنێم و فڕێی بدەمە نێو شێو و دۆڵەکانەوە. باوکم و نەریمان پەلامارم یاندا و نەیانهێشت. جاشەکەوتی: تۆ دەتەوێت پەلاماری من بدەیت؟ ئێستا لێرەوە فڕێت بدەمە خوارەوە؟ نەریمان وتی: مەگەر بەسەر لاشەکەی مندا بڕۆیت و فڕێ بدەیتە خوارەوە ئەی بێ ئابڕۆ. باوکم وتی: تخوا ئێوە شەرمتان هەیە، تخوا ئێوە شەرمتان بە خۆتانە کە کەوتونەتە پێش ئەم قولە ڕەشانە و ناموسەکانمان دەدەنە دەستیان. بۆ ئافرینێ کچەکەم بەخۆ ڕای پەلامارت نادات گەر ناپاکیت نەکرد بێ بەرامبەری. دڵنیا بە ئەم تۆڵەیەت لێ دەکەینەوە بۆ کوێ دەچی؟ ڕەنگی جاشەکە زرد بوو، بە تووڕەییەوە کەوتە جنێودان و دەیوت: ئێوە شایانی لەمەش خراپترن. نەریمان وتی: بە زمانەکەمان قسە مەکە، وشەکانمان پیس مەکە، چونکە زۆر گوناهە تۆ هاوزمانمانی. بڕۆ بە زمانی پیاوەکانت قسە بکە. جاشەکەوتی: قسەی زیاد مەکە با نێم بە قۆناغە تفەنگ مێشکت بتەقێنم. باوکم وتی: بۆ گیانی خۆمان زۆر ئازان. عەرەبەکە خۆی تووڕە کرد و وتی: بێدەنگ بن. جاشەکەوتی: ئەمانە تەنها بە قۆناغە تفەنگ و شەق بێدەنگ دەبن. دایکم و خەڵکەکە وتیان: واز بێنن بەسێتی. هەموو بێدەنگ بووین. چاوەڕوانی چارەنووسێکی ڕەشی نادیار بووین. لەگەڵ هەر تاسەیەکدا هەناومان دەهاتە دەرەوە. دەپاڕامەوە لە خودا کە لەگەڵ تاسەیەک لەو تاسانەدا جاشە پیسەکە بکەوێتە خوارەوە و ملی بشکێ و دڵمان هێور بێتەوە. پاش ماوەیەک لە نێوان تاسە و بڕینی چەمەکانی گوندەکان گەیشتینە سەر شەقام. تاسە نەما. ئیڤاکە بە ئارامی دەڕۆیشت. سەیرێکی نەریمانم کرد. لە دڵی خۆمدا وتم: دەبێ بگەڕێینەوە گوندەکەمان و زەماوەند ساز بکەین. هەر خۆم دەموت: ئێمە ئێجگار زۆرین لە پیر و پەککەوتە و ژن و منداڵ، بڕوا ناکەم هیچمان لێ بکەم. لەوانەیە ئامۆژگاریەک بێت کە ئێمە ئیتر هاوکاری پێشمەرگە نەکەین. کە گەیشتینە ناو شار چاومان دەگێڕا. ئاخۆ ناسیاوێک نابینین. سەرەتا کێمان بوو بۆ بینینی خەڵکی، بۆ ناسینی ناسیاوەکانی شارمان. بەڵام جاشەکە و سەربازەکان تووڕە دەبوون لێمان و دەیاندایە سەر هەر کەسێک کە ملا قوتەی بکردایە. دوورکەوتینەوە لە ناو شار. ماوەیەکی پێچوو گەیشتینە مەرکەزێکی سەربازی ڕژێم. لە نزیکی ئێوارەدا بوو. گەیشتینە ئەو مەرکەزە کە لە 4 لاوە بە سیم تەنرا بوو. پانتاییەکی زۆری هەبوو. خەڵکی گوندەکان بە پیر و ژن و منداڵ و کوڕان و کچانی گەنج لەو چۆڵاییەدا بەبێ ئاو و نان بەند کرابوون. پاسەوانی تایبەت لە کڵاوسوورەکانی ڕژێم چاودێریان دەکرد. لەبەر برسێتی و تێنوێتی و ترسی جەلادەکان ڕەنگی ئاڵ و سوور و جوانیان بە ڕەنگی زرد و وشک گۆڕی بووەوە. ئێمەش بووینە یەکێک لەو بەدکراوانە. خەڵکی بێزار و بێهێز بوون. شەوان و ڕۆژان گوێڕایاڵ بوون بۆ هەواڵێکی خۆش. پڕوپاگەندەی ڕۆژانە وەک ڕۆژنامەیەک وا بوو. یەکێک دەیوت: ئەڵێن ئازادمان دەکەن لەبەر ژن و منداڵ. یەکێکی تر دەیوت: دەمانکەنە ناو ئاوی ڕووبارەکانەوە. ئەوی تریان دەیوت: دەمانکەنە ژێر لمی بیابانەوە. جۆرەها پڕوپاگەندەی ناخۆش دەبیستران لەلایەن دارودەستەکانی ڕژێمەوە کە وەکو جەنگی دەرونی بەکاری دەهێنا بۆ ئاڵۆزبوونی باری دەرونی ئەنفالکراوان. هەر لەو ڕۆژەوەی کە گوندەکەمانیان سووتان دایکم هەمیشە بێهۆش بوو. بەو ڕۆژگارە لەگەڵ دایکمدا دەگریان بۆ ڕێبازی برام. ئاخۆ دەبێ ڕزگاری بوو بێ، نەبوو بێ بە سوتەمەنی بۆ سووتاندنی گوندەکەمان. زۆر جاران لە نیوە شەودا باوکمم دەبینی بە کورکە کورک بە دزیەوە دەگریا. کاری لێ دەکردم و دەگریام. گریانم بۆ گریانەکەی باوکم دەهات، چونکە باوکمم نبینی بوو لە ژیانیدا بگری. نەریمان ڕیشی هاتبوو، ڕەنگی زەرد بوو، تەواو شێوا بوو. کە تەماشامی دەکرد
زەردەخەنەیەکی بە درۆی بۆ دەکردم، بەڵام دەمزانی لە ناخەوە بە تەواوی ڕووخابوو، بێهیوا بوو. شوێنەکە زۆر قێزەوەن بوو، جۆرەها نەخۆشی بڵاو بووبووەوە، خەڵکی زۆر لەبەر برسێتی و تینوێتی بێهێز دەبوون و دەمردن. ڕۆژێکیان لە نزیک ئێوارەدا بوو، پاسێکی زۆر هات بۆ مەرکەزەکە، هێزێکی کڵاوسووری زۆریان لەگەڵدا بوو. نەک تەنها لە ئێمەی دیل خۆیان تووڕە دەکرد، تەنانەت لە پاسەوانەکانی ئەو مەرکەزەش خۆیان تووڕە دەکرد. هەر لای دەرگای سیمەکەوە دەستیان کرد بە سەرخستنمان بۆ ناو پاسەکان. زۆر بەپەلا سەریان دەخستین، گەر یەکێک خاو بڕۆشتایە چەند کێبڵێکیان لە پشتی قایم دەکرد، هاواریان لێ بڵند دەکرد، چاوپۆشیان لە هیچ کەس نەدەکرد. بە ماوەیەکی زۆر کەم هەمومانیان سواری پاسەکان کرد. ناو پاسەکان زۆر خۆش بوو، پەردە لەسەر جامەکاندا بوو، قەدەغە بوو یەکێک پەردەکان هەڵبداتەوە و سەیری دەرەوە بکات. هیچ کەس نەیدەتوانی لەگەڵ هاوڕێکەی تەنیشتی قسە بکات. تەنانەت گریانی منداڵەکانیش قەدەغە کرابوو. زۆر ڕۆیشتین، نەمان دەزانی بۆ کوێ دەچین، هەموو لەسەر کورسیەکان گۆج بووبووین. لە شوێنێک داوەستاین، پاسەوانەکان بە پەلەدا بەزین و بە شۆفێرەکەیان وت دەرگاکە دابخە. ئێمە بە هەلمانزانی، سوچێکی پەردەکەمان لابرد و سەیری دەرەوەمان دەکرد. لەپڕ لەسەر پردێکدا بووین، ڕووبارێکی پان و بەرین بە ژێرماندا دەڕۆیشت. زۆر دەترساین کە ئێستا یەک بە یەکەمان فڕێ بدەنە نێو ئەو ڕووبارەوە و هەر لێرەدا کۆتایی بە ژیانمان بێنن. یەکێک وتی پڕوپاگەندەکان ڕاز بوو کە دەمانکەنە ناو ڕووبارەوە و دەبین بە خۆراکی ماسیەکان. لە خەیاڵی ئەوەدا بووم کە ئێستا چۆن دەکرێنە نێو ڕووبارەکە و دەخنچین. خۆم دەهاتە پێش چاو کە چۆن خنکاوم و ماسیەکان لەسەر لاشەکەم کۆبوونەتەوە و بوومەتە خۆراکی ئەو ژەمەیان. لە پاڕانەوەی خەڵکی بە ئاگا هاتم دەیانوت خوایە گیان فریامان کەوە، خوایە گیان گردەمان کوژی بە خنکاندنی ناو ئەو منەمان کوژی. هەمومان ئەبڵق بووبووین، چاوەکان بە قوڵدا چوو بوون، لە چاوەڕوانی دواساتەکانی مەرگدا بووین. وشکبوونی لێوەکان و زەردبوونی ڕەنگ و ڕوخسارەکان مایی ئەو فیلمە ترسناکە ڕاستەقینەیە بوو کە لە ڕووداندا بوو. لە ناکەو کڵاوسوورەکان سەرکەوتن و بە شۆفێرەکەیان وت دەرگاکە دابخە و بکەوە دوای قافڵەکە. بڕوامان نەبوو لە خنکاندنی ناو ڕووبارەکە ڕزگار بووبین، بەڵام کە زۆر دوورکەوتینەوە ئینجا هۆشمان هاتەوە. پاش چەند کاتژمێرێ ڕووناکی عەموودی سەر شەقامەکان جاروبار ناو پاسەکەی ڕووناک دەکردەوە. زانیمان کە لە نێو شارێک داین، بەڵام نەمان دەزانی چ شارێکە. پاش ماوەیەک دیسان تاریکی دەستی پێکرد و ئەو شارەمان بەجێهێشت. زۆر ڕۆیشتین، لەسەر شەقام لایدا و چوونە سەر ڕێگایەکی تاساوی لەسەر شەقامدا نەماین، بەڵام بە تاسەکان زۆر خۆش بوو. وتم لەوانەیە بەرەو گوندەکان بمانگێڕنەوە. دیسان لە شوێنێک داوەستان، کڵاوسوورەکان دابەزین کە لە سوچی پەردەکانەوە سەیرمان کرد. دەشتاییەکی پان و بەرین بوو. یەکێک گوتی ئەمە ئەو بیابانەیە کە باسییان دەکرد، ئەم جارەیان ڕزگار نابین. خۆزگە هەر فڕێ دەدراینە ڕووبارەکەوە. خۆ پێش مردنمان تێر ئاومان دەخواردەوە. کڵاوسوورەکان وتیان وەرنە خوارەوە. ترساین. ئەم جارەیان ترسێکی زۆر سامناک ڕووی تێکردبووین. هەموو گۆژ بووبووین. گریان و هاوارمان لەو بیابانەدا دەنگی دەدایەوە. ئەوانیش بە لێدان و گوێندان هەمومانیان بێدەنگ دەکرد. یەکەم جار بوو لمی بیابان ببینم. زۆر دەترسام کە بەو لما دەم و گوێ و چاوەکانم سواغ بدرێ. کە سەیری ئاسمانم دەکرد، گریانم بۆ ئەستێرەکان دەهات. هەمویانم دەناسیەوە. هاوڕێی ڕاستەقینەم بوون. شەوان دەبوونە میوانی ئاسمانی گوندەکەمان. یادگاریەکانمی دەهێنایەوە یاد. پاش نیو کاتژمێرێ لەگەڵ سەرمای وشکی بیابان، لەگەڵ چاوەڕوانی مەرجێک کە ئاشنامان دەکات لەگەڵ ژێرلمی بیابان، بە ئامێری بێتلی دەستیان قسەیان لەگەڵ سەروی خۆیان دەکرد و چاوەڕوانی فەرمانی سەروی خۆیان بوون. لە پڕدا
لە ماوەی 10 خولەکدا هەمومانیان کردەوە ناو پاسەکان. کەوتینەوە بڕینی ڕێگایەکی چۆڵ و نادیار. ئاخۆ لە چ شوێنێکی ئەم بیابانەدا بەدەمی شۆفڵەکانیان چاڵیان بۆ هەڵکەندوین و بە کۆمەڵدەمان نێژن. لە شوێنێکی تردا وەستاین. لە دڵی خۆم داوتم ئەمە سێم وەستانمانە و دواوەستانە. ئەوان دابەزین کە لە پەردەکەوە سەیری دەرەوەم کرد. ڕووناکی گڵۆپم دەبینی، بەڵام نەمان دەزانی کوێیە. لە باری دەرونیەکی زۆر ئاڵۆزدا بووین. شەڕێکی دەرونیان لەگەڵماندا ئەنجام دەدا کە بەڕاستی پەرۆش و سەرگەردانمانی کردبوو. لە پڕدا وتیان هەموو دابەزن بە بێدەنگ. ترسمان نەمابوو، بەڵام سەرمان سوڕ مابوو کە لەم بیابانەدا تەنها ئەو مەرکەزەی هەیە. نیوەشە و تێپەڕ بوو. چواردەوری مەرکەزەکە بە گڵۆپ ڕووناک بوو بووەوە، وەک ڕۆژوا بوو. سەیژێکی زۆر لەو دەوروبەرەدا هەبوون. نیوەشە و تێپەڕ بوو. چواردەوری مەرکەزەکە بە گڵۆپ ڕووناک بوو بووەوە، وەک ڕۆژوا بوو. سەیژێکی زۆر لەو دەوروبەرەدا هەبوون و دەوەڕین. سەگەبۆرەی خۆمانی دەهێنایەوە یادم. هەر لە گۆڕەپانی مەرکەزەکەدا کۆکراینەوە. لە نێوان دایک و باوکمدا لێی نووستم کە بەیانی هەستین لە مەرکەزێکی دۆنهۆمی زۆر گەورەدا بووین. بە هەزارەها ئەنفال کرا و لەو مەرکەزەدا بەند کرابوون. بەو بەیانی زووە جەلادەکان کۆبوونەوە لێمان و جیامانیان دەکردەوە. کچان، کوڕان، منداڵ، باوک و دایک هەر یەکەو بۆ هۆڵی تایبەتی خۆی. دەستی باوکمم گرتبوو کە نەهێڵی لای جیا بکرێمەوە. بەڕاکێشانیش دەستم لە دەستی باوکم نەدەبەوە. زۆر دەترسام. دەپاڕام و دەگریام کە وازمان لێ بهێنن. بەڵام یەک قۆناغە تفەنگیاندایە سەر دەستی باوکم. دەستی لە نێو دەستم شل بووەوە. ئەم جارەیان نەریمان هات کە نەهێڵێ. پەلاماری چەکدارەکەیدا گرتی بە چەکەکەیدا کە لێی بستێنێ. جەلادێکی تر قۆناغە تفەنگێکی دایە سەر نەریمان و هەر لەوێدا خستی. چەند قۆناغی تریاندا بەسەریدا و خوێنیان لەسەریدا هێنایە خوارەوە. ویستم خۆم بگەێنمە نەریمان، بەڵام بێسوود بوو. گرتیان بە قژمدا و بەڕاکێشان بردمیان. دایکیشم هەر هاواری دەکرد و بێهۆش کەوتبوو. خستمیانە ناو هۆڵی تایبەت بە کچان. ئەو ڕۆژە هەر دەگریان بۆ دەستی باوکم و سەری نەریمان و بێهۆشی دایکم. جەلادەکان هەر بە قۆناغە تفەنگ سەمونیاندا بەش دەکرد. جاروبار ئاو. زۆر جار خەڵکی بەری نەدەکەوت. ڕۆژانە چەندەها کەس دەمردن لە برسان. کارەساتی ژانی ژنی دووگیان لەو شوێنەدا کارەساتێکی تری دڵتەزێن بوو. ناخۆشترین هەواڵم پێگەیشت کە نەریمانی دەستگیرانم بەهۆی لێدانی سەریەوە لە پێناوی مندا گیانی لەدەستداوە. خۆم بۆی دەکوشت. دەمویست بە لێدانی خۆم دوایی بهێنم بە ژیانم. لە پاش نەریمان ژیانم بۆ چییە؟ بەڵام دەستە خوشکەکانم نەیان دەهێشت. لەگەڵ هەر لە هۆش چوونێکمدا لەسەر ڕانی یەکێکیان هۆشم دەهاتەوە. چواردەوری مەرکەزەکە کراو بۆ گۆڕستان بۆ ئەو کەسانی دەمرن. گۆڕستانێکی واڵا بوو. هەر بە پیاوانی ئەنفال کرا و چاڵێکی بچووکیان لێ دەدا کە هەر لاشەیان بشارێتەوە. سەگەکان بە ئاسانی هەڵیان دەدایەوە و دەیان کردە خۆراکی ژەمەکانیان. نەریمان زۆر کاری لێم کرد. چەند ڕۆژێک بێدەنگنی کردبوو. حەپەسا بووم و باوەڕم نەدەکرد. دەستەکانی نەریمان دەهاتە پێش چاوم کە بەدەمی سەگەکانەوەیە. پەنجەکانی کە شمشاڵی پێ لێ دەدا. ئاوازەکەی لەگەڵ دەنگی بولبول و قاسپەی کەودا پێشبڕکی دەکرد. ئێستا دەبێت لە دەمی چ سەگێکدا بێت. سرم نایە نێوان هەردوو چۆکم و بەم بیرکردنەوانە شەو ڕۆژم دەبردە سەر.
بەشی سێیەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان فالکرا و هەرشاد بن خواتان لەگەڵ. بەشی چوارەم. لە شەوێکی درەنگدا لە نیوە شەو تێپەڕی بوو. ئێمەی کچان هێشتا نەنووست بووین. کۆمەڵ دانیشتی بووین و گفتوگۆمان دەکرد. چەند جەلادێکی چاوچنۆک هاتنە هۆڵەکەمانەوە. هەموو بێدەنگ بووین. سەرمان داخست. دەترسان کە زوڵممان لێ بکەن. یەکێکمان بە زمانەکەمان کەوتە قسەکردن، بەڵام چونکە زمانەکەمان باش فێر نەبوو بوو درەنگ تێگەیشتین. وتی ئێوە ئازاد دەکرێن. هەموو شەوێک لەم کاتانەدا 5 کەستان لێ دەبین بۆ ناوچەکانی خۆتان. هەموو سەرمان بەرز کردەوە کە گوێمان لە وشەی ئازادی بوو. بە دوو کچی لای دەرگای هۆڵەکەی وت کە بچنە دەرەوەی هۆڵەکە. ئیشارەتی بۆ 3 کەسی تر کرد، هەر بە پەلە هەستان و چوونە دەرەوە. نارینی دەستە خوشکم وتی خۆزگەم بەوانە کە ئازاد بوون. زۆر کەس خۆزگەی بۆیان دەخواست، بەڵام من دڵم زۆر دەترسا. لەو بڕوایەدا نەبووم کە ئازاد بکرێن. ڕوون کردە نارین و وتم خۆزگە مەخوازە بەوانە، لەو بڕوایەدا نیم ئازاد بکرێن. ئەمانە بێ ئابڕوون، گەر ئازاد دەکرێن بۆ لە نیوە شەودا. دڵخۆشی دەستە خوشکم وتی منیش هەمان بۆ چوونی نەسرینم هەیە. ئەمانە تەنها کاری خراپیان لەدەست دێت. ئەو شەوە نەنووستم، لە چاوەڕوانیدا بووم. دەترسام کە ئابڕووی ئەو 5 کچە بتکێنن. زیاتر دەترسام کە ئێستا بێن و چەند کەسێکی ترمان لێبەرن، ئەم جارەیان منیش بەر بکەوم. ئەو شەوەم بە ترسەوە گەیاندە بەرەبەیان. لەو کاتەدا دەنگی پۆستاڵی جەلادەکان دەهات. هەر 5 کچەکەیان هێنایەوە بۆ هۆڵەکە. هەر بە پەلە دەرگای هۆڵەکەیان لێیان کردەوە و دایان خستەوە. قژەکانیان ئاڵۆز بوو، چاوەکانیان لە ڕژاندنی فرمێسکی ناومێدیدا سوور بوون. لە شوێنەکانی خۆیان دانیشتن و کەوتنە گریان و هاوار. جاروبار سەریاندا دەخست و کارە ساتە دڵتەزێکەکەیان دەهاتەوە یاد. شێتگیر دەبوون، ناڕەزاییان بەرامبەر خوۆش دەردەبڕی کە ئەم زاڵمانە ناکات بەبەرد. چوومە نزیکی ئاسکە، دەستە خوشتێکی خۆشەویستم بوو. سەیرێکم کرد و باوەشێکی لێمدا. وتی ئەمانە گورجی برسین، بێ ئابڕوون. زیاتر گوشومیە خۆی و پەنجەکانی وەک قولاب لە پشتم گیر کرد. بە چاوەکانی فرێسکبارانی می کرد و بە کۆڵ دەگریا. بە دەنگێکی بەرز و بە گریانێکی پڕ نائومێدیەوە دەیوت ئابڕوومانیان تکاند. دەستەکانی لە پشتم شل کردەوە و هاواری دەکرد و دەیوت نازانم بەچی و چۆن خۆم بکوژم. دەبێ کەی ئەمانە بەزەییان پێماندا بێتەوە و بمان کوژن و ڕزگارمان بێت. با فێڵی ئازادبوون ئێمەیان فریودا. بە پەرۆشەوە سەیرێکمی کرد و وتی تۆ زۆر جوانی، ئەمانە بە زۆر ئەدبەن. گەر بە قسم دەکەیت ئەو ڕوومەتانت بە نینۆکەکانت شەقار دەکەیت. خۆت ناشرین بکە کە نەکەویتە بەردەستیان، چونکە چەند بەهێز بیت بەرەنگاریەکی کەمت بۆ دەکرێت بەرامبەر بۆ دڕندایەتیان. نەخوازەڵا ئێمەی برسی و تینون. ئاسکە زۆر شتی تری بۆم باس کرد لەبارەی دڕندایەتی جەلادەکان کە چۆن پیرۆزی و شەی کچیان زۆر بە ئاسانی و لە ماوەیەکی کورتدا سڕیەوە. کچانی هۆڵەکەمان کە ژمارەیان 400 کچ دەبوون. ئەو دیمەنە قێزەون و ترسناکەی کە جەلادەکان بەسەر ئەو 5 دەستە خوشکەماندا هێنابوویان ترسێکی تۆقێنەری باڵی کێشایە هۆڵەکەمان. گەر لە سەرەمەرگدا بووینایە هێندە نەدەترساین، چونکە ئەمیان مردن بوو، بەڵام هاتنی جەلادەکان ئابڕووتکانن بوو. هۆڵەکەمان کشومات، نەمان دەزانی چی بکەین، پشت بە کێ ببەستین، کێ پارێزگاریمان بکات، چی لەو هێزە بکەین کە بێتواناییە بەرامبەریان. تەنها هاوار و پاڕانەوەمان بۆ خوددا بوو کە بمان پارێزێ لەم جەلادانە. شەو هەنگاوەکانی بەرەو تاریکی و تاریکتر دەچوو، تاوەکو گەیشتە نیوە و پشوویەکی دا و زۆر نەدەڕۆیشت. لەو کاتەدا هەستمان لای بچووکترین دەنگ بوو کە لە هەر لایەکەوە بێت. دەنگی پێی جەلادەکان
لە ڕاڕەوەکانەوە هاتە گوێمان لەگەڵ نزیکبوونەوەی هەنگاوەکانیان و دەنگی پۆستاڵی ڕەشیان دڵماندا ئەخورپا. چاوەکان کرابوونەوە سەیری دەرگای هۆڵەکەمان دەکرد. دەنگی هەنگاوەکانیان کۆتایی هات. لەبەر دەرگای هۆڵەکەمان داوەستان. قفڵی دەرگای هۆڵەکەیان کردەوە، قفڵی دڵی کچانی بێتاوان داخرە کە هات نەژوورەوە هەموو لە ترساندا سەرمان داخست. ئەم جارەیان نەیان دەزانی چ درۆیەک ڕێک بخەن. هیچ کەس سەری بەرز نەدەکردەوە. لەگەڵ هاواری هەر کچێکدا کە دەیان کرد بە قژەکەیدا و بەڕاکێشان دەیان گردە دەرەوەی هۆڵەکە دڵماندا دەچڵەکی. هەموو بیر و هۆشمان لای ئەو دەستە ڕەشە بوو کە ئێستا خۆی دەگەیەنێتە ناو قژەکانمان. سرم بە تەواوی خست بۆ نێو باوەشم و دەمویست خۆم بچووک بکەمەوە. لێدانی دڵم بە تەواوی لەشمی دەجوڵاند. نزیکی ڕیزی ئێمە کەوتنەوە و لێمانیان هەڵدەبژارد. هەستم لای بوو کە لای پشتمەوە وەستا بوو. لە پڕدا گرتی بە قژمدا. هەناسەم تەنگ بوو. لەگەڵیدا هاوارم کرد دەپاڕامەوە کە وازم لێ بهێنن. خۆم بە تەواوی نووسان بە زەویەکەدا. دەستەکانم چەسب کردبوو لەگەڵ زەویەکەدا، بەڵام سوودی نەبوو. بە دوو کەسە و تاوەکو دەرەوەی هۆڵەکە ڕامیان کێشا. دوا کەس بووم و دەرگای هۆڵەکەیان داخست. هاوارمان دەکرد تخوا وازمان لێ بهێنن، لەخوا بترسن. بەو نیوەشەوە هەموو بەندکراوانی ئەو مەرکەزە گوێیان لە هاواری ئێمەی کچان بوو. دڵنیا بووم ئەو شەوە هیچ کەس نانوێت، چونکە هەمویان دەیانزانی بەو نیوەشەوە بۆ کوێ دەبرین. حەزم دەکرد دایک و باوکم گوێیان لە هاوارەکەم نەبوو بێت، با زیاتر ئازار نەکێشن و برینی سۆزداریان زیاتر ئازاریان پێ نەگەیەنێت و نەیان سووتێنێت. لەگەڵ ئەو هەموو برسێتی و تینوێتی و بێهێزیەماندا جوانیەکەمان نەدەشاردرایەوە و بوو بووە بەڵایەک. خۆزگەم بە ناشێرینترین کەس دەخواست. خۆزگە بە قسەکەی ئاسکەم دەکرد و دەم و چاوم بە نینۆکەکانم شەقار دەکرد. بردمیانە ژوورێکەوە، چوارشانەیەکی باڵا بەرزی ڕەشپێست، کراس و بیجامەیەکی لەبەردا بوو. ڕۆبێکی لەسەر جلەکانیەوە لەبەر کردبوو. پشتێنی ڕۆبەکەی بەست بوو. لەسەر قەنەفەیەک دانیشت بوو کە ئێمەی بینی زۆر بەسەر سوڕمانیەوە تەماشامانی دەکرد. پێکەنینێکی دڕندانە و کێزەونی بەسەرماندا باراند. ئیشارەی کرد بۆیان کە من لای بمێنمەوە و چوارەکەی تر بۆ ئەوان. هەر لەو ژوورەوە دەرگایەک هەبوو بۆ ژوورێکی تر دەچوو. ئەوانیان بردە ژوورەکەی تر. سرم داخست بوو. فرمێسک بە چاوانمدا دەهاتە خوارەوە. هێواش لێم نزیک بۆەوە و خۆم وەکو نێچیرێکی بریندار دەهاتە پێش چاو کە لە چاوەڕوانی ڕاوکەرەکەمدا بووم. دەستی گەیاندە چەناکەم و سەرم هەڵبڕی. بە چاوێکی فرمێسکاوی لە دڵی خۆم داوتم ئێستا بەزەیی پێمدا دێتەوە وازم لێ دەهێنێت. سەیرێکی کرد. زەردەخەنەیەکی کرد و دەستی بۆ ڕوومەتم هێنا. زۆر پاڕامەوە کە وازم لێ بهێنێ. ئابڕووم نەتچێنێت، بەڵام نامردانە باوەشی لێمدا. خۆم ڕاپسکاند و ڕام کرد بۆ سوچێکی ژوورەکە. هەلامارمیدا. ئەم جارەیان یەک زل لەم لێیدا. شێتگیر بوو یەک زل لەی لێمدا. ئاگر لە هەردوو چاوم دەکردەوە و خستمیە سەر زەویەکە. بەرچاوم تاریک بوو. ویستی جلەکانمدا بکەنێ. بە ئاگا هاتم و خۆم لە ژێریدا ڕزگار کرد و ڕام کردە پشتی مێزەکەوە. تەپڵەکێکی شوشەی جگەرە لەسەر مێزەکەدا بوو. هەڵم گرت و بۆ سەر و چاوی تێم گرت. بەڵام خۆی لادا. ئەم جارەیان چاوەکانی زەقبوو بوونەوە و لوتی فش بووبووەوە. ویستی خۆی بگەێنێت پێم. منیش ویستم خۆم بگەێنمە تەپڵەکەکە یان سەری بتەقێنم گەر نەمتوانی لە سەری خۆمی بدەم و خۆم پێ بکوشم. بەڵام کە ڕام کرد بەرەولای تەپڵەکەکە لە دواوە شەقێکی زۆر بەهێزی لێمدا لەسەر دەمی خستم و توانای لێم بڕی و بێهۆشمی کرد. کە هاتم و هۆشی خۆم جلەکانم لەبەردا کەندرا بوو. خەریکی پشتێنی ڕۆبەکەی بوو بە پەلا دەیکردەوە. پەلاماری جلەکانمدا کە بیکەمەوە بەرم. ئەم جارەیان دووزل لەی لێمدایەوە و بە تەواوەتی بێهێزی کردم. توانای بەرەنگاری زیاترم نەما بوو. هەر هاوارم دەکرد و دەمپیژان، بەڵام بێسوود بوو. ئابڕۆمی تکان.
بە گریانەوە لە سوچێکی ژوورەکەدا لەشی خۆم دەشاردەوە و خۆم بە تەواوەتی کوڕیش کردبووەوە. لە ژوورەکەی ئەودی و گوێم لە هاوار و پاڕانەوەی دەستە خوشکەکانم بوو. ئێجگاری ئازارمیان ئەدا. خواردنی لە سەلاجەکەی دەرهێنا و مێزەکەی با خواردن و خواردنەوە ڕێکخست. بە گاڵتە پێکردنەوە و فەرمووی لێکردم. منیش تفێکم لێ کرد و سرم داخستەوە نێوان هەردوو ئەژنۆم. بە زەیم بە خۆمدا دەهات. فرمێسکم دەباران. ئەویش بە ئیشارەت هەڕەشەی لێم دەکرد کە پاش نان خواردنەکەی تۆڵەی تفەکەم لێ بکاتەوە. کە نان خواردنەکەی کۆتایی پێهات دیسانەوە پەلامارمیدا. بە لێدانی شەق و زللا تاوەکو بەرەبەیان چەند جارێکی تر پەلامارمی دەدا و دڵی خۆیدا دەمرکاندەوە. دوجار جلەکانی لە دۆڵابەکەدا دەرهێنا و هێنایەوە بۆم و کردمەوە بەرم. زەنجێکی لێدا هەر چوار دەستە خوشکەکەم بە قژی ئاڵۆز و فرمێسکی خوێناویەوە لەگەڵ چوار درڕندەدا هات نەژوورەوە. ئیشارەتی بۆیان کرد. ئەوانش دەستیان کرد بە لێدانمان و زۆریان لێماندا. بە تەواوەتی بێهێز بووبووین. لێپسراوەکە وتی: ها کوام و خاڕی بێت ڕزگارتان بکات. دامانیانە پێش بۆ هۆڵەکەمان. با قژێکی ئاڵۆز و دەموچاوێکی خوێناوی لە دەستچوونی کچێتیمان. حەزم دەکرد لەو زیندانەدا ئازاد نەبم. بە مردوویی لە ناو گۆڕەکەمدا ئازاد ببم. هیچی وایەکم نەمابوو. تەنانەت حەزم نەدەکرد دایک و باوکم ببینمەوە و بەم داماویەوە برینەکانیان زیاتر قۆڵ بکەمەوە. بیرم کردەوە گەر ئێمە بەرەنگاریان نەبینەوە جگە لەوەی ناوی کچێتی هەموومان دەسڕنەوە دەیان جاریتر یەکە بە یەکەمان ئەو دیمەنە قێزەونە دەبینینەوە. بیرم کردەوە ئێمەی ئەم هۆڵە هێزێک دروست بکەین بۆ بەرەنگاری ئەم جەلادانە تا زیاتر نەتوانن بە ئارەزوی خۆیان بەڕاکێشانی قژەکانمان لە هۆڵدا دەربکرێن و ئابڕوومان بەرن. بڕیارمدا بیر و بۆچوونەکە بڵاو بکەمەوە و ببمە دامەزرێنەری خەباتێک بە ناوی خەباتی هێزی گیانی تۆڵەی کچان. ئەو ڕۆژە لەگەڵ زۆر کەسدا قسەم کرد کە دەبێت ئێمە چیتر ڕێگە نەدەین بەم جەلادانە بە ئارەزوی خۆیان ئابڕوومان بخەنە ژێر دەستیانەوە. دەبێ هێزێک دروست بکەین بە ناوی هێزی گیانی تۆڵەی کچان. هەرکە هاتنە هۆڵەکەوە پەلاماریان دەدەین چونکە ئێمە گەلێک زۆرین توانایان بەسەرماندا نابێت. لەگەڵ شیرین قسەم کرد و وتی: من هێشتا کچم، کێ ئێڵێ ئیتر دێنەوە؟ وتم: دەبێت چاوەڕوان بین تاوەکو ئابڕوومان دەبکێت. کچی باش، دڵنیا بە ئەمڕۆ لە ئێمە بوو سبەی لە تۆیە. خەدیجە وتی: ئێمە ئابڕوومان تکە، جا بۆ کێ خۆمان بفەوتێنین؟ وتم: کچێکی زۆرمان ماوە ببرێت، با خۆپەرست نەبین، با بیسەلمێنین کە ئابڕوو لای ئێمەی کچانی کورد زۆر گرنگە و لە پێناویدا سڵ لە مردن ناکەینەوە. ئێمەی کچان توانای خەباتگێڕیمان هەیە بەرامبەر بە دوژمنانمان. هەندێک زۆر پێی باش بوو کە ئەم هێزە بە زووترین کات دابمەزرێت. هەندێک ڕاڕابوون، هەندێکیش وەکو شیرین و خەدیجە بیریان دەکردەوە. کە شەو هات دیسان وەکو شەوانی تر لە چاوەڕوانیدا بووین بۆ ڕاکێشانی قژی کچانمان بە دەستێکی ڕەشی چەپەڵ. پێنجی تر هەڵبژێردران و بردیانن. گوێم لە هاواریان نەدەبوو، بەڵام دڵم وەکو زەنگێک دایدە چڵەکاندم. هێزی گیانی تۆڵەی زیاتر پێدەبەخشیم. ئەوانەی کە بڕیاریاندا بوو بەشدار بن زیاتر سوور بوون لەسەر دامەزراندنی هێزەکە. ڕاڕاکان دەیانوت پەلە بکەین لە ئەنجامدانی تۆڵەمان. دڵم خۆش بوو کە توانیم کۆمەڵێکی زۆر کۆ بکەمەوە بۆ بەشداربوونیان لە خەباتە خەنجیلانەیەکەماندا. زۆربەمان ئەو شەوە نەنووسین و لە چاوەڕوانی دەستە خوشکەکانماندا بووین. لە بەرابەیاندا بە دیمەنێکی دڵتەزێنەوە پاڵیان پیانەوە ناو بۆ ناو هۆڵەکە دەرگایان لەسەردا خستینەوە. دڵخۆش دەموچاوی خۆی دەڕنیۆ و هاواری دەکرد و گوێنی بە دڕندەکانی شەو دەدا و دەیوت: با بە قسەی نەسرین خان بکەین، جارێکی تر هاتن هەر بە کوشتن دەیان کوژین. ئێمە چەند سەد کەسێکی لەم هۆڵە بچووکەدا دەبا هەر لە هۆڵەکەدا شەهید بین. خۆ دەڵێن کچانی کورد لەسەر ئابڕوویان چەند جەلادێکیان کوشت. زۆرم پێخۆش بوو کە دڵخۆش ئەم قسانەی کرد و ورەی کچانی زیاتر بەرز کردەوە. هەستامە سەر پێ و وتم: قسەکانی دڵخۆش زۆر ڕاستن، با نەهێڵین ئەم جەلادە پیسانە ئابڕوومان بەرن.
با بە سزای خەباتی هێزی گیانی تۆڵەی کچان بگەێنرێن. کێ ئامادە نییە بەشدار بێت؟ با لە ئێستاوە پێمان بڵێت. هیچ کەس وەڵامی نای نەبوو. لە ناخی دڵمەوە زۆر سوپاسیانم کرد و دانیشتم. 4 تیپمان دروست کرد، چونکە 4 جەلات شەوانە دەهاتن، هەر تیپێک یەکێک سەرپەرشتی دەکرد، پەلاماری یەک جەلادێکی ئەدا. تیپی یەکەم خۆم سەر تیپ بووم، تیپی دووەم دڵخۆش، تیپی سێم ئاسکە و تیپی چوارەم نەرمین. بە درێژایی ئەو ڕۆژە ورەی کچانمان زیاتر و زیاتر بەرز دەکردەوە، مەشقمان ئەنجام دەدا کە لە چ کاتێکدا پەلاماریان بدەین. بە پێچەوانەی ڕۆژانی ترەوە حەزمان دەکرد زوو شەو بێت، جەلادەکان بکەونە داوی هێزی گیانی تۆڵەی کچانەوە، بە سزای خەباتی هێزی گیانی گەلەکەمانیان بگەێنین. خۆشیەک ڕووی کردە هۆڵەکەمان، ترس ماڵ ئاوایی لێمان کرد. ڕووەکان گەشت بووبوونەوە، زەردەخەنەش لەسەر لێوەکاندا بوو. بە خۆشیەوە باوەشمان بۆ مەرگ کردبووە، دروشمی شەهیدانمان بەرز کردبووە، کەم ژیان و کەڵ ژیان. بەڕێز و خۆشەویست، بەشی چوارەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵلقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان فالکرا و بە کامبەرانیتان ئەسپێرم. بەشی پێنجەم. نیوە شەو نزیک بووبووەوە. ئەو کۆمەڵەی کە زوڵممان لێکرا بوو لای دەرگای هۆڵەکەوە دانیشتین بۆ ئەوەی جەلادەکان بچنە ناوەڕاستی هۆڵەکەوە. لەگەڵ گوێبیستنی دەنگی پێیەکانیان زیاتر گەشت دەبووینەوە. بەکردنەوەی قفڵی دەرگای هۆڵەکە دڵی ئێمەی کچان کرایەوە. تەماشایەکی ئێمەیان کرد و پێ دەکەنین کە ئێمە نابن و چونکە بردبوومانیان. کە گەیشتینە ناوەڕاستی هۆڵەکە دەستیان لە قژی شیرین گیر کرد، هەر چواریان لە یەک کادا پەلامار دران. ئەوانیش بە قۆناغە تفەنگ زۆریان دەخست. پەلاماری تفەنگەکەی مدا و لێم سەند کە ڕام کێشا فیشەکی تیانە بوو. هەر بە قۆناغە تفەنگ مێشتیم تەقاند و کوشتم. دڵخۆشیش بە قۆناغە تفەنگ ئەوی بەردەستی کوشت، بەڵام دوانەکەی تر ڕزگار بوون. بە هاوار و ڕاکردنەوە بەڕاڕەوەکەدا ڕۆیشتن بەرەو لای لێکسراوەکەیان. لە ناکاودا 15 تا 20 چەکدار هاتنە هۆڵەکەمانەوە و دەستیان کرد بە لێدانمان. زۆر بەرەنگاریمان کرد، بەهێزتر بوون لە ئێمە. زۆربەمان بێهۆش کەوتین چونکە ئازارمان زۆر بوو. هاتمەوە هۆش خۆم، هەستم لە دڵم ڕادەگرت، خوێنی خۆشی دابەش دەکرد بەسەر ئەندامانی لەشم کە سەرم هەڵبڕی. لاشەی جەلادەکانیان بردبوو. ئەو چەکەی کە بەدەستمەوە بوو لە شەڕەکەدا بردبوویان. دەرگای هۆڵیان لێدا خست بووین کە سەیرێکی لای دڵخۆشم کرد، بە دەستەکانی ئیشارەی بۆم دەکرد کە بچم بۆ لای. منیش بە خشکە خشک خۆم گەیاند. دەستم خستە نێو دەستەکانی دەکوشی. زۆر بێهێز بوو، لەش و دەم و چاوی هەموو بریندار بوو. بە کراسەکەی خوێنی سەر دەم و چاویم سڕیەوە. چەند دڵۆپێک فرمێسک بە ڕوومەتیدا دەهاتە خوارەوە. بە دەنگێکی کزوتی: نەسرین جان، من دەمرم. حەزم دەکرد بەشدار بوومایە لە چالاکیەکانی تری خەباتەکەمان، بەڵام چی بکەم؟ مەرگ میوانە و کاروانی شەهیدان لە چاوەڕوانیدایە. تخوا ئێوە بەردەوام بن و دروشمی کەم ژیان و کەڵ ژیان لەبیر مەکەن. دواسەرنجمی دا و دەستەکانی لە نێو دەستمدا شل بوونەوە. ماڵ ئاوایی لێم کرد، گوشیمە خۆم و دام لە قوڵپەی گریان. وتم: ئێمە هەموو قەرزاری ئەم شەهیدانەین کە لە ناوماندا ڕاکشاون. چەند ساتێتر ماڵ ئاواییمان لێ دەکەن، ئیتر یەکتری نابینینەوە. دامان لە قوڵپەی گریان بۆ شەهیدان. بەم کارە ساتە دڵتەزێنا
هۆڵەکەمان ببووە پرسەیەکی بێوێنە. لە پاش 3 ڕۆژ دەرگایان لێکردینەوە. هیچ کەس نەیدەوێرا بێتە ژوورەکەوە لەبەر بوونی لاشەی شەهیدەکانمان. لەبەر ڕق و چینەی ئێمەی کچانی خەباتجێڕ چەند پیاوێکیان لە بەندکراوان هێنا کە لاشەی شەهیدان ببن بۆ گۆڕستانی ماڵە. یەکێکیان وتی دەستتان خۆش، دەزانن ئێوەی کچانی خەباتجێڕ لای ئێمە زۆر ئازاترن. وتم مامە گیان زۆر زوڵمیان لێمان کرد، ئابڕوومانیان برد. پاسەوانی لەبەر دەرگای هۆڵەکەدا چەشی ڕاکێشاوتی بێدەنگ بن. وتم مامە گیان لێیان مەترسن، ئەمانە ترسنۆکن، تەنانەت چێکیان فیشەکی تێدا نییە. لە ڕۆژێکی وەکو ئێمڕۆ دەترسان. هاواری بۆ منیش کرد کە قسە نەکەم. پیاوەکە وتی کچەکەم بێدەنگ بە. هەر جارێک و لاشەی چەند شەهیدێکیان دەبردە دەرەوە. سەیری دڵخۆشم لەسەر ڕانم دانابوو کە نۆرەی هات بیبەن. سرم خستە سەر سنگی و تێرگریام. لە دوا کاروانی بردننی شەهیدان ماڵ ئاوایم لێ کرد. وتم دڵنیا بە وەسیەتەکەت لەبیر ناکەم. پاش ماڵ ئاواییکردنی شەهیدان هۆڵەکەمان کپ و بێدەنگ بوو. فرمێستی چاوانی شوشک بووبوون. زۆر ماندوو بێهێز بووین، برسی و توینوو بووبووین. ئەو ڕۆژە سەمون و ئاویان هێنا. گەر 2 ڕۆژی تری بخایەندایە زۆربەمان دەگەیشتینە کاروانی شەهیدان. شەوێ هەروەکو ئەوەی کە من خاوەنی پرسەی شەهیدان بم. دەورمیاندا بوو. منیش دەموت تۆ بڵێ ئەم شەو بێن و چەند جەلادێکی تر بکەونە ژێر دەستی ڕق و کینەی ئێمەی کچانی خەباتجێڕ و تۆڵەی خوێنی شەهیدانمان بکەینەوە، با سزای خەباتی هێزی گیانی تۆڵەی کچانیان بگەێنین و خۆمانیش بگەینە کاروانی نەمران. پاش نیمە شەو، پاش چاوەڕوانیەکی زۆر کەس نەدەهات. ئەو مەرکەزە گەورەیە کشومات تەنها گوێمان لە دەنگی مەڕەمڕی سەگەکان بوو لەسەر لاشەی شەهیدانی کارەساتی ئەنفال. بەیانی زوو بوو. چاوەکان بە بەزەیەوە دەیان ڕوانی یەکتر بۆ یەکتری ئەدوان کە پاڵەوانێتێکی بێوێنەیان ئەنجامداوە لەو خەباتە پیرۆزەماندا. ئەو ڕۆژە زۆر ڕێزی یەکترمان دەگرت. پشتێکی پۆڵاوین بووین بۆ یەکتر. سڵمان لە جەلادەکان نەدەکردەوە. لە کاتی خواردندا بەشکردندا وەکو جاران نەبوو جەلادەکان بدەنە سەردەستمان. هەر خۆمان وەرمان دەگرت و لە نێو خۆماندا دابەشمان دەکرد. هیچ کەسمان بێبەش نەدەکرد. گەر یەکێک ئازاری بوایە و نەخۆش بوایە بەشەکەیمان زیاتر دەکرد. ئەو بەیانیە پڕۆپاگەندە بڵاو بووەوە هەروەکو پڕۆپاگەندەکانی ڕۆژانەی ئاسایی ئەو مەرکەزە کە ئەنفالەکان ئازا دەکرن. هەر ئەو ڕۆژە خواردنیان زیاتر هێنا. دوانی تر لە بریندارەکانمان شەهید بوون. دڵم ئێجگارتم بوو. حەزم نەدەکرد کە ئازاد بووم و خەباتەکەمان کۆتایی بێت، چونکە هەر بە کوشتنی 2 جەلاد ڕق و چینە مەندا نامرچێتەوە. هەرچی ئەو پڕۆپاگەندەیی باست کردایە زۆرم پێ ناخۆش دەبوو، تەنانەت تووڕە دەبووم کە پیاوانی بەندکراو هاتن بۆ بردننی 2 لاشەی شەهیدەکان. یەکسەر پرسیارم کرد کە ڕاستە دەڵێن ئازاد دەبین؟ وتی بەڵێ کچەکەم، ئینشا ئەڵڵا ڕاستە. ویستی زیاتر ڕوونی بکاتەوە، بەڵام جەلادەکان لە دەرگاکەوە لێی تووڕە بوون. ئەوانیش لاشەی هەردوو شەهیدیان گەیاندە کاروانی نەمران. پاش چەند شەوێک کە لە چاوەڕوانی جەلادەکان بووین، بێن بۆ کاری ئاسایی خۆیان و لێمان هەڵبژێرن، بەڵام نەدەهاتن. تەنانەت لە کاتی دابشکردنی خواردندا بە وریاییەوە دەرگاکەیان دەکردەوە. دڵمان خۆش بوو کە توانیمان بەسەریاندا زاڵبین. چیتر بیر لە ئابڕۆتکاندنمان نەکەنەوە. دیسان پڕۆپاگەندەی ئازادبوونمان بڵاو بووەوە کە لیژنەیەکی تایبەت دێت و ئازادمان دەکات.
لە نزیکی ئێوارەدا بوو. لە ڕاڕەوی هۆڵەکاندا دەنگێکی زۆر داهات. دەنگەکە زۆر زیادی کرد. بە دەنگی پێیەکان پێدەچوو زۆر بن کە زیاتر هەستمان ڕاگرت ڕوو لە هۆڵەکەی ئێمە دەهاتن. هەموو بەجارێک لە بەردەم دەرگای هۆڵەکە وەستان و قوفڵی دەرگاکەیان کردەوە. لێپرسراوی مەرکەزەکە کە هەموو هیوایەکم کوشتنی بوو لەگەڵ کابرایەکی چوارشانە و کۆمەڵێک پاسەوانیش لەگەڵیاندا هاتبوون. کابرای چوارشانە پلەی لە هەمویان بەرزتر بوو. کەوتە قسەکردن. یەکێک وەرگێڕی بوو بۆ ئەوەی قسەکانی بکات بە کوردی. وتی: ئێمە لیژنەیەکی تایبەتین، هاتوین ئێوە ئازاد بکەین و بتانگەڕێنینەوە ناوچەی خۆتان. هەر ئێستا لیژنەکە 70 کەستان لێ هەڵدەبژێرن و ناوەکانتان لەگەڵ ناونیشانتان دەنووسن، بە پاسی تایبەت ئەتانگەیەنینەوە. ئەو قسانەی کرد و خۆی و لێپرسراوی مەرکەزەکە ڕۆیشتن. ڕووەکان هەمووی گەشت بووبوونەوە لە پێناوی ئازادیدا. هەناسەیەکم هەڵکێشا و سرم داخست. سەیرم نەدەکرد نەوەکو بانگم بکەن و ئازاد بکرێم. پاش هەڵبژاردننی 50 تا 60 کەس بانگی منیان کرد، بەڵام خۆمم لێی گێل کرد. دووبارە بانگمی کردەوە. ئەوەی تەنیشتم وتی بانگی تۆ دەکات. کە سرم هەڵبڕی ئیشارەتی بۆ من کرد، بەڵام من هەڵنەسام. وەرگێڕەکە وتی: تۆ حەز ناکەیت ئازاد بیت؟ وتم: نەخێر، هاوڕێکەی تەنیشتم زۆر نەخۆشە، با ئەو لە بری من بێت. تووڕە بوو. وتی: بۆ بە ئارەزووی تۆیە؟ بە پەلە وەرە ڕیزەکەوە. ناچار کرام چوومە دەرەوەی هۆڵەکە. زۆر پاڕامەوە کە هاوڕێ نەخۆشەکەم لە بری من بێت، بەڵام سوودی نەبوو. ناو و ناونیشانی میان وەرگرت. جەلادێکی چەکدار بە تووڕەیەوە پاڵێکی پێمەوە نابۆ ناو ڕیزەکە. بە عەرەبی چەند جنێوێکیدا. لە پشتی خەدیجە و لە ڕیزەکەدا وەستام. زۆریان پێخۆش بوو کە منیش وەکو ئەوان ئازاد دەکرێم. پاش هەڵبژاردننی 70 کەس لە ئێمەی کچان بە 3 ڕیز بەڕاڕەوی هۆڵەکە دەڕۆیشتین بۆ دەرەوەی مەرکەزەکە. کەسەکانمان زۆر دڵخۆش بوون. هەر یەکەو بە هاوارکردنەوە ڕاستپاردەی خۆی دەوت. جەلادەکان نەیان دەهێشت بوەستین. پەلەیان لێمان دەکرد. بە تەواوی گوێڕایەڵ بووم بۆ دەنگەکان و دەمویست دەنگی دایک و باوکم ببیستم. لە ناکاودا دەنگێک هات کە زۆر لە مێژ بوو تا مەزرۆی بووم. دەیوت: کچەکەم، گەڕ ڕۆیشتیتەوە خۆت بگەیەنە ڕێبازی برات. چەند جارێک دەنگەکە دووبارە بووەوە. منیش هاوارم کرد: باشە دایی جان، باشە. جەلادەکە هاواری لێم کرد. منیش بێدەنگ بووم. زۆر گوێڕایەڵ بووم بۆ بیستنی دەنگی باوکم کە لەناو ئەو هەزارەها دەنگەدا بیدۆزمەوە، چونکە زۆر بیری دەنگی سۆزیم دەکرد. زۆر گەڕام بە دوای دەنگی باوکمدا، بەڵام نەمبیست و تەنها دەنگی دایکم دۆزیەوە. بەڕێز و خۆشەویستەکان، بەشی پێنجەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکی ئەنفالکرا و هەرشاد بن. خۆتان لەگەڵ. بەشی شەشەم. چوینە دەرەوەی مەرکەزەکە، گۆڕستانی واڵا لە دوورەوە دیار بوو. سەگی بیابان کۆمەڵ کۆمەڵ بەسەر لاشەکانیانەوە بوون. کراسی کچان و شەڕواڵی پیاوان بە خوێنی گەشیان سووربوو بوون و تێکەڵ بە تیشتی سووری ڕۆژ ئاوابوون بوو شەوقیان دەدایەوە. گۆڕستانێکی واڵای سووریان دروست کرد بوو. سواری پاسەکان بووین. پاسەوانەکان تایبەت بوون. ئەم پاسەوانانە تووڕە نەدەبوون و زۆر هێمن و لەسەرخۆ بوون.
سوچێکی پەردەکەم لا برد و سەیری گۆڕستانەکەم دەکرد. نەریمانی دەستگیرانم و دڵخۆشی دەستە خوشکم هەستانە سەر پێ. دەستیان بەرز کردبووەوە و بە زەردەخەنەیەک دواماڵ ئاواییان کرد. فرمێستێکی زۆرم ڕشت. تەواو دوورکەوتینەوە. خەدیجە لە تەنیشتمەوە دانیشت بوو. بەهێمنی بانگێکمی کرد. دواسەرنجمدا و گۆڕستانی واڵای سوور دیار نەما. جارێکی تر بانگمی کردەوە. بە سوچێکی پەردەکە چاوم سڕیەوە و ڕوون کردە لای خەدیجە و هەناسەیەکم هەڵکێشا وتم: فەرموو چیت دەوێ بیڵێ؟ وتی: بۆ دڵت تەنگە ئێمەوە ئازاد دەبین. وتم: گۆڕستانی شەهیدان دەبینی کە سەگی بیابان بەسەر لاشەکانیانەوەیە، ئەی چۆن نەگریم دڵتەنگ نەبم. هەردووکمان بێدەنگ بووین، زیاتر نەماتوانی باس بکەین. پاسەکە زۆر بە هێواشی بە ناو لمی بیابانەکەدا دەڕۆیشت. دنیا تاریکی کرد. ئەستێرەکان دەرکەوتن. کە سەیری ئەستێرەکانم دەکرد وام دەزانی کەسی منن. لە چاوەڕوانی گەڕانەوەی من و لە پێشوازیم دابەستاون. هەموو بێدەنگ دانیشت بووین. گەیشتینە سەر شەقام و بیابانمان جێهێشت. چەند کاتژمێرێک ڕۆیشتین. چەند شارێکمان بڕی تاوەکو گەیشتینە شارێکی زۆر گەورە و فراوان. پاسەوانەکان وتیان پەردەکان دابخەن کەس سەیری دەرەوە نەکات. سەیرم دەهات کە بە کوردیەکی پارا و قسەی دەکرد. یەکێکمان وتی: ئێرە کوێیە؟ وتی: مەپرسە هەر کوێیەکە، بێدەنگ بن و قسە مەکەن. لە شوێنێک داوەستاین لە گۆڕپانێکی پان و بەرین لە پێش تەلارێکی ئێجگار گەورەدا بووین. هەر ناوی سێ کەسمانیان دەخوێندەوە و پاسەوانێک دەهات لەگەڵماندا. دەرگای ژوورێکی تەلارەکەیان بۆ دەکردینەوە و من و خەدیجە و ئاسکە لە ژووری ژمارە 13دا بووین. پاسەوانەکە دەرگای لێمان داخست و ڕۆیشت. هەر سێکمان ماینەوە. ژوورێکی زۆر تایبەت و خۆش بوو. تاوەکو ئەو کاتە ژووری لەو شێوەیەم نەبینی بوو. سێ سیستەم بە سەرچەفی جوان ڕازا بوونەوە. گەرما و ئاودەستی هەر لە ناو خۆیدا بوو. سێ چاو، کەنتۆر و تەلەڤیزۆن و کۆندیشنی تێدا بوو. زۆر ترساین. وتمان دەبێت چیمان لێ بکەن. پاش چەند خولەکێک دەرگا کرایەوە و گەنجێکی قات لەبەر بە جانتایەکی دیبلۆماسیەوە هاتە ژوورەوە. بە کوردی وتی: من پزیشکم، هاتووم ئێوە بپشکنم. تەنها من بۆم هەیە هاتوچۆی ژوورەکەتان بکەم. وتم: چی لە ئێمە دەکەن؟ وتی: من هیچ نازانم، تەنها وتویانە ئەوانە ئازاد دەکرێن. جانتاکەی کردەوە و سەماعەیەکی پشکنینی دەرهێنا. وتی: ئامادە بن، ئێستا هەر جارە یەکێکتانە پشکنم. دوای ئەوەی هەر سێکمانی بە جوانی پشکنی، لە پارچە وەرەقەیەکدا هەندێک شتی نووسی. وتی: من چیتان پێ دەڵێم دەبێ ئێوە جێبەجێ بکەن. یەکەم، ئێستا دەچن بۆ گەرما و جلەکانتان فڕێ بدەنە ئەو سەلەیەی لای دەرگاکەوە. دەرگای کەنتۆرەکەی کردەوە و سێ دەستە جلی جەلەبی عەرەبی تێدا بوو. وتی: ئەمانە لەبەر بکەن. پاشان کاتژمێرێکی تر دەست بنێن بەم پلاکەوە. ئەوە زەنگە و تەنها من ئاگادار دەبمەوە دێم بۆلاتان. چووینە گەرما و سابوون و خاولی و لفکەی تایبەتی تێدا هەبوو. پاش خۆشۆرینێکی زۆر باش جلە عەرەبیەکانمان لەبەر کرد. لە ئاوێنەی ژوورەکە سەیری خۆمم دەکرد. زۆر لاواز بووبووم و باڵام بەرزتر بوو. زەنگێکمان لێدا. پزیشکەکە لە ماوەی 5 خولەکدا گەیشتە لامان و پیرۆزبایی لێمان کرد. تەلەفۆنی کرد کە خواردنەکەی ژووری ژمارە 13 بێنن. سینیەک خواردنیان هێنا. پزیشکەکە سوپەکەی لەسەر سینەکەدا دەرهێنا و وتی: جارێ ئەم سوپە بخۆن. پاش خواردنی سوپەکە سەیری کاتژمێری دەستی کرد و وتی: خواردنەکانی تر زۆر لەسەر خۆ بخۆن، چونکە ئێوە زۆر برسی بوونە. پێویستە بەم شێوەیە خواردن بخۆن. لە پاش نان خواردن تەلەفۆنێکی تری کرد و 3 پەرداخچایان هێنا. 3 ڕۆژ بەو شێوەیە ئەو پزیشکە سەرپەرشتیمانی دەکرد. ئاسکە وتی: وا دیارە چارەنووسمان ڕوو لە باش بوونە. بەڵام ئاخ، لە ژیانمدا هەموو هیوایەکەم ئەوە بوو ببم بە دایک. دایکێکی دڵسۆز بۆ جگەرگۆشەکەم. بەڵام ئێستا کە هەست لە خۆم ڕادەگرم ئەبم بە دووگیان. لەگەڵ چاو هەڵهێنانی کۆرپەکە بەم دنیاە دەستم دەنێمە سەر دەمی تاوەکو دێخنچێنم. خەدیجە وتی: من وەکو تۆ ناکەم.
بە خێوی دەکەم تاوەکو تەمەنی هەرزەکاری، چەقۆیەک لەسەر دڵی دەدەم لە بری باوکە جەلادەکەی دەیکوژم. وتم وەکو ئێوە ناکەم، هەر لە ناو سکمدا دەیمرێن و لەباری خۆمی دەبم. بووبووینە سێ دایکی دڕەندا، پیلانمان بۆ کوشتنی کۆرپەیەک دادەنا کە هێشتا نەهاتۆتە دنیاوە. پاش 3 ڕۆژ پزیشکەکە وتی کاری من لەگەڵ ئێوە کۆتایی پێهات، ماڵ ئاوایی لێکردین. پاش ڕۆیشتنی پزیشکەکە 2 ژن بە جانتایەکی گەورەوە هاتنە ژوورەوە. یەکێکیان کوردی دەزانی، لە جانتاکە 3 لەچکی دەرهێنا وتی لەسەری بکەن. ئێمەش کوردیانە بەستمان، وتی بەو شێوەیە نابێ، عەرەبیانە بەستیان. پێشێکیان بۆی کرد کە دەدرایەوە سەردەم و چاومان. لە کاتی ڕۆیشتندا خەدیجە وتی کەی ئازاد دەکرین؟ وتی نازانین، بەپەلە چوونە دەرەوە. هەموویان لە وەڵامدانەوەی پرسیارەکانمان ڕایان دەکرد. لە پاش ڕۆیشتنی 2 ژنەکە کوڕێک هاتە ژوورەوە بە ئیشارە تێمانی گەیان کە وێنەتان دەگرم. وێنەی هەرسێکمانی بە جیاواز گرت و چووە دەرەوە و دەرگای لێمان داخست. وتم دەزانن ئەم ماستە بێمونیە هەر جارە و یەکێک دێت و کاری خۆی ئەنجام دەدات و دەڕوات. خەدیجە وتی من لەو بڕوایەدام کە وێنەکەمان بڵاو بکەنەوە کە ئێمەی ئەنفال کرا و لەو پەڕی خۆشی داین، دەمانکەنە نمونەی ئەنفالەکان. لەو بڕوایەدام ئێستا ئەنفال کراوەکان کۆمەڵ کۆمەڵ ئازاد بکرێن و گەیشت بنەوە گوندەکان. تەنها هەندێکمان بەم شێوەیە ڕێک بخەن و لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوە بڵاو بکرێنەوە. ئاسکوتی ڕاستە، بۆ ئەوەی بە ڕژێم نەوترێ دڕندایەتی لەگەڵماندا کردووە. لە 5ەم ڕۆژدا بوو تەواو گوڕمان گرتوبووەوە بەهۆی ئەو خزمەتەی کە دەیان کرد. ئێوارە 2 کەس هاتنە ژوورەوە و بە زمانی خۆمان قسەیان دەکرد. ناوەکانمانی خوێندەوە و وتیان ڕووتان داپۆشن بە پێشی سەرپۆشەکانتان. یەکێکیان کەوتە پێشمانەوە و ئەوی تریان لە دوامانەوە بوو. چووینە گۆڕەپانی پێش تەلارەکە. 2 پاسی تر لە جۆرێکی تر وەستا بوون. زۆربەی کچان بەڕیز وەستا بوون، ڕوویان داپۆشی بوو. گەر لە نزیکی یەکتر نەبووینایە یەکتریمان نەدەناسی. یەکێک بە کوردی وتی ئێستا ناوەکانتان دەخوێنمەوە و سەر دەکەون بۆ ناو پاسەکان. لەسەر کورسیەکان دانیشن، دەستکاری پەردەکان ناکەن، سەیری دەرەوە ناکەن، پرسیار لە پاسەوانەکان ناکەن، چونکە ئێوە ئازاد کراون و دەڕۆنەوە بۆ شوێنی خۆتان. خەڵکەکە دڵیان زۆر خۆش بوو. دوعایان بۆ ئەم کۆمەڵە خەڵکەی ڕژێم دەکرد کە چەند باش بوون لەگەڵماندا و خزمەتمانیان زۆر دەکرد. چووینە پاسەکەوە، پاسەوانەکان گۆڕا بوون، ئەوانی تر نەبوون، نەیان هێشت سەرپۆشی سەر ڕوومان لا بدەین. هەموو ڕووەکانمان بە تارای ڕەشدا پۆشرا بوو. پاش ڕۆیشتنێکی چەند کاتژمێری نەمان دەزانی بەرەو کوێ دەچین. لە شوێنێکدا وەستاین. سەرمان سوڕما بوو، هەمان تەلار بوو، هەمان گۆڕەپان بوو. دیسان ناومانیان خوێندەوە و چووینەوە ژوورێکی ناو تەلارەکە. هەمان ژمارەی هەبوو، 13. ژوورەکەمان هەمان ژوور بوو. وتم دەبێت پیاسەیەکیان پێمان نەکرد بێ و نەگەڕاندرا بێتینەوە هەمان شوێن. خەدیجە وتی بڕوا ناکەم، ئێمە چەند کاتژمێرێکە بە ڕێگەوەین. هەزارەها خانوو و تەلار هەیە لە یەک شێوە دروست کراون. پاسەوانەکان زۆربەیان کوردی دەزانن. لەو بڕوایەدام ئێرە شارێکی کوردی خۆمان بێت. دەرگایان کردەوە و یەک سینی خواردنیان هێنایە ژوورەکەوە. کابراکە پێکەنی و وتی ئەی بۆ سەرپۆشەی سەر ڕووتان لا نابن؟ ئەی چۆن ئێستا نان دەخۆن؟ سەرپۆشەکانمان لا برد و هەندێ بە یەکتر پێکەنین کە چۆن سەرمان لێ شێواوە. پاش نان خواردن کوڕێک هاتە ژوورەوە وتی پیرۆزباییتان لێ دەکەم کە ئێستا ئازاد دەبن. بەڵام لە هەر ژوورێکدا لە هەموو سەعاتێ 1 کەستان ئازاد دەبن. 3 فایلی پێبوو. فایلی یەکەم
وێنەی منی بەسەرەوە بوو. سەیری ناوەکەی کرد و وتی نەسرین کاوێز کێتانن؟ حەزم نەدەکرد یەکەمین کەس بم بۆ ئازاد بوون، بەڵام بە ناچاری وتم بەڵێ منم. وتی ڕوودا پۆشە و بکەوە دوام. باوەشم لە خەدیجە و ئاسکەدا و وتم ئینشاءالله دەتان بینمەوە. ماڵ ئاواییم لیان کرد. کوڕێکی زۆر هێ من بوو، لە چاوەڕوانیمدا بوو هاواری نەدەکرد. کە چوومە دەرەوە قەمەرەیەکی زۆر لە گۆڕەپانەکەدا بوو. دوا مۆدێل جام ڕەش بوون. دەرگای پێشەوەی قەمەرەکەی بۆ کردمەوە و کە شۆفێرێکی تێدا بوو فایلەکەی دا بە دەستی شۆفێرەکە وتی دەربچۆ. ئەویش بەپەلە پێی لە بەنزین ناو چوینە دەرەوەی گۆڕەپانی تەلارەکە. لەسەر شەقامی دەرەوەدا لە هەمان شێوەی قەمەرەکە ڕیز بووبوون. چەند ئۆتۆمبیلێکی پیکاب و لەندگرۆزی چەکدار لە پێش و لە دوامانەوە بوون. دەستیان کرد بە ڕۆیشتن. بە شۆفێرەکەم وت بۆ کوێ دەچین؟ وەڵامی نەدامەوە. زانیم ئەمیش یان کوردی نازانێ یاخود لە پرسیارەکەم خۆی دەشارێتەوە. زۆر دەترسام. سرم سوڕما بوو. بۆ من بە تەنها لەگەڵ ئەم شۆفێرەدام. بۆ کوێ دەمان بن؟ ئاخۆ چ چارە نووسێکی ڕەشی تر چاوەڕوانمانە؟ یاخود بە مەراسیمێکی شکۆدار و ڕێزلێنانەوە دەمانگەێننەوە؟ چەندەها پرسیار لە مێشکمدا پەنجی خواردبووە و لە چاوەڕوانی دواوەڵامدا بوون. بە تیری چاوم جاروبار سەیرێکی شۆفێرەکەم دەکرد، بەڵام ئەو بە هیچ شێوەیەک سەیری نەدەکرد و قسەی نەدەکرد، تەنها سەیری پێشی خۆی دەکرد. پاش ماوەیەک لە ڕۆیشتنمان گەیشتینە زاڵگەیەک. چواردەوری زاڵگەکە وەکو ڕۆژ وابوو. هێندە گڵۆپی بە شۆقی بۆ دانرا بوو هەموو وەستان. ئەو ناوە هەموو بە سیم تەنرا بوو. دەشتاییەکی پانوبەرین بوو. هیچ ئاوەدانیەک نەبوو، تەنها ئەو زاڵگەیە نەبێت. بانگی شۆفێرەکەیان کرد، گرتی بە فایلەکەدا و بە پەلە چووە خوارەوە. کابرایەکی درێژی لاوازی ڕەشتاڵەی دەشداشە لەبەر بوو. دڵم زۆر ترساوتم ئازاد بوون بەم جۆرە چۆن دەبێت؟ ئەم ناوچەیە لە ناوچەی ئێمە ناچێت. وا چاکەڕا بکەم و ڕوو لەو دەشتە بکەم، چی دەبێت با ببێت؟ لە شوێنی کردنەوەی دەرگاکە دەگەڕام. دەستم لە ئەڵقەیەک گیر کرد و ڕام کێشا. دەرگاکە کرایەوە. ویستم دابەزم. دوو پاسەمان گەیشتنە سەرم و دەرگاکەیان لەسەرم داخست. هەڕەشەیان دەکرد کە نەیکەمەوە. لەو کاتەدا کاپرای شۆفێر هاتەوە. پاسەوانەکان چرپاندیانە بنگوێی. تێگەیشتم کە پێیان وتووە بە نیازی ڕاکردن بوومە، چونکە یەکسەر پەنجەی نا بە دوگمەیەکی لای خۆی و هەر چوار دەرگای داخست. دەستی کرد بە ڕۆیشتن، بەڵام ئەم جارە چەکدارەکان نەهاتن لەگەڵماندا، زیاتر سەر و سوڕما. بۆ تەنها قەمەرەکان بەبێ چەکدار بەڕێ دەکرێن. بە دەشتاییەکی پان و بەریندا دەڕۆیشتین. سەیرێکمی کرد بە ئیشارەت وتی سەرپۆشی سەرڕوت لابە. لام برد و سەیرێکیم کرد. وتم بۆ کوێ دەچین؟ سەرنجێکی داوتی هەلا هەلا. دەستی برد بۆ موسەجەلەکەی، کاسێتێکی عەرەبی لێ ئەدا. وەڵامی نەئەدامەوە و لەگەڵ گۆرانیەکەدا کەوتە چەقەنە لێدان. دڵمی تەنگ کرد. دەستی بۆ ڕوومەتم هێنا، بە توندی دەستیم لا برد. ڕووی تێم کرد بە ئیشارەت وتی ئێرە کوێیتە؟ عێراقمان جێهێشت. لەو کاتەدا قەمەرەیەکی هاوڕێکەی بە تێژی و بە هۆڕێن لێدانەوە بە تەنیشتماندا تێپەڕی. ئەویش بە هۆڕن وەڵامی دایەوە و زیاتر هات بۆ جۆش و خرۆش. سەیرێکمی کرد و دەیوت هەلا هەلا بجاریەتی، کە چەند جارێک وشەکەی دووبارە کردەوە. مەلا ئەحمەدی گوندەکەمان هاتەوە یادم کە باسی ئەنفالی دەکرد. دەیوت جاریە واتە فرۆشتنی مرۆڤ، ئەو مرۆڤانەی کە لە شەڕدا بەدیل دەگیرێن. ئینجا زانیم ئێمە فرۆشراوین بەم عەرەبە کۆیتیانە. هاوارم کرد، ویستم خۆم فڕێ بدەم و خۆم بکوشم. گرتم بە قفڵەکەدا و ڕام کێشا، سوودی نەبوو. ویستم قەمەرەکە وەربگەڕێنم. خۆمدا بەسەر شۆفێرەکەدا و چەند جارێک سوکانەکەم لە دەستی سوڕاند. هەندێک زیگزاکم بە ئۆتۆمبیلەکە کرد. ئەو خۆیدا بەسەر سوکانەکە و نەیهێشت وەربگەڕێت. زۆر هێواشی کردەوە و موسەجەلەکەی کوژاندەوە و لە چەقەنە لێدان کەوت. ڕەنگی زەرد بوو. دەستێکی بە سوکانەکەوە و دەستێکی پارێزگاری خۆی پێدەکرد. ئیشارەی بۆم کرد کە دانیشم و لەسەر خۆ بم.
هەناسەیەکم هەڵکێشا و دەنگی بە سۆزی دایکم گوێی زرنگاندمەوە کە دەیوت خۆت بگەیەنە ڕێبازی برات. چەند جارێک گوێی زرنگاندمەوە و دەستم کرد بە گریانم نەدەوەستا، بەزەیم بە خۆماندا دەهات کە ئێمە چیمان کردووە و ئەم چارە نووسە ڕەشەمان هەیە. تۆ بڵێ ڕۆژێک بێت و بگەمە دایک و باوکم و ڕێبازی برام لە گوندەکەمان ژیان بەسەربەرین، بڕیارمدا کە خۆکوشتن لە مێشکمدا دوور بکەمەوە. هیوای گەڕانەوەم بۆ باوەشی خێزانەکەم و گوندەکەم بکەمە هیوایەکی گەشاوە، دان بە خۆمدا بگرم و چارە نووسم بدەمە دەستی ڕۆژگار. خۆشەویستان، بەشی شەشەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و خواتان لەگەڵ. بەشی حەوتەم. لە نیوە شەو تێپەڕ بوو، گەیشتینە ناو شارێکی کشومات. هیچ کەس بە ئاگا نەبوو، تەنها گڵۆپی سەر شەقامەکان بە ئاگا بوون و ئەو شارەیان کردبوو بە ڕۆژ. شەقامەکان پان و بەری جۆرەها تەلاری بەرزبەرزی لێبوو. تا ئەو کاتە شوێنی لەو شێوەیەم نەبینی بوو. غەریبی دوورە وڵات و زوڵم و زۆرداری ڕژێم کاری لێم کرد و زیاتر بەزەیم بە خۆمدا ئاهات، بەزەیم بە گەلەکەمدا ئاهات کە بۆ وەکو گەلانی جیهان سەربەست و ئازاد نین. هەناسەم تەنگ بوو، گریان قڕگمی گرت بوو، کراسێکی غەریبی دەست و دڵ و گیانمی بەست بوو. هەر لەناو ئەو شارەدا لە شوێنێکی زۆر خۆشدا ڕووی کردە دەرگایەک و وەستا، بە ئیشارەت وتی ئەمە ماڵی ئێمەیە. خۆی دابەزی و دەرگای حەوشەی کردەوە و چووینە ژوورەوە. خانوویەکی ئێجگار خۆش بوو. کەوتە پێشم کە بچمە ژوورەوە، بەڵام لە حەوشەکەدا وەستام و نەچوومە ژوورەوە. زۆر ترسام کە ماڵیان چۆڵ بێت. چەند جارێک ئیشارەتی دەکرد و دەستی بە توندی ڕادەوەشاند بۆ ئەوەی بچمە ژوورەوە، بەڵام سوودی نەبوو. لەم دەنگەماندا بووین، دەنگی منداڵێک هات لە ژوورەوە کە بانگی باوکی دەکرد. زۆر دڵم کرایەوە، زانیم ماڵەوە چۆن نییە. چوومە ژوورەوە کە منداڵەکە منی بینی زۆر سەری سوڕما. هەردووکیان کەوتنە پێشمەوە و بردمیانە ژوورێکەوە لە تەنیش چێشتخانەکەیان کە تایبەت بوو بە کارەکەر. بەڵام خۆزگەم بە کارەکەر، من کۆیلە بووم و فرۆشرا بووم. بە ئیشارەت وتی ئەم ژوورە ژووری تۆیە. گەرچی ژوورەکە بچووک بوو، بەڵام قەرەوێڵە و تەلەڤیزۆن و کۆندێشن و کەنتۆری تێدا بوو. بە منداڵەکەی وت بڕۆ من ئێستا دێم، کە ئەو ڕۆیشت وەکو ڕێوی فێڵباز بە قسەی خۆش دەهاتە نزیکمەوە. ویستی پەلامارم بدات. بە ئیشارەت وتم بچۆرە دەرەوە، گەر نەچی ئێستا هاوار دەکەم. بڕوای نەکرد و زیاتر نزیک بووە. پاڵێکم پێوە ناو ڕام کرد بۆ لای دەرگای ژوورەکە. ویستم هاوار بکەم. لەو کاتەدا منداڵەکە بانگی باوکی کرد. ئەمیش بە ئەسپایی ملی حیز کرد و چووە دەرەوە. دەرگام داخست، ویستم قوفڵی بدەم، بەڵام نەمدەزانی چۆن قوفڵ دەدرێ. زۆر سەیری دەرگاکەم کرد، بازنەیەک لە خوار کێلۆنەکەوە هەبوو. چەند جارێک سوڕاندم و دەرگاکەی قوفڵ کرد. لەو ژوورەدا بەتەنیا بووم، دوور لە هەموو کەس. تەنها چنگی ڕەشی غەریبی دڵمی دەکوشی. پڕگمی پڕ لە گریان کردبوو. لەسەر دەم خۆمدا بەسەر قەرەوێڵەکەدا و بە فرمێسکی غەریبی و گریانەوە نووستم. لە لێدانی توندی دەرگاکە بە ئاگا هاتم کە سەیری دەوروبەرم کرد. نەمدەزانی بۆ لەو ژوورەدام، بەڵام هۆشم هاتەوە خۆم کە من کۆیلەم و فرۆشران بەم ماڵە. دیسان لە دەرگاکە درا. دەنگ و هاواری ژنێک تێکەڵ بە دەنگی لێدانی دەرگاکە بوو. بە ترسەوە چووم دەرگاکە بکەمەوە. بازنەکەم سوڕاند و دەرگاکەم کردەوە. ژنێکی قەڵەوی لەچ ئەستور، دەموچاو پان ڕەشپێست، زۆر خراپ تووڕە بوو.
بێ ئەوەی بەخێر هاتنم بکات هاواری دەکرد. منش هیچ قسەم نەدەکرد و هیچ سەیری دەمێم دەکرد، بەڵام نەمدەزانی لەبەر درێنکردنەوەی دەرگاکە شێتگیر بووە. مێردەکەی بە تیلی چاوی تەماشامی دەکرد. زۆر دەترسا لە ژنەکەی. بە هاوارکردن و تووڕەبوونی دایکیان 3 منداڵیان هات کە 2 کچی تەمەن 8 تا 10 ساڵ و کوڕێکی مێر منداڵ بوو کە منیان بینی بە چاوێکی بەزەییەوە تەماشامیان دەکرد و حەبەسا بوون لە جوانیەکەم. لە چاو دایکیانەوە شاجوان بوون لەو ماڵەدا. لێشاوێک لە غوربەتی، لێشاوێک لە فرمێسک ڕووی تێم کرد و دەستم کرد بە گریان. چاوی هەردوو کچەکە پڕ لە فرمێسک بوون. کوڕەکەی لە دایکی تووڕە بوو. دەمزانی کە پشتی من دەگرێ. هەستی پاک و بێگردیان لای من بوو. ژنەکە کە زانی زمان نازانم بە ئیشارەت وتی بکەوە دوام. هەر 3 منداڵەکەی و مێردەکەی لەگەڵماندا هاتن. دڵم خۆش بوو کە مێردەکەی زۆر لێی دەترسێ. منداڵەکانیشی منیان خۆش دەوێت. چوینە چێشتخانەکەیان لەگەڵ گەرماودا. بە ئیشارەت تێیگەیاندم کە تەنیا کاری من لەو 2 شوێنەیە و پەیوەندیم نابێ بە هیچ شوێنێکی ترەوە هەبێ. منیش بە ئیشارەت تێمگەیان کە نازانم کەرەستەکانی چێشتخانە و گەرماو بەکار بهێنم، چونکە لە وڵاتەکەمان کەرەستەی وامان بەکار نهێناوە. تووڕە بوو ڕووی کردە مێردەکەی و وتی ئەمە چۆن جاریەیەکە هێناوتە. ڕووی کردە من و وتی بۆ هیچ نازانی. بە ئیشارەت وتم لە سەرەتاوە دەبێ یەکێک فێرم بکات. اینجا بەسەر چاوان دەست دەکەم بەکارکردن. ڕووی کردە مێردەکەی هەندێک قسەی لەگەڵدا کرد. ئەویش بە پەلا چوو بۆ دەرەوە. خۆشی چوو بۆ ژوورەکەی. منیش بە دڵتەنگی بەرەو ژوورەکەم چوومەوە. دڵم زۆر ترسا کە بمفرۆشنەوە بە ماڵێکی تر. منداڵەکانی ویستیان بێن لەگەڵمدا بۆ ژوورەکەم. لە دوورەوە دایکیان تۆڕە بوو لێیان کە بچنەوە بۆ ژوورەکانیان. ئەوانیش بۆ هێوەربوونەوەی دڵی من دەستە خینجیلانەکانیان بەرز کردەوە و چوونەوە بۆ ژوورەکانیان. منیش چوومەوە ژوورەکەم و پاڵم دایەوە وتم خوایە گیان ئەم قولە ڕەشانە ژیانیان چۆنە لەگەڵ ئەوەی پیسترین ڕەفتاریان هەیە. ئێمەی کوردیش چەند دڵمان پاکە. اینجا چارە نووسێکی ڕەشت پێبەخشیوین. کەوتمە گێژاوێکی خەیاڵەوە و بیرم ئاڵۆز بوو. بیری خەباتە خنجیلەکەم دەکردەوە. بیری وەسێتی شەهید دڵخۆشم دەکردەوە. گریاندمی کە ئێستا دوورم لەو خەباتە و بەتەنیام نەک بەند کراو وەڵکو کۆیلەم و فرۆشراوم. کچێکیان هاتە ژوورەوە بە پەلە فرمێسکی چاوەکانم سڕیەوە. ئەوش کە سەرنجیدا بەزەیی دەهات بە ئیشارەت و تمدا بنیشە. لە جێگەی خۆی وەستا بوو جوڵەی بۆ نەدەکرا. بە دەستە خنجیلانەکەی ئیشارەتی کرد کە بچمە دەرەوە بانگم دەکەن. لەگەڵم داهات بۆ چێشتخانەکە. دایکی هەر لە دوورەوە پێیوت بچوو بۆ ژوورەکەت. بە هێواشی و بە بێدەنگی گەڕایەوە بۆ ژوورەکەی. کە چوومە چێشتخانەکە پیاوەکەی ژنێکی هێنا بوو بە خاڵی نێوچەوانی زانین هیندیە. ژنە هیندیەکە زۆر بەڕێزەوە هەستا. لەسەر شێواز و دەستوری خۆیان هەردوو دەستی لای چەناگەی دانا و کەمێ چەمیەوە. منیش بەدەستم سەلامم کرد و زەردەخەنەیەکم بۆی کرد. ژنە کوێتیەکە بە فیزیەکەوە و بە ئیشارەت دەیوت ئەم هیندیە تاوەکو 4 ڕۆژ دەمێنێتەوە و ئەوەی تۆ فێرکات. هەستایە سەر پێ و سەیرێکی مێردەکەی کرد. ئەویش لە ترساندا هەستا و هەردووکیان چوونەوە بۆ ژوورەکەیان. هەر من و هیندیەکە ماینەوە. سەیرێکی کرد و دەیزانی ژیانی سەرەتایی غەریبی ئێجگار گرانە. باوەشێکی لێمدا و گوشینیە خۆی. منیش ئەوم گوشیە خۆم. کەمێ بێدەنگ بووین لە ئامێزی یەکتردا. کە لە یەکتری بووینەوە هەردووکمان چاوەکانمان فرمێسکی غەریبی لێدەباری. بە ئیشارەت تێم گەیاند کە کارەکەر بووە لە ماڵەدا زۆر دڵسۆزانە کارەکانی فێرم دەکرد. ئەو ڕۆژە کە هەموو کارەکانمان بە یەکترەوە کرد کە تەواو بوون چوونە ژوورەکەمان. هەر وەکو 2 کەڕۆڵاڵی یەکترمان تێگەیاند. وتی 2 ساڵ لەم ژوورەدا بوومە. بەڵام ئاگاداری خۆت بە پیاوەکە بێ ئابڕووە. شەوانە دەرگا کلیل بدە چونکە لە کاتی درەنگ دێت و لە دەرگا ئەدات نیکەیتەوە. دەفتەر و قەڵەمێکی دەرهێنا و دەستی کرد بە نووسین. وتم تۆ چی دەنووسی؟ وتی هەرچی بەسەرهاتی ڕۆژانەم هەیە ئەینووسمەوە بۆ یادگاری. 4 شەو لەگەڵمدا بوو. وەکو 2 دەستە خوشتی دڵسۆز بووین. شەوانە تاوەکو درەنگ بەسەرهاتەکانمان بۆ یەکتر باز دەکرد.
لە پاشان لەسەر قەرەوێڵەکەدا دەستمان لە ملی یەکتر دەکرد و دەنووسین. ئەو چوارشەوەی کە لەگەڵ یەکتردا بووین زۆر هۆگری یەکتر ببووین. غەریبی لە بیرە بردبووەوە، بەڵام 4 ڕۆژ تەواو بوو و ماڵ ئاوایی کرد و بەجێمی هێشت و نمبینیەوە. ئێواران جێگەکەی دیار بوو لە ژوورەکەمدا. زۆر جاران بۆی دەگریام. هەمیشە سوپاسیم دەکرد کە دڵسۆزانە لە ماوەی 4 ڕۆژدا کارەکانی ئەو ماڵی فێرم کرد. بە ئارەزی خۆم کەرەستەکانیم بەکاردەهێنا و باشترین خواردنم دروست دەکرد. منداڵەکانی زۆر جاران دەستخۆشکەریان لێم دەکرد، بەڵام ژنەکە نا، پیاوەکەش دەترسا. ئەو بەیانیە ژن و پیاوەکە لەگەڵ کوڕەکەیان بەنیازی چوونە بازاڕ بوون. دەرگای حەوشەم بۆ کردنەوە و ڕۆیشتن. پاش تاوبوونی ژەمی بەیانی چوومەوە ژوورەکەی خۆم. هەردوو کچەکە هاتن بۆ ژوورەکەم. زۆر حەزیان دەکرد بزانن من لە کوێوە هاتووم و چۆن هاتووم. بەسەرهاتەکانم بە ئیشارەت تێگەیاندن. بۆ منداڵیەی خۆیان گوێڕایەڵ بوون بۆ بەسەرهاتەکانم. چاویان کردبووە و ڕەنگیان تێکچوو بوو. حەزم نەدەکرد هەموو شتێکیان بۆ باس بکەم. تێیانم گەیاند کە داواکاریەکم هەیە. زۆر بەپەلە بوون بۆ ئەوەی داواکاریەکەم تێبگەن. داوام کرد کە پێویستم بە قەڵەم و دەفتەر هەیە. یەکێکیان بەپەلە چوو چەند دەفتەر و چەند قەڵەمێکی هێنا. حەزم دەکرد ئەو دەفتەرانە بکەمە نووسینەوەی یادەوەریەکانی ڕۆژانم، هەر وەکو کچە هەندیەکەی هاوڕێ. هەر لەو ڕۆژەوەی کە لە گوندەکەمان ئەنفال کرابووین نووسیمەوە تاوەکو ئەو ساتەی کە ئەو دوو کچە لە تەنیشتمەوە دانیشتبوون. ناویانم پرسی، ناویان ساهیرە و ماهیرە بوو. باوکیان عەبدوڵڵا، دایکیان عائیشە، براکەیان محەممەد. منیش ناوی خۆم لە بەرگی دەفتەرەکە نووسی کە ناوم نەسرینە. دەفتەرێکم بۆ نووسینی وشەی عەرەبی و ماناکەی بە کوردی تەرخان کرد. زۆر وشەم ئەپرسی و ئەم نووسیەوە بۆ ئەوەی فێری زمانەکەیان ببم. کە لە دەفتەرەکەم دەمنووسی سەیریان دەهات بە نووسینەکەم کە کوردیە. بە ئیشارەت تێیانم گەیاند کە من لە گوند دەژیام. مامۆستای گوند بە ناوی مامۆستا هیوا فێری خوێندن و نووسینی زمانی خۆمانی کردوین. زۆر سوپاسی مامۆستا هیوام کرد. گەر ئەو نەبووایە ئێستا من چیم بکردایە و چیم بنووسیایە. ئازارەکانم لە دڵ و دەرووندا بەچی کەم کردایەتەوە. زەنجی دەرگا لێدرا. کچەکان لە ترسی دایکیان بەپەلە ڕۆیشتن بۆ ژوورەکانیان. منیش بە خێرایی چووم دەرگام کردەوە. هەرچیان هێنا بوو لە سندوقی قەمەرەکە دەرم هێنا و دەستم کرد بە دروستکردنی خواردن. پاش نان خواردن و تاوبوون لە کارەکان چوومەوە ژوورەکەم پشوویەک بدەم. ساهیرە هات بۆ ژوورەکەم و وتی دایکم لە گەرما و بانگت دەکات. کە چوومە ژووری گەرماوەکە زۆر ترسام. لەشی زۆر ترسناک بوو. سکی زل و ڕەش، قژی ئاڵۆز وام دەزانی خێوە. هەر بەو خێوانە دەچوو کە لە گوندەکەماندا باسییان دەکرد و منداڵیان پێدەترساند. وتی دەست بکە بە شۆرینم. بە ناچاری بە قسەیم کرد. چەند دەمشۆری پێستەکەی سپی نەدەبووە. قێزم لە خۆم دەبووەوە کە کۆیلەم و کۆیلەی ئەم پیسەم. پاش تاوبوونم لە شۆرینی ئیشارەی کرد کە با خاولیەکەی وشی بکەمەوە. پاشان مجەفیفەکەی کردە ئیش و وتی قژەکەم خاو بکەرەوە. ئارەقێکی زۆرم کرد. لەگەڵ ئەو هەموو ماندووبوونم جاروبار لێم تووڕە ئەبوو. ئێجگار خۆمم لەبەر چاوکەوت. گەر دەسەڵاتم هەبوایە هەر لە ناو گەرماوەکەدا دەمخەندکاند. بەبێ سوپاس بە فیزیکەوە وتی بڕۆ. بۆ ماندووبوونەوە چوون بۆ چێشتخانەکە و دەستم کرد بە دروستکردنی خواردنی ئێوارێ. لە پاش کۆتایی هێنان بە نان خواردن و کارەکانی دوای نان خواردن چوومە ژوورەکەم. لەبەر ماندووبوون لێ ڕاکشام. پاش پشودانێکی کاتژمێری هەستام و دەفتەری یادەوەریەکانم هێنا و کارەکانی ئەو ڕۆژەم نووسیەوە. لە پاشان دەفتەری وشەوماناکەیم هێنا بۆ ئەوەی فێری زمانەکە ببم. کەمێ تەلەڤیزیۆنەکەم داگیرسان چونکە زۆر ماندوو ببووم توانای زیاتری دانیشتنم نەما و تەلەڤیزیۆنەکەم کوژاندەوە. دەرگای ژوورەکەم قفڵ کرد و لێی نووستم. لە دەنجی دەرگا بە ئاگا هاتم و وامزانی بەیانیە و لەبەر ماندووبوونم نەمتوانیوە بە ئاگا بێم. سەیری کاتژمێرم کرد 3 شەو بوو کە گوێم لە دەنگی عەبدوڵڵا بوو
قسەی کچە هەندیەکە هاتەوە یادم، دەیویست بیکەمەوە. وای دەزانی منیش وەکو ئەو تامەزرۆم. پاش ئەوەی ماوەیەک وەکو سەگ لەبەر دەرگاکە دەنووزایەوە زانی سوودینیە ڕۆیشت. بەیانی کە هەستام زۆر دڵم خۆش بوو کە تاوانێکی گەورەم لە ئەستۆدا نەما، چونکە تووشی سۆڕی مانگانە بووبووم. خوێنم زۆر لەبەر دەڕۆیشت، پێدەچوو لەگەڵیدا تووشی خوێنبەربوون بووبووم. بە پەلە خۆم گەیاندا گەرماوەکە. زیاتر دڵنیا بووم کە لە کۆرپەلەکەی سکم ڕزگارم بووە. ئەو ڕۆژە زیاتر دڵم خۆش بوو کە 5 ڕۆژ دەچم بۆ ماڵی باوکی ژنەکە، هەروەکو کاری ئاسایی سەردانیان. لە پاشنیوەڕۆ خۆیان ئامادە کرد و ڕۆیشتن. دڵخۆش بووم کە تاوەکو 5 ڕۆژ هیچ کەس ئەمر ناکاتە سرم. چوومە گێرما و خۆم پاک شۆری. بەهۆی عادەکەمەوە پێویستم بە پشودان هەبوو. کارەکان و بەسەرهاتەکانی ئەو ڕۆژەم لە دەفتەری یادەوەریەکانم نووسیەوە. لەسەر قەرەوێڵەکەم پاڵم دایەوە و دەفتەری وشە و ماناکەم دەخوێندەوە. ئازیزانم، بەشی حوتەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان فالکرا و هەرشاد بن. بە کامەرانیتان ئەسپێرم. بەشی هەشتم. لە سێمین ڕۆژیاندا بوو دەنگی زەنگی دەرگا بوو کە دەرگام کردەوە. بە پەلا ئۆتۆمبیلەکەی هێنایە ژوورەوە. گرنگیم پێ نەدا کە ئەوانی تری لەگەڵدایە یان نا، تەنها خۆی دابەزی. ترسم لێ نیشت، نەمدەزانی چی بکەم. یەکسەر چوو بۆ چێشتخانەکە، بەڵام من نەچوومە ژوورەوە. وتی برسیمە، وەرە خواردنم بۆ ئامادە بکە. وتم ئەترسم. وتی من برسیمە. وتم نایە، وازم لێبێنە، بچۆرەوە لای منداڵەکانت. تووڕە بوو، چەند جارێ وتی تۆ جاریەی منی، وەرە ژوورەوە. بە ترسێکی زۆرەوە چوومە چێشتخانەکەوە. خەریکی دروستکردنی خواردن بووم، بەڵام چاوم لەو چەقۆ گەورەیە بوو کە بە دیوارەکەەوە هەڵمواسی بوو. وتم گێر هات پەلاماری چەقۆکە ئەدەم و دەیکوژم و ڕائەکەم. ئەویش لەسەر کورسیەک دانیشت بوو، جاروبار پەرداخەکەی لە ئاوی دۆلکەی سەر مێزەکە پڕ دەکرد و دەی خواردەوە. چاوێکی هەر لای بینینم بوو، بە چاوێکی فێڵاویەوە سەیرمی دەکرد. خواردنەکەم لەبەر دەستی دانا. لەگەڵ خواردنی هەر پارویەک دەستخۆشکەری لێم دەکرد. پاش نان خواردنەکەی داوای چای لێم کرد. چوومە لای تەباخەکەوە، ئەویش هەستا بۆ لای دەست شۆرەکە کە لە نزیکی تەباخەکەوە بوو. دڵم زۆر ترسا، هەستم لای ڕۆیشتنەکەی بوو. دەستی شۆری و باپەلە گەڕایەوە. لە پشتەوە پەلامارمی دا و گوشیمی خۆی. هەوڵمدا خۆم ڕزگار بکەم، ئەو زیاتر گوشیمی خۆی. خۆم ڕاپسکاند و ڕزگارم بوو. بەپەلە چووم بۆ ئەوەی کە دەستم لە چەقۆکە گیر بێت و بیکوشم. نەیهێشت بگەمە چەقۆکە، پەلامارمی دایە و گرتمی. لە خۆ ڕاپسکاندنم و گوشینی ئەو کەوتینە سەر زەویەکە. ویستی خۆی بداتە سەرم، بەڵام ڕزگارم بوو ڕام کرد بۆ ژوورەکەم. کەوتە دوام نەیهێشت دەرگاکە قفڵ بکەم، چونکە لە من بەهێزتر بوو. منیش لەو کاتەدا نەخۆش بووم. هاتە ژوورەوە و پشتی نا بە دەرگاکەوە. هەناسەی بە تەواوی تەنگ بوو. دەرگاکەی قفڵ کرد و کەوتە قسەی خۆش کە منی خۆش دەوێت. وتم وازم لێ بێنە، بڕۆ دەرەوە. زیاتر تووڕە بوو. ئەویش ناپاکانە دیسان پەلامارمیدا. بەرەنگاریم زۆر کرد و زۆر هەوڵمدا، بەڵام تەواو بێهێزمی کرد. دامیە سەر زەوی و کەوتمە ژێری. پاش کەمێکی تر هاتەوە ژوورەوە. تفم لێ کرد و وتم بچۆ دەرەوە ئەی بێ ئابڕوو. دیسان پەلامارمیدا. چەند زلەیەکمدا بە نێوچەوانی. بێباک بوو. دەپاڕامەوە کە وازم لێ بێنێ.
چونکە خوێنم زۆر لێ دەڕوا سوودی نەبوو. دیسان زۆڵمەکەی لێم کردەوە و چووە دەرەوە. ئازارم زۆرتر بوو، خوێنم زیاتر لێ دەڕۆی. ئەویش چووە گەرما و پاشنی و کاتژمێر هاتەوە بۆ لام وتی بە ژنەکەم نەڵێ من هاتوومەتەوە، ژنەکەم ئێجگار دەبێت بە دوژمنت، منداڵەکانیش دەبن بە دوژمنت. ئێستا تۆ ئازارت هەیە هەڵمەسە بۆ دەرگا. هەر خۆم دەڕۆم و لە دوای خۆمەوە دای دەخەم. سەیرێکم کرد و پێکەنی، منیش تفێکم لێ کرد، زیاتر دەنگی پێکەنینەکەی بەرز کردەوە و چووە دەرەوە. تەواو بێهێز بووم. هاوارم بۆ دایک و باوکم و ڕێبازی برام دەکرد، هاوارم بۆ نەریمانی دەستگیرانم دەکرد، تەنها دەنگەکانیان لە گوێمدا دەزرنگانەوە. بێزار بووم لەم ژینە. وتم وا چاکە بە چەقۆکە خۆم بکوشم و ڕزگارم بێ. هێواش هێواش بەرەو چێشتخانەکە ڕۆیشتم و بەدەستە لەرزۆکەکانم چەقۆکەم هەڵگرت. ویستم لەسەر دڵمی بدەم. شەهید دڵخۆش و نەریمان هاتنە پێش چاوم، شەهیدانی خەباتە خەنجیلانەکەمان دەهاتنە پێش چاوم. زۆر خۆم بەلاواز دەزانی، دەستم سارد بوو بۆوە. وتم پێش ئابڕۆچوونەکەم خۆم بکوشتایە، بەڵام ئێستا من زۆڵمم لێکراوە، پێویستێ گیانی تۆڵم بەهێز بکەم. خۆ من دامەزرێننی خەباتی هێزی گیانی تۆڵەی کچان بووم، نزیکی 400 کچ ئەندام بوون. دەبێ ئێستا من بڵێم خۆم لێکوژم. گەر بتوانم خۆم بکوژم بە ئاسانی دەتوانم یەکێکی وەکو عەبە بکوژم. من ئەو کەسم کە بە قۆناغە تفەنگ جەلادێکم کوشت. ورەی خۆمم بەرز کردەوە. وتم دەبێت ڕۆژێ لە ڕۆژان عەبە بکوژم. چەقۆکەم برد بۆ ژوورەکەم و لە ژێر سەرینەکەم دامنا. بۆ ئەوەی جارێکی تر ویستی زۆڵمم لێ بکات، چەقۆکەم لەسەر دڵی ئەدەم و بە سزای خەباتی هێزی گیانی تۆڵەی کچانی بگەێنم. ئەم زۆڵمەی ئێستای با بمێنێ بۆ ڕۆژگار. لە پێنجمین ڕۆژدا بوو لە نزیکی ئێوارەیە کە زەنگی دەرگا لێدرا، چووم دەرگاکەم کردەوە. هاتنە ژوورەوە سڵاویان لێم کرد. هەردوو کچەکەیان بەڕاکردن هاتن بۆ لام و ماچمیان کرد. منیش ماچی ئەوانم کرد. عائیشە زۆر پێی ناخۆش بوو. بە تووڕەبوونەوە وتی بڕۆن بۆ ژوورەکانتان. بە منیشی وت ئەو کەلوپەلانەی سندوقی قەمەرەکە دابگرە. عەبە بە ملشۆڕی چووە ژوورەوە. محەممەد با قسەی دایکی نەکرد و یارمەتی منیدا لە گواستنەوەی کەلوپەلەکان. زۆر جار لە شەودا عەبە لە دەرگای ئەدا، بەڵام نەمدەکردەوە. بەهۆی چەقۆی ژێر سەرینەکەمەوە هیچ سڵم لێی نەدەکردەوە و لێی دەنووستم. ئەویش پاش نووزانەوەیەکی زۆر دەڕۆیشتەوە. بەم شێوەیە ژیانم لەگەڵ ئەو خێزانەدا بەسەر برد. نزیکی ساڵ و نیوێک دەبوو وەکو کۆلەیەک لە خزمەتی ئەو خێزانەدا بووم. زمانەکە بە تەواوی فێر بووبووم. ڕۆژێکیان چوومە گەرما و خۆم زۆر بە جوانی شۆری بوو. کەمێ ڕزگارم بوو لە لاوازی لەشم. عائیشە زۆر بەقینەوە تەماشامی دەکرد و غیرەی لێم دەکرد. وتی بەپەلە بچۆ بۆ سەربان جلەکان هەڵبخە. کە چووم پاش 5 خولەکێک هات بۆ سەربان. نەمدەزانی چی لێم دەوێ. کەوتو بووە چاودێری کردنم و دڵی لێم پیس کرد بوو. کە ویستم بچم بۆ خوارەوە، ئەویش کەوتە دوام. وتی فەرموو تۆ بڕۆ. بە تووڕێەوە وتی تۆ بڕۆ لە پێشەوە. پایە بە پایە بە دووەمدا دەهات. چەند پایەیەک مابوو پاڵێکی پێوە نام. بە تەقلە هاتمە خوارەوە و هاوارم کرد. هەردوو کچەکەی هاتن. ئەویش وتی بۆ ئاگاداری خۆت نابی. ئەمەی وت و یەکسەر چوو بۆ شوورەکەی. هەردوو کچەکەی دەگریان. زۆر بەزەییان دەهاتەوە، چونکە زۆر ئازارم هەبوو، بەڵام دەم و چاوم هیچی بەسەر نەهات بوو کە ئەو دەیویست بڕوشێ و ناشیرین ببم. لەو کاتەدا عەبە و محەممەد لە بازار دەهاتنەوە کە منیان بینی کەوتبووم و ڕەنگم تێکچوو بوو. عەبە وتی ئاگاداری خۆت بە، پارەم پێداوی، قێزم لە خۆم بۆوە. منداڵەکانیشی ئەو قسەیەی باوکیان زۆر پێ ناخۆش بوو، سەریان داخست. محەممەد زۆر پەرۆژ بوو بۆم. گرتی بەدەستمدا کە هەڵم سێنێ. دایکی لە پەنجەرەی ژوورەکەیەوە هاواری کرد و وتی هەستە بڕۆ بۆ ژوورەکەت. بە منداڵەکانی وت بچنەوە ژوورەکانتان. عەبە هەر بە ڕاکردن چوو بۆ لای ژنەکەی. منیش هەستام، هێواش هێواش چووم بۆ ژوورەکەم. زۆر بەزەیم بە خۆمدا دەهات.
خۆم ڕوود کردەوە لە ئاوێنەکەوە سەیری لەشی خۆم دەکرد کە بزانم کوێن بریندار بووە کە بینیم محەممەد لەبەر دەرگاکە وەستا بوو. بەپەلا کراسەکەمم لەبەر کرد، ڕەنگی زرد بوو لاڵ بوو، چاوەکانی کرابوونەوە و هەر وەستا بوو جوڵەی نەدەکرد. وتم بۆ لە ناکاو هاتیتە ژوورەوە؟ وتی بەزەیم پێت داهاتەوە. ئەمەی وت و بەپەلە چووە دەرەوە. ئەم جارەیان دەرگاکەم داخست و کراسەکەم داکەندەوە. زۆر جوان بووم، تفم لە جوانیەکەم دەکرد کە بۆتە چ بەڵایەک لە ژیانمدا. کە سەیری خۆمم کرد بریندار نەبوو بووم، بەڵام چەند شوێنێکم ڕووشا بوو. لە کاتی نان خواردنی نیوەڕۆدا بوو محەممەد هەر سەیرمی دەکرد، سیرکردنێکی خۆشەویستی و عاشقبازی. ترسام کە دایک و باوکی بزانن حەزم لێ دەکا دەرم بکەن یاخود وەکو ئاژەڵ بمفرۆشنەوە بە ماڵێکی تر. ئەو ڕۆژە بەنیازی چوونە بازاڕ بوون، بەڵام محەممەد خۆی کرد بە نەخۆش و چووە ژوورەکەی خۆی. دایکی وتی ئاگاداری محەممەد بە، ئێمە دەچین بۆ بازاڕ. وتم بەسەر چاو، بەڵام زۆر دەترسام کە بەڕاستی تووشی نەخۆشی بوو بێ بەهۆی بینینی منەوە بەبێ بەرگ و بەڕۆتی. ئەوان ڕۆیشتن و دەرگام داخست. کارەکانم کۆتایی پێهێنا و چوومەوە ژوورەکەی خۆم. دەستم کرد بە خوێندنەوەی یادەوەریەکانم. لە هەندێک یادەوەریمدا چاوەکانم پڕ لە فرمێسک دەبوون و دڵۆب دڵۆب دەکەوتنە سەر لاپەڕەکانی دەفتەرەکەم. محەممەد بانگمی کرد و وتی وەرە چایم بۆ بکە، سرم ئازاری هەیە. چاوم سڕیەوە و دەفتەرەکانم هەڵگرت و چوون بۆ چێشتخانەکە. ئەویش دانیشتی بوو لەسەر کورسیەک کە منی دەبینی ڕەنگی تێک دەچوو. وتم چۆنی محەممەد؟ وتی باشم، بەڵام سرم ئازاری زۆرە، چایەکم بۆ بکە. هەستم لای بوو، جاروبار زۆر بە تاسەوە سەیرمی دەکرد، ڕەنگی چەند جارێک دەگۆڕا و ئارەقی دەکردەوە. کە چایەکەم بۆ برد دەیویست قسە بکات، بەڵام نەیدەتوانی، لاڵ بوو وشەی لە زار بۆ دەرنەدەهات. چایەکم بۆ دانا و وتم گەر ئیشت نییە دەچم بۆ ژوورەکەم پشوویەک ئەدەم. بە سیرکردنێکی تامەزرۆی هەرزەکاریەوە چاوەکانی پڕ لە ئاو ببوون، نێوچەوانی لەبەر ئارەقکردنەوە بریقەی دەهات. بە دەنگێکی لەرزۆک و وتی بڕۆ. ڕاکشا بووم لەسەر قەرەوێڵەکەم، خەیاڵ بردبوومیەوە. هاتوو لە بەردەم دەرگای ژوورەکەم وەستا، سەیرم کرد. ڕەنگی زەرد بوو قسەی نەدەکرد و دەمی تەتەڵەی دەکرد، دەستی دەلەرزی. منیش بەپەلە هەستام چونکە لە قسەکانی تێ نەدەگەیشتم. ئەویش کەمێ هاتە پێشەوە بۆ ناو ژوورەکەم. نزیک بوومەوە لێی وتم محەممەد خۆ دەستکاری کارەبات نەکردووە؟ وتی نا. وتم ئەی بۆ وا تێک چووی؟ بە چەند وشەیەکی پچڕ پچڕ وتی من تۆم خۆش دەوێت. لەو ڕۆژەوەی کە بەبێ بەرگ تۆم بینیوە خەوم نییە. وتم محەممەد گیان، من خوشکی تۆم، چۆن دەبێ برا حەز لە خوشکی خۆی بکات؟ نزیک دەبووە لێم، گوێی لە قسەکانم نەدەبوو. باوەشی لێمدا، منیش وەکو برایەک باوەشم لێدا کە کەمێ دڵی هێور بێتەوە. بەڵام ئەو دەستی کرد بەوەی کە یاری بەلەشم بکات. زۆر بەهێز بوو، وەکو شێت وا بوو. دوورم خستەوە، بەڵام ئەو لاڵ بوو بە دەستە لەرزۆکەکانی هەردەستی دەهێنا. ژوورەکەم جێهێشت و چوون بۆ چێشتخانەکە. لە دوامەوە هات و دەپاڕایەوە کە ڕابواردنم لەگەڵدا بکات. هەڕەشەم کرد و وتم بە ساهیرە و ماهیرە دەڵێم با بزانن ئەو برا چاک و دڵسۆزەیان دەیەوێت زۆڵمم لێ بکات. چاوەکانی پڕە فرمێسک بوون. وتی بەدەستی خۆم نییە، خۆشتم دەوێت، عاشقت بووم. وتم تۆ منت خۆش دەبێت، دەبێ زوڵمم لێ بکەیت و بە من ڕابێری. لەو کاتەدا زەنگی دەرگا لێدرا. بە دەنگێکی لەرزۆکەوە وتی نەکەی لای ساهیرە و ماهیرە باسی بکەیت. وتم باشە بەسەر چاو. ئەو ڕۆیشت بۆ ژوورەکەی، منیش دەرگام لێیان کردەوە. محەممەد ڕۆژانە بە ترسەوە سەیرمی دەکرد و لە هەڕەشەکەم دەترسا، چونکە زۆر ساهیرە و ماهیرەی خۆش دەویست. منیش هەر کاتێک بانگیم بکردایە پێم دەوت برام محەممەد تەنها بۆ ئەوەم بوو کە هێواش هێواش منی لەبیر بچێت.
جاروبار بەزەیم پێیدا دەهاتەوە کە هەرزەکارێکە و عاشقی من بووە. زۆر پەشیمان بووم کە لە کاتی داکەندنی جلەکانم دەرگامدا نەخست بوو، چونکە پێش ئەوە محەممەد بەڕاستی وەکو خوشک تەماشامی دەکرد. شەوێکیان لە نیوە شەودا بوو، لەبەر دەرگاکەم بوو بە دەنگەدەنگ. چەقۆکەم لەژێر سەرینەکەم دەرهێنا و چوومە نزیکی دەرگاکە و گوێم ڕایەڵ کرد. کوڕ و باوک بوون. عەبەوتی بەم نیوەشەوە چی دەکەی لای ئەم دەرگایە؟ کوڕەکەی وتی ئەی تۆ چی دەکەیت؟ هەر ئێستا دەچم بە دایکم دەڵم کە پەیوەندیەکی نهێنی لەگەڵ نەسریندا هەیە. باوکی وتی جارێکی تر لای ئەم دەرگایە نەتبینم. ئەویش وتی منیش نامەوێت لای ئەم دەرگایە بتبینم و خیانەت لە دایکم بکەیت. ئەو شەڕەیان بووە خێر و بەرەکەت بۆ من، چونکە لەو شەوەوە کەسیان لە ترسی ئەوی تریان نەیان دەوێرا بێن. هیچ کەسیان ماڵیان بۆ ئەوی تر چۆڵ نەدەکرد، تەنانەت لە ترسی یەکتر زۆر سەیرمیان نەدەکرد، قسەیان لەگەڵمدا نەدەکرد. بەو بەسەرهاتەیان ڕزگارم بوو لە هەردووچان. بەڕێزان، بەشی هەشتەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و خواتان لەگەڵ. بەشی نۆیەم. شەوە زۆر بێزار بووم. دەستم کرد بە نووسینی یادەوەریەکانم. لە دەفتەری چوارەمی یادەوەریەکانمدا بووم. لە دوا لاپەڕی هەر دەفتەرێکم وێنەیەکم کێشا بوو. لە دەفتەری یەکەممدا پەڵە هەورێکی ڕەشم دروست کرده بوو. لە دووەمدا وێنەی قەلە ڕەشێکم دروست کرده بوو. لە سێیەمدا بایە قوشێک. بیرم کردەوە کە لە چوارەمدا چی دروست بکەم. هەناسەیەکی زۆر قوڵم هەڵکێشا. گوندەکەمانم بیر هاتەوە. دەستم کرد بە وێنەی کردنی جوانترین وەرز. شاخ و داخی پشت گوندەکەمانم دروست کرد و ئەو پێدەشتەم با گوڵە نێرگز و گوڵە سوورە پڕ کردەوە. وام دەزانی لە ناو گوندەکەمانم هێن دڵم بەو وێنەیە خۆش بوو. زۆر گریاندمی. لەگەڵ دروستکردنی هەر گوڵێک فرمێسکم دەبووە ئاورینگ و دەتکانە سەر پەڕەی گوڵەکان. خۆرێکی زۆر جوانم دروست کرد. لەو دیوی شاخەوە بە تیشکەکەی گوندەکەمانی ڕوونا کردبووەوە. خەیاڵ بردوو بوومیەوە. وام دەزانی لە گوندەکەمانم و لە خەونێکی ترسناکدا ڕاچڵەکیوم و خەونەکە بۆ دایکم دەجێڕمەوە. بەڵام کە خۆم بینیەوە لەسەر قەرەوێڵەیەک لە ژوورێکدا لە ژوورێکی بەندێتی تاکە کەسیدام. سرم بەرز کردەوە بۆ ئاسمان. دەستەکانم بڵند کرد و لەخوا دەپاڕامەوە. خوای گیان، تۆ بڵێ ڕۆژێک بێت و بچمەوە بۆ گوندەکەمان لەگەڵ دایک و باوکم و ڕێباز دەست پێ بکەمەوە. خوای گیان، سکاڵایەکە و بە تۆی ئەڵێم، تۆ خۆت دادوەری هەموو جیهانی. دەبێ کەی دادگایی ئەم مرۆڤە ترسناک و خراپانە بکەیت. گەلێ زوڵمم لێکراوە. کەس نەزانێت تۆ دەیزانی. تۆش خاوەن بەزەی و زەوی و ئاسمانی. دەبا بەس بێت. خوای گیان، بەس. سرم داخست و هەندێک فرمێسکم ڕژا. دەفتەری یادەوەریەکانم لە شوێنی خۆی دانایەوە و چوومەوە سەر قەرەوێڵەکەم. ئەو شەوە بە خەیاڵی گوندەکەمانەوە خەو بردمیەوە. ئەو بەیانیان محەممەد و دایک و باوکی زوو هەستان لە خەو.
دڵیان زۆر تەنگ بوو. منیش سەرم سوڕما بوو، دەموت دەبێ محەممەد نهێنیەکەی باس نەکردبێت کە دەیانویست لەگەڵ یەکتردا قسە بکەن. هەستم لای وشە بە وشەیان بوو، چونکە زۆر حەزم دەکرد شتێک بزانم. دەمویست پرسیار بکەم، بەڵام دەترسام لە وەڵامەکەی، نەوەکو پەیوەندی بە منەوە هەبێت. پاش نان خواردنی بەیانی هەرسێکیان بە نیازی دەرەوە بوون و زۆریش بەپەلە بوون. لە کاتی ڕۆیشتنیاندا کە چوون بەڕێیان بکەم، پێش ئەوەی عائیشە سواری قەمەرەکە بێت بەپەلە وتم: عائیشە بۆ دڵتان تەنگە؟ چی بووە؟ بە تووڕەیی وتی: لە سایەی سەری ئێوەوە ئێوەی عێراقی چی نەبووە؟ دەرگای قەمەرەکەی بە توندی پێوەدا و بە چەناگەی ئیشارەتی بۆ عەبدوڵڵا کرد کە بڕوات. زۆر ترسام، وتم محەممەد نهێنیەکەی باس کردووە. دڵنیام چوون بۆ ئەوەی بە ماڵێکی ترم بفرۆشنەوە. بە دڵێکی تەنگەوە گەڕامەوە چێشتخانەکە. هەردوو کچەکە دانیشت بوون، لە چاوەڕوانی مندا بوون کە خواردنیان بۆ ئامادە بکەم. ساهیرە وتی: نەسرین، بۆ وا بێهێزی؟ دەڵێی نەخۆشی. وتم: کەمێک سەرم ئازاری هەیە. ماهیرە وتی: خۆ دایکم قسەی پێ نەوتووی. وتم: قسەش بکات مافی خۆیەتی. وتی: بۆ مافی خۆیەتی؟ تۆ ئەم هەموو خزمەتەمان دەکەیت و پێمانەوە زۆر ماندوویت، هێشتا دەڵێی مافی خۆیەتی؟ ساهیرە وتی: تخوا پێمان بڵێ چی بووە. وتم: بەیانی زوو محەممەد و باوک و دایکتان زۆر دڵیان تەنگ بوو کە بە دایکتانم وت چی بووە. وتی: لە سایەی سەری ئێوەوە چی نەبووە. ساهیرە وتی: بۆ تۆ تاوانت چییە؟ کە سوپای سەدام هەڕەشەی گرتنی وڵاتەکەمان دەکات. زۆر گەشت بوومەوە و دڵم زۆر خۆش بوو، بەڵام لەبەر کچەکان دەرم نەدەبڕی کە دڵم زۆر خۆشە. وتم: باشە چی بووە؟ ئاگادار نیم. ماهیرە وتی: ئەم شەو سوپای سەدامی پیشاندا لە سنووری وڵاتەکەمانەوە بە نیازە پەلامارمان بدات. پاش نان خواردن دەچین سەیری تەلەڤیزیۆن دەکەین بۆ ئەوەی سوپاکە ببینیت. هەر بە پەلا خواردنم ئامادە کرد. بۆ یەکەم جار بوو لەگەڵیاندا دابنیشم و نان بخۆم. کارەکانمان بە پەلە تەواو کرد و چوین بۆ ژوورەکەم. تەلەڤیزیۆنمان داگیرساند کە سوپای عێراقم بینی بە کۆپتەر و تانک و زرێپۆش و فڕۆکە لە سنووردا بوون. زۆر دڵم کرایەوە، بەڵام لە دڵی خۆمدا وتم: گەر ئەم سوپایە بێن خەڵکی ئێرە ئەنفال دەکەن. منیش بۆ دووەم جار ئەنفال دەکرێمەوە. بەزەیم بە هەردوو کچەکەدا زۆر دەهات کە لەم تەمەنەدا بەردەستی ڕژێم بکەون. ئابڕوویان دەتچێنن چونکە زۆر بێ ئابڕۆن، بەڵام زۆرم حەز دەکرد کە عائیشە و عەبدوڵڵا و محەممەد بکەونە ژێردەستی سوپاکە و بە چاوی خۆم ببینم چۆن دەناڵێنن. لە دەرگا درا، کچەکان بە پەلا چوونەوە ژووری خۆیان. منیش خۆم گەیاندا دەرگاکە و کردمەوە. هاتنە ژوورەوە، بەڵام نەچوونە ژوورەکانی خۆیان. لە چێشتخانەکە دانیشتن، وتیان چایەک بکە. عەبدوڵڵا وتی: نەسرین، سەدام دەیەوێت وڵاتمان داگیر بکات، دەبێ بیکات؟ وتم: زۆر دڕندەیە دەیکات، چونکە ئێمە گەلی عێراق بووین، بەڵام چونکە کورد بووین بە ژن و منداڵ و پیر و لاوەوە ئەنفالی کردین و ئێمەی وەکو جاریە بە ئێوە فرۆشت. عائیشە زۆر ترسا، تووڕە بوو لە عەبدوڵڵا. وتی: بڕۆ واستەیەک بدۆزەرەوە بۆ ئەوەی کاتی ڕۆیشتنمان بۆ هەندەران پێش بخات. بڕۆ بڵێ هەفتەیەک زۆرە، نەوەکو سەدام پەلامارمان بدات و نەتوانین ڕابکەین. زیاتر تووڕە بوو. وتی: بۆ ئەوەندە بێدەسەڵاتیت. خزمەکان بەیانی دەڕۆن، هەر ئێمە دەمێنین. ئەویش چایەکەی خواردەوە و باپەلە لەگەڵ محەممەد ڕۆیشتن. زۆر پەشیمان بووم لە وەڵامەکەم، چونکە زیاتر ترسا بوون و بووە هاندەرێک بۆ ئەوەی زوو ڕزگار بن و بچن بۆ هەندەران. پاش چەند کات ژمێرێک هاتنەوە، ئێمەش هەر لە چێشتخانەکەدا دانیشت بووین. عەبدوڵڵا وتی: چوومە لای ناسیاوێک لا پاسپۆرت. 3 ڕۆژی پێش خست، واتە ئێمە 4 ڕۆژی تر دەڕۆین، بەڵام دەزانن خەڵکێکی زۆر ڕۆیشتون بۆ هەندەران. بەم هەواڵە ئێجگاری عائیشە ئەژنۆیشکا. زۆر هەستم ڕاگرت ئایا من دەبن بۆ هەندەرانیانە، بەڵام بە هیچ شێوەیەک باسی منیان نەدەکرد. شەوێ لە ژوورەکەمدا هەر سەیری تەلەڤیزیۆنم دەکرد. چاوەڕوانی ئەوە بووم کە ساتێ زووتر سوپاکەی ڕژێم پەلاماری کوێت بدات بۆ ئەوەی ڕزگار نەبن. لە دەرگای ژوورەکەم درا، هێشتا زوو بوو کە دەرگاکەم کردەوە. عائیشە و مێردەکەی بوون. بۆ یەکەم جار بوو عائیشە بێتە ژوورەکەم. پریاسکەیەکیان پێبوو، لەسەر قەرەیاڵەکە دانیشتن. عائیشە
زەردەخەنەیەکی بۆم کرد و بە شەرمەزاریەوە وتی هەموو بڕوایەکم بە تۆ هەیە. ئێمە 4 ڕۆژمان ماوە لێرە و دەچین بۆ هەندەران، تاوەکو 1 مانگ ناینەوە. دەبێ ئاگاداری ماڵ بیت. هەر کەسێک هات بڵێ چوونە بۆ هەندەران. پریاسکەیەک پڕ لە پارەی بۆم هێنا وتی نزیکی ساڵ و نیوەکە تۆ خزمەتمان دەکەیت، ئەم پارەیە لە بری ماندوو بوونتە. وتم چی دەڵێن بەسەر چاو؟ وتی سوپاست دەکەین، زانیم جێگەی دڵنیایی ئێمەی. هەستان و چوون بۆ ژووری خۆیان. دڵیان زۆر خۆش بوو کە ڕزگار دەبن. منیش دڵم تەنگ بوو کە ئەوەی لە خەیاڵمدایە نایەتە دی. بۆ دووەم جار ئەنفال دەکرێمەوە. گەیشتینە 3ەم ڕۆژ. بۆ بەیانی نۆرەی ڕۆیشتنیان بوو. شەوێ خۆیان ئامادە دەکرد. تاکو شەوێ درەنگ خۆیان خەریک کرد بوو. منیشیان زۆر ماندوو دەکرد چونکە داواکاریان زۆر بوو. بۆ یەکەم جار بوو هەردوو کچەکە بە شەو بێن بۆ سەردانین چونکە لەبەر دایکیان نەیاندەوێرە. ساهیرە وتی حەزمان دەکرد تۆش لەگەڵمان بوویتایە. وتم منیش حەزم دەکرد، بەڵام چی بکەم، باوکو دایکتان ناهێڵن و خانووەکەیان بە من سپاردووە. لەو کاتەدا دایکیان هاتووتی بە پەلە وەرن بۆ ژوورەکانتان، زوو بنن چونکە بەیانی زۆر زوو دەبێ بگەینە فڕۆکەخانە. بە منیشی وت بەیانی زوو هەڵمانسێنە لە بیرت نەچێت. ئینشاءالله هەر هاتینەوە لە هەندەران دیاریەکی زۆر جوانت بۆ دەهێنم. شەو شادیان لێکردم و ڕۆیشتن. خەمێک ڕووی تێم کرد، نەمدەزانی چی بکەم. کە سەیری تەلەڤیزیۆنەکەم دەکرد تفم لە سوپاکەی دەکرد کە بۆ پەلامار نادات. بە دڵتەنگیەوە تەلەڤیزیۆنەکەم کوژاندەوە و چوومە سەر قەرەوێڵەکەم. وتم با بنوو چونکە بەیانی دەبێت زوو هەستم بەڕێیان بکەم. ئەوان ڕزگار دەبن و منیش دووبارە ئەنفال دەکرێمەوە. بەو خەمەوە لەسەر قەرەوێڵەکە ڕاکشام و لێی نووستم. لەبەر توندی و بەهێزی لێدانی دەرگاکە ڕاچڵەکیم. زۆر ترسام کە سەیری کاتژمێرم کرد لە 3 شەودا بوو. بە ئەسپایی و بە ساردیەکەوە چوون دەرگاکەیان لێ بکەمەوە بۆ ئەوەی دوامەڵ ئاواییان لێ بکەم و بچم بۆ هەندەران. کە دەرگام کردەوە ترسێکی سامناک ڕوویانی داپۆشی بوو. قسەیان بۆ نەدەکرا، وەکو لاڵیان لێ هاتبوو ڕستەیەکی جوانیان بۆ دروست نەدەبوو کە من تێبگەم. وتم ئائیشە چی بووە؟ تۆ وەڵامم بدەرەوە. وتی ئەی تۆ گوێت لە گرمەی ئەو تۆپانە نییە؟ ئەی نازانی کارەبا بڕاوە؟ کە هەستم ڕاگرت ڕاستی دەکرد. زۆر دڵم خۆش بوو. بە تەواوی هەستیان کرد کە دڵم خۆشە. ئەبە وەستا و ڕەنگی مردووی لێنیشت بوو. عائیشە وتی دەتوانی بچیت بۆ سەربان و بزانی چیە؟ دڵم زیاتر خۆش بوو. سنگم دەرپەڕاند و بە زەردەخێنێکی گاڵتە پێکردنەوە سەیرێکی عەبەم کرد و وتم بەسەر چاو هەر ئێستا بە پەلە هەنگاوی خۆشیم ئەنا. سەرکەوتم و بۆ دووهەمین هۆمی سەربانە پانوبەرینەکەیان لە هەر چواردەی سەربانەکەوە سەیرم دەکرد کە فڕۆکە و کۆکتەری ڕژێ من بینی بە ئاسمانی گوۆیتەوە دەبابە و زرێپۆش لەسەر شەقامەکاندا هامەشۆیان دەکرد و چەکدارانی کۆیتیان سەرکوت دەکرد. دڵم زیاتر و زیاتر گەشت دەبووەوە. حەزم دەکرد هەر بە زووی ئەم هەواڵە بگەیەنمە عەبە و عائیشە بۆ ئەوەی زیاتر بیان تۆقێنم. چوومە خوارەوە، هەموو وەستا بوون لە دواپایی پەیژەکە لەو شوێنەی کە عائیشە فڕێمیدایە خوارەوە و لە شمێ ڕووشاند. وتم سوپای عێراقی کۆیتی گرتووە، بە ئارەزووی خۆی بە ئاسمان و زەوی کوێتدا دەسوڕێتەوە و مۆڵگاکانی کوێیت ئەداتە بەر ساڕۆخ و تۆپ و هاون. عائیشە وتی تازە ئێمە دەتوانین بچین بۆ هەندەران؟ وتم تازە ناتوانن، گەر دوێنێ بواە ئەتانتوانی. ڕووی کردە عەبدوڵڵا و 1000 جوێنی پێدا و ڕسوای کرد. ئەویش دەمی تەتەڵەی دەکرد، نەی دەزانی چی بڵێت. وتی با بچینە ژێر زەمینەکەوە. عائیشە وتی نەسرین جێگەمان ببە بۆ ژێر زەمینەکە و خواردنمان هەر بۆ ئەوێ بۆ بێنە. هەر کەس هات بڵێ چوونە بۆ هەندەران. تەنها بەزەیم بە هەردوو کچەکەدا دەهات و دەستم دەنایە سەرسەریان دەموت مەترسن هیچ نابێت. هەر 5 چوونە ژێر زەمینەکەوە. ژێر زەمین بوو بە هەندەرانیان. منیش چوومەوە ژوورەکەی خۆم. وتم
ڕۆژان ڕۆژیان لە دوایە. دەبێت ئەم جارەیان تۆڵەی خۆم بکەمەوە، چالاکێکی تر بۆ خەباتی هێزی گیانی تۆڵەی کچان زیاد بکەم. تاکو کاتی بەیانی چەند جارێکی تر چوومەوە سەربان و هەواڵی ناخۆشم بۆیان دەبرد. کەنان خواردنی بەیانیم بۆیان برد، لە ترسان خواردنیان بۆ نەدەخورا. لەگەڵ گرمە و دەنگی هەر تەقەیەکدا دڵم زیاتر خۆش دەبوو. دەنگی تەقەی خۆشی بوو لای من. لە دووەم ڕۆژدا بوو بەیانی زوو چوون بۆ سەربان کە ڕوانیم چەکداری ڕژێم ماڵەکان دەپشکنن. بەپەلە هاتمە خوارەوە و چوومە ژێرزەمینەکە و هەواڵەکەم پێیان ڕاگەاند کە پشکنینە. ئێجگاری ئەژنۆیان شکا. عائیشە دەگریا. عەبدوڵڵا و محەممەد چۆکیان شکا بوو. ساهیرە و ماهیرە لەوان ئازاتر بوون، هیچیان نەدەکرد. بە بێدەنگ چوو بوونە ناو دەریای خەیاڵێکی قوڵەوە. بەزەیم بە هەردوو کچەکەدا دەهات. نزیک کەوتمەوە لێیان، دەستم بەسەریاندا دەهێنا و دڵیانم هێور دەکردەوە. چوومەوە بۆ چێشتخانەکە و لەسەر کورسیەک دانیشتم و سەیری دەریای حەوشەم دەکرد. لە چاوەڕوانی لێدانی دەرگادا بوو. عزیزان، بەشی نوێمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و هەرشاد بن. خواتان لەگەڵ. بەشی دێم. باش کاتژمێرێ هەر بە قۆناغە تفەنگ و شاق دەرگای حەوشەیان کردەوە و هاتنە ژوورەوە. یەکسەر جامی قەمەرەکەیان شکاند. منیش هەستام، زۆر ترسام کە ئەمانیش زوڵمم لێ بکەن و بۆ دووەم جار ئەنفال بکرێمەوە، چونکە سەربازەکان زۆر قین لە دڵ دیار بوون. کە منیان بینی سەربازێکیان بە زمانی کوردی بە هاوڕەکەی وت: پێی بڵێ تۆ بۆ بەتەنهای، ماڵەوەتان لەکوێن؟ موچرکێک لە نوکەی پێمەوە هات و لە تەوقی سەرمەوە دەرچوو. لاڵی کردم و نەمدەزانی لە خۆشیاندا چی بکەم و چی بڵێم. بۆم دەرکەوت هەر چوار سەربازەکە کوردن بە زمانێکی عەرەبی شکا و دووکەڵاوی قسەیان لەگەڵمدا دەکرد. منیش پەلاماریم دا و ماچیم کرد. وتم: بە قوربانتان بم، ئێوە کوردن؟ ئێوە برای منن. زۆر سەریان سوڕما بوو. وتیان: تۆ چی دەکەیت لێرە؟ ماڵتان لێرەیە؟ وتم: جارێ پرسیار مەکەن و وەرن دانیشن، با چایەکتان بدەمێ و باسی خۆمتان بۆ بکەم. لە کاتی چاخواردنەوەیاندا بوو یەکێکیان وتی: فەرموو باسی خۆت بکە. وتم: من کچە کوردێکی ئەنفال کراوم، ڕژێم بەم عەرەبانەی فرۆشتوین و وەک جاریە. من ئێستا کۆیلەم لەم ماڵەدا. حەپەسا بوون، وازیان لە چاخواردنەوە هێنا. یەکێکی تریان وتی: چەند کەس دەبوون کە فرۆشران؟ وتم: یەکەم جار 70 کچ بووین، بەڵام نازانم دوای من چەندی تریان فرۆشتووە. سەربازی سێهەم وتی: خاون ماڵەکە لەکوێن؟ وتم: لە ژێرزەمین خۆیان حەشارداوە. بە منیان وت: تۆ پاسەوان بە گەریەکێک کات ئاشکرامان مەکە و بڵێ چوونە بۆ هەندەران. پیاوەکە ناوی عەبدوڵڵایە، زۆر زوڵمی لێم کردووە، ئابڕوومی بردووە، تەنانەت کوڕەکەیشی دەویست ئابڕووم بەرێت. منیش چاوەڕوانی ڕۆژێکی وا بووم کە تۆڵەم بکەمەوە. وتیان: شوێنەکەمان پێ بڵێ هەر ئێستا تۆڵەت دەکەینەوە. چاویان کرا بۆەوە دەیانوت ئەم ترسنۆکانە بوونە ئەو پیاوەی شەرەفی ئێمە بەرن. دڵم زۆر خۆش بوو کەوتیان شەرەفی ئێمە. هەستم دەکرد بەڕاستی کوردی دڵسۆزن و برای منن و پشتی منن. هەر یەکەیان ڕێبازێک بوون، هەر یەکەیان پێشمەرگەیەک بوون. بەپەلە هەنگاوم دەنا بەرەو ژێرزەمینەکە. هەر چواریان کەوتبوونە دوام کە دەرگای ژێرزەمینەکەم کردەوە. هەر چواریان بێپرسینەوە بە قۆناغە تفەنگ و شەق و زلا کەوتنە لێدانی عەبە و حەمە. عایشە ئەژنۆی شکا بوو نەیدەتوانی هەستێ. چەناگەی دەلەرزی و لێدانی دەنگی ددانەکانی دەهات.
هەردوو کچەکە لە سووچێکی ژێرزەمینەکەدا خۆیان ئاڵاندبووە یەکتر و دەگریان و دەستە ناسکەکانیان دەلەرزی. عەبە و حەمە هاواریان دەکرد بۆ دایک و باوک و برا، پەلاماری پێی سەربازەکانیان دەدا ماچی بکەن. یەکێکیان وتی ئابڕووی ئەم کچە کوردەتان بردووە ئێوەی بێغیرەت، ئەمە شەرەفی ئێمەیە، ئێمە کوردین. دەستیان دەکردەوە بە لێدانیان. هاواریان بۆم دەکرد نەسرین پێیان بڵێ وازمان لێبێنن. یەکێک لە سەربازەکان زۆر تووڕە بوو بە عەبەی وت هەر ئێستا لەبەر چاوت ئابڕووی هەردوو کچەکەت و ژنەکەت دەبەم، با بزانی ئابڕۆ چییە. پەلاماری کچەکانیدا هاواریان دەکرد. منیش هاوارم کرد و بە پەلە ڕام کرد وتم نەکەی، ئەم دوو کچە زۆر بەزەییان پێمدا دەهاتەوە. گەر ئێمەش ناپاکی بەرامبەر ئابڕووی خەڵکی بکەین جیاوازیمان چییە لەگەڵ ئەماندا؟ سەربازێکی تر وتی ڕاست دەکات، واز لە ئابڕوو بێنە، با ئەم دوو سەگ بابە بکوژین. وتم نەکەن ئێوە بیان کوژن، بە گۆڕی شەهیدان دەبێ من بە دەستی خۆم بیان کوژم. لە ئێوە باشتر دەتوانم چەک بەکار بهێنم. ڕێبازی برام و پێشمەرگە فێرمانیان کردووە. سەربازێک چەکەکەی دایە دەستم، وتی فەرم و بیان کوژە. چەکم ڕاکێشا، ڕووی لولەی تفەنگم لە عەبە کرد. بە خشکە خشک دەیویست بگاتە پێی سەربازەکان و ماچی بکات و بپاڕێتەوە. نیشانم لەسەر دڵی گرت و یەک فیشەکم لێدا، نیشانێ ترم لەسەر گرت و مێشتیم پژاند. هاواریان کرد. ژنەکە کەوتبوو، چاوەکانی کرابوونەوە کە ڕووی تفەنگم کردە حەمە. زیاتر هاواریان دەکرد. عائیشە بورایەوە، ساهیرە خۆی گەیاند پێم. چاوەکانی بە فرمێستی ناوئومیدی سوور ببوون. پاڕایەوە لێم کە براکەی نەکوژم. دەستم سارد بۆ وتم نەکەن بڵێن زوڵممان لێ دەکات. عەبدوڵڵای باوکتان شەوانە دەهات بۆ گیانم دەیویست ئابڕۆم بەرێت. حەمە هەر بەو شێوەیە، بەڵام لەبەر خاتری تۆ خوشکەکەت کوشتنی باوکتانم بەسە. سەربازەکان بێدەنگ ببوون، زۆر بەزەییان بە مندا دەهاتەوە. وتیان چیتر دەڵێی بەسەر چاو، گەر تۆ دەستت لە حەمە ناچێ لەبەر خوشکەکانی ئێمە دەیکوژین. وتم نەخێر، زۆر سوپاستان دەکەم، نامەوێ بکوژرێ. چەکەکەم دایەوە دەستی سەربازەکە و دڵم ئۆخەی کرد کە ئابم کوشت. محەممەدم بەخشیە هەردوو خوشکەکەی. سەربازەکان وتیان با بڕۆین، تۆ شوەرە لەگەڵماندا، چونکە تازە تۆ ناتوانی لەم ماڵەدا بمێنی. بۆ دوجار سەیرێکی ساهیرە و ماهیرەم کرد کە چاوەکانیان لەبەر گریان سوور بوو، فرمێسک بە ڕوومەتەکانیانەوە هەرما بوو. وتم لەبەر خاتری هەردووکتان نەبووایە دایک و براکەتانم دەکوشت، بەڵام خوا بیان کات بە قوربانی ئێوە. بە چاوە سۆز و بەزەییەکانەوە تەماشامیان دەکرد و هیچ قسەیان نەدەکرد. حەپەسا بووم، دیمەنی وا دڵتەزێنیان نەبینی بوو. چاوەکانم پڕ فرمێسک بوون، زۆر بەزەیم پێیاندا دەهاتەوە. ڕوومەر گێڕا و لەگەڵ سەربازەکاندا چوونە دەرەوەی ژێرزەمینەکە. چوومە ژوورەکەم، پارەکانم لەگەڵ هەر چوار دەفتەری یادەوەریەکانم هەڵگرت و چووینە دەرەوەی ماڵەکە. لە کۆیلایەتی ئەو ماڵە ڕزگارم بوو. هەر بە کراسی جەلەبی عەرەبیەوە شان بە شانی سەربازەکان دەڕۆیشتم. هیچ مەدەنی لە ناوماندا نەبوو. هەموو سەربازەکانی سەر شەقامەکان سەیرمیان دەکرد. منیش سینگم دەرپەڕاندە بوو. شانازیم دەکرد کە تۆڵەی خۆمم کردبووە و چوار کوردی دڵسۆزیش لەگەڵمدا بوون. زیاتر دڵم خۆش بوو کە خاوەن پشتم. لە دوورەوە کابرایەکی مەدەنی دیار بوو کە زیاتر لێ نزیک بووینەوە. پیاوێکی بەتەمەن بوو، جلێکی کوردی لەبەردا بوو. مژی لە جگەرەکەی ئەدا و سێری ئەملاو ئەولای دەکرد. چاوی لە دوای یەکێک دەگێڕا. زۆر گەشت بوومەوە. بە پەلە ڕۆیشتم بۆ لای، یەکسەر دەستەکانی ماچ کرد. وتم مامەگیان تۆ چی دەکەیت لێرە؟ تخوابم کە بە کچی خۆت. سەری سوڕما بوو کە کچێکی کورد لەگەڵ چوار سەربازی کورد دەورماندا بوو. سەربازێک وتی مامەگیان چی ئەکەیت لێرە؟ وتی کوڕەکانم ئاگری جەرگ هەڵمی گرتووە، کوڕێکی تاقانم سەربازە و لێرەیە، هاتووم بیبەمەوە لەگەڵ خۆم. یەکێکیان وتی ناوی چییە و ناونیشانی بدەرێ؟ وتی ناوی ئەحمەدە، بەڵام ناونیشانی نازانم. ئەویش وتی مامەگیان ئەوەی ناونیشانی دەزانی
نایدۆزێتەوە. ئێستا تۆ ببێ ناونیشان چۆن دیدەویزیتەوە. خۆ ئێرە گوندێک نییە و پرسیاری بکەی لە خەڵکی ئاوایی. ئێرە دەوڵەتێکە. یەکێکی تروتی مامەگیان یاخوا بەخێر بێت، بەڕاستی گەر دەتەوێت کوڕەکەت خوا بیپارێزێ و بێتەوە بە سەلامەتی، ئەوە ئەم خوشکەمان بگەێنەوە کوردستان. وتم مامەگیان تخوا جێم مەهێڵە، من لێرە تەنها ئێوە بە کەسی خۆم دەزانم. وتی کچەکەم تۆ چی دەکەیت لێرە؟ نەیان هێشت وەڵام بدەمەوە. سەربازێک وتی مامەگیان هیچ پرسیار مەکە، گەر لە ڕێگادا بەیەکەوە بڕۆنەوە لە ڕێگە بۆت دەردەکەوێت. ئەم کچە چ کچێکی کوردی قارەمانە؟ مامە پیرەوتی من بەسەر چاو دەیبەمەوە، بەڵام نابێ کوڕەکەم دۆزمەوە. سەربازێک وتی مامەگیان دڵنیابە ناتوانانی بیدۆزیتەوە، تۆ دوعای ئەوە بکە کە تووشی ئێمە بووی. گەر بڕیار بدەی ئێستا دەگەڕێیتەوە بۆ کوردستان، من هەر ئێستا دەچم هاوڕێیەکی خۆم دەهێنم، شۆفێری ئێسعافە و کووردە، دەتانگەیەنێتە ناو وڵاتی خۆمان. جگەرەیەکی تری داگیرسان، مژێکی لێدا وتی ژیری 5 کەس لە ژیری یەکێک باشترە. دەبڕۆ کوڕم، ئیسعافەکە بێنە و لەگەڵ ئەم کچەم دەگەڕێینەوە. بە پەلە پەلاماری دەستیمدا دیسان ماچم کرد. ئەم جارەیان زۆری پێ ناخۆش بوو. وتی ئەستەغفیرۆڵڵا کچم، من باوکی تۆم. دەستم کرد بە گریان، گریانی خۆشی، گریانی خۆشی ئازادبوون. سەربازەکە لەگەڵ یەکێکی تر بە پەلە ڕۆیشتن. وتیان کەستان لێرە نەڕۆن تاوەکو دێنەوە. زۆر چاوەڕوان بووین تا نزیکی کاتژمێرێک نەهاتنەوە. لە پڕدا ئیسعافێک وەستا، شۆفێرەکە و دوو سەربازەکە بە پەلە دابەزین. شۆفێرەکە وتی خۆتان و نێوچەوانتان ئەفسەرێکی بریندارم لەگەڵدایە و دەبێ بیگەێنمە شارەکانی ئەو دیو سنوور. بە پەلە من و مامە پیرە لە دوای ئیسعافەکەەوە سەرکەوتین. ماڵ ئاواییم لە سەربازەکان کرد، بەڵام بەداخەوە ناونیشانیانم وەرنەگرت و بوو بە گرێیەکی گەورە لە دڵمدا. بەهۆی ئەفسەرەکەوە زۆر بە ئاسانی لە زەڵگەکان بە بێ پشکنین دەڕۆیشتین، تاوەکو گەیشتینە ناو یەکەم شاری وڵاتەکەمان لە نزیک ماڵێک داوەستین. ئەفسەرەکە دابەزی و زۆر هەوڵیدا کە ئەو شەوە بمێنینەوە و بۆ بەیانی بڕۆینەوە بۆ شارەکانی خۆمان. من زۆر پەلەم بوو، مامە پیرە لە من پەلەتر. سوپاسیمان کرد. شۆفێری ئیسعافەکە گەیاندمانیە و وێزگەی شەماندەفەری ئەو شارە و بلیتی بۆ بڕین تاوەکو و پایتەختی وڵات. لە فارگۆنی ژمارە 2 لە کورسی ژمارە 49 و 50 دوای دواوەی فارگۆنەکە دانیشتین. هەناسەیەکی ئازادی و ڕزگاربوونم هەڵکێشا. سەیرێکی مامە پیرەم کرد. ڕیشێکی سپی جلێکی کوردی لەبەر کرده بوو. زۆر حەزم دەکرد سەر بخەمە سەر سینگی و پشوویەک بدەم، پشوویەکی کچوو باوکایەتی. ئەویش سەیرێکیمی کرد. وتی کچەکەم کاتێکی زۆرمان بەدەستەوەیە، حەز دەکەم ئێستا باسی خۆتم بۆ بکەیت. چۆن گەیشتیتە دەوڵەتی کوێیت؟ چۆن بزانم تۆ کچە کوردێکی قارەمانی؟ پاکەتێکی تازەی لە گیرفانی دەرهێنا و کردیەوە و جگەرەیەکی لێ دەرهێنا. دایگیرساند و یەک دوو مژی لێدا و ڕووی تێکردمەوە. وتی فەرموو کچەکەم، باسم بۆ بکە، من باوکی تۆم وەکو کچەکەمی. وتم مامەگیان نازانم لەکوێوە دەست پێ بکەم. ئێمە خەڵکی ئەو گوندانەین کە بەر شاڵاوی لافاو کەوتین لە بەهاری ساڵی 1970. کارەساتی ئەنفال ناوچەکانی ئێمەی گرتەوە و ئەنفال کراین، سات بە سات و قۆناغ بە قۆناغ، بەسەرهات لە دوای بەسەرهات. بۆ مامە پیرەم باس کرد. ئەویش جگەرەی بە جگەرەدا دەگیرساند و نەی دەکوژاندەوە. پەکوو هەناسە هەڵکێشانی زیاتر وای لێ دەکردم گەرم و گوڕتر بم لەسەر باسکردنی ڕاستیەکانی بەسەرهاتەکانم. کە سەیری مامە پیرەم کرد، فرمێسک لە چاوەکانی داقەتیسما بوون. منیش گریانم دەهات کە یەکێک هەیە بەزەیی پێمدا دێتەوە و دڵسۆزمە. پاش ماوەیەکی دوور و درێژ لە باسەکەمدا
دواوتەم کە بینینی مامە پیرە بوو کە فرمێسکەکانین بینی دڵۆب دڵۆب لە ناو ڕشە سپیە پاک و بێگەردەکەی داون بوون. منش زیاتر خۆم بۆ ڕانەگیرا و گریام. پارچە پەڕۆیەکی لە باخەڵیدا دەرهێنا، فرمێسکەکانی چاو ناو ڕشە سپیەکەی سڕیەوە. وتی بەڕاستی تۆ قارەمانی، بەڕاستی خەباتگێڕی، خوای گەورەش لەسەر کوشتنی ئەو تاوانبار و بێ ئابڕوانە لێت خۆش دەبێ. دڵم دامرکایەوە بەو باسکردنم. بۆ کەسێکی دڵسۆزم وتم مامەگیان یەک داواکاریم هەیە. وتی فەرموو کچەکەم، هەرچی دەڵێی دەیکەمە سەر چاوانم. وتم با ئەو بەسەرهاتانم نهێنیەک بێت لای تۆ. وتی دڵنیا بە کچەکەم، نهێنیەکی ئێجگار پیرۆزە و لای هیچ کەس باسی ناکرێ. دڵنیا بە، بەڵام پێم بڵێ کچی خۆم، تۆ کچی کێی؟ وتم مامەگیان کچی کاوێزم. ئینشاء ئەڵڵا هەر کە گەیشتینەوە بە باوکمت دەناسێنم و چاکە و پیاوەتی تۆی بۆ باز دەکەم. شێوەی گۆڕا، شێوە دەهاتە پێش چاو. ئاهێکی لە ناخی دڵیەوە هەڵکێشاوتی کچەکەم، گەلەکەمان پشتاوپشت ئازار و ئەشکەنجە و ئاوارەبوونی بۆ بەجێماوە. دەزانی ژمارەی ئەنفالکرا و 182,000 کەسە و تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە. کە زانی ئەو هەواڵە زۆر کاری تێم کرد، وتی کچەکەم تۆ قارەمانی، بەهێزی، بەسەرهاتت زۆر بینیوە، بۆیە ئەم هەواڵم پێوتیت چونکە دەبێ بیزانی. وتم وابێ ئێستا بچمەوە گوندەکەمان، دایک و باوکم و ڕێبازی برام نابیرم. وتی کچەکەم ماڵەکانیان هەموو تاڵان کردو و گوندەکانیان بە شۆفەر ڕوخاندووە، تەنها شوێنەوارەکانیان ماوە. دڵنیا بە ماڵەکەی من ماڵی تۆیە. هێزم لێ بڕا، ئاگام لە خۆم نەما. دنگی هاوار و گریانم سەرنشینەکانی ئاگادار کردەوە، بەڵام لای ئەوان ئاسایی بوو، چونکە وایان دەزانی کەسێکمان لە شەڕەکەدا کارەساتی بەسەر هاتووە. زۆر ویستی دڵنەوایم بکات، بەڵام من ئەو باوەشە گێرمەی دایک و باوکم و گوندەکەمان کە خەونم پێوە دەبینی و هیوایەک بوون کۆتایی هات. زۆر ڕۆیشتین، بەبێ دەنگ دەگریان. ڕووم لە مامە پیرە کرد و وتم باشە مامەگیان، ڕێبازی برام نەکەوتە بەردەستی شاڵاوی سوپای ئەنفال. ئەی دەبێ ئێستا ئەو لەکوێ بێ؟ زۆر بە ڕۆخۆشیەوە بۆ زیاتر دڵنەماییکردنم وتی خوا بکات ئەحمەدی کوڕم بگەڕێتەوە، دڵنیا بە ڕێبازی برات هەر دەبینینەوە. وتم ئینشاء ئەڵڵا مامەگیان بە سەلامەتی دەگەڕێتەوە. کەمێ دڵم پشوویەکیدا، هیوای دۆزینەوەی ڕێبازی برام بوو بە پیرۆسترین هیوام. سەیرێکی ناو فارگۆنەکەم کرد، سەرنشینەکان هەموویان نووسبوون و ملیان خوار بوو بووەوە. وتم مامەگیان زۆر داوای لێبوردنت لێ دەکەم کە دڵتم ئازاردا بە باسکردنی بەسەرهاتەکانم. حەز دەکەم بنووی کەمی پشوو بدەیت چونکە کاتەکە درەنگە. وتی کچەکەم ئازارەکانی تۆ ئازاری منن، دەمەوێت تۆش بنوویت، بەڵام پێش ئەوەی بنوویت پێم بڵێ ئەو پریاسکەیە چی تێدایە؟ وتم مامەگیان پارەی تێدایە لەگەڵ 4 دەفتەر کە ڕۆژانە یادەوەریەکانیم تێدا دەنووسیوە. وتی باشە کچەکەم ئاگاداری پریاسکەکەت بە، من دەنووم، بەڵام دەبێت تۆش بنووی و بیر لە هیچ نەکەیتەوە. چاوم لێکنا، دەمویست بنووم و بە قسەی مامە پیرە بکەم، بەڵام سوودی نەبوو. نەمدەتوانی بیر نەکەمەوە. دیمەنی کوشتنی عەبە و پاڕانەوەی ساهیرە و ماهیرە بووبوونە فیلمێکی بێدەنگ و ترسناک. دۆزینەوەی ڕێبازی برام بوو بووە هیوایەک. دیمەنی دایک و باوکم بووبوونە 2 فریشتە و بە 2 زەردەخەنی زۆر جوانەوە باوەشیان بۆ گرتبوومەوە. بووبوونە تابلۆیەکی پیرۆز. بەو خەیاڵانەوە نەمدەتوانی بنووم. لە نزیکی بەرەبەیاندا بوو. گەیشتینە ناو پایتەخت. لە وێستگەکەدا دابەزین. لە چێشتخانەیەکی نزیک وێستگەکان نانی بەیانیمان خوارد و پاشان چوون بۆ گەراجی پاسەکانی شارەکانی کوردستان.
ئازیزانم بەشی دێمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵلقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکی ئەنفالکرا و هەرشادون بە کامەرانیتان ئەسپێرم. بەشی 11. ڕۆژ هەڵهاتبوو سواری پاس بووین و چوین بۆ شاری هەولێر کە ماڵی مامە پیرە لەو شارەدا بوو. لە نزیکی نیمەڕۆدا بوو گەیشتینە ناو شارەکە کە خەڵکیم دەبینی هاوزمانی خۆمن فرۆشیارەکانم دەبینی کە بە کوردی هاواریان دەکرد بۆ فرۆشتنی کەلوپەلەکانیان. هەستم بە ئارامی دەروونم دەکرد. غەریبی ماڵ ئاوایی لێم کرد. هەموو خەڵکیم بە کەسوکاری خۆم دەزانی. حەزم دەکرد یەکە بە یەکەی خەڵکی سەر شەقامەکان ماچ بکەم. کیژێکی بچکۆلەم بینی جلێکی کوردی جوانی لەبەردا بوو. دەستەکانی لە نێو دەستی باوکیدا بوو. بەبێ ئەوەی یارمەتی لە باوکی وەربگرم دوو ماچم کرد. بە دوای مامە پیرەدا دەڕۆیشتم و ئاوڕم لێی ئەدایەوە. دەستم بەرز کردبووەوە. ئەویش دەستە خەنجیلانەکەی بەرز کردەوە. باوکی سەری سوڕما بوو بەڵام پێی خۆش بوو کە منداڵەکەی جوان و خەنجیلەیە بۆیە ماچ دەکرێت. لە شوێنێکدا وەستاین و تاکسی گرت بەرەو ماڵی خۆیان. لە دەرگایدا بە دەنگێکی بەرز وتی خونچە بیکەرەوە. هەر بە پەلا دەرگایان کردەوە و دایە خونچە شانی مامە پیرەی ماچ کرد و باوشی لە منیشدا و ماچمی کرد. مامە پیرە یەکسەر وتی ئەحمەد نەهاتۆتەوە؟ ڕێزان وتی باوکەی گیان کاکە ئەحمەد 2 ڕۆژە هاتۆتەوە. دەستێکی بە ڕێشە سپیەکەی داهێنا وتی سوپاس بۆ خوددا. خانووکەیان 2 نهۆم بوو. پیکابێکی توێتا لە ناو حەوشەکەدا بوو. وا دیار بوو وەزعیان زۆر باش بوو. نهۆمی سەرەوە ئەحمەد و بەیانی خێزانی و 2 جگەر گۆشەکەیانی تێدا دەژیا. قاتی خوارەوە مامە پیرە و دایە خونچە و ڕێزانی کچیان. ڕێزان تەنها کچ بوو لە ماڵەکەدا مابوو شووی نەکردبوو. ئەحمەد و خێزانەکەی بە پەلا هاتنە خوارەوە و دەستیان ماچ کرد. بەڵام ئەحمەد زۆر تووڕە بوو لە باوکی وتی تۆ چۆن دێیت بۆ ناو ئەو شەڕە؟ گەر بتیان کوشتایە چیمان بکردایە؟ مامە پیرە وتی وا مەڵێ کوڕەکەم ئەم کچەی کە لەگەڵمدایە لەو کچانەیە کە لە کارەساتی ئەنفالی بەدناودا ئەنفال کراوە وەکو جاریە فرۆشراوە بە ماڵە عەرەبێکی کۆیتی کە لە ناو شاردا بینیم داوای یارمەتی لێم کرد کە ڕزگاری بکەم و بێتەوە بۆ کوردستان. منیش وازم لە گەڕان بە شوێن تۆدا هێنا و ئەم کچەم هێنایەوە کە دەبێتە کچی ئەم ماڵە. سەلامەتی تۆ لە نێوچەوانی ئەم کچە دەزانم. ئەحمەد زۆر پەشیمان بووە لە تووڕەبوونی بەرامبەر باوکی. داوای لێبوردنی لە من کرد و وتی خوشتی بەڕێزنی و لە ئەمڕۆوە بە برای گەورەی خۆتم بزانە و یەکێکی وەکو ڕێزانی خوشکم. وتم سوپاسی هەموو لایەکتان دەکەم. نازانم چۆن پاداشتی چاکەتان بدەمەوە. ڕێزان وتی یاخوا بەخێر بیت تۆ خوشکی گەورەی منی. زۆر لە مێژە بەتەنیام دەستی کردە ملم و بردمیە ژوورەکەی خۆی. لەو ڕۆژەوە لەو ماڵەدا زۆر ڕێزم لێ دەگیرا. لەگەڵ ڕێزان لە ژوورە تایبەتەکەیدا پێکەوە بووین. هەر بە زمانی ڕێزان بانکی ئەندامانی خێزانەکەم دەکرد. زۆر هۆگری فریا و وریا بووم کە 2 جگەر گۆشەی ئەحمەدی کوڕیان بوون. زۆر پاک و بێگرد بوون. شەوانە لەگەڵ ڕێزان تاوەکو نیوەی شەو نانووستین. خاڵ بە خاڵی دەفتەری یادەوەریەکانم بۆی دەخوێندەوە. نهێنیەکانم لای ڕێزانی دەستە خوشکم درکاند و بووە نهێنیەکی پیرۆز لای ئەویش کە داوای دەفتەرێکم کرد بۆ نووسینەوەی یادەوەریەکانم. ئەویش 2 دەفتەری یادەوەری هێنا، یەکێکیان بۆ من و ئەوی تریان بۆ خۆی تاوەکو خۆشی یادەوەریەکانی ژیانی بنووسێتەوە. 5مین دەفتەری یادەوەریەکانم دەستی پێکردەوە. لە پیرۆزی سەربازە کوردە دڵسۆزەکانەوە دەستی پێکرد تاوەکو ئەو ساتەی کە لەگەڵ ڕێزاندا بووم. نیوە شەو تێپەڕ بوو. لە هاواری خۆم بە ئاگاهاتم. ڕێزان لە هاواری من بە ئاگاهات. دایکی ڕێزان لە دەرگایدا وتی چی بووە کچەکانم؟ چی بووە؟ وتم دایە گیان هیچ نییە، خەوێکم بینی. وتی گەر دەترسن ئەم شەو دێمە لای ئێوە. وتم
بەخوا هیچ نییە، خۆت ماندوو مەکە، بچۆرە لای باوە حاجی. ڕێزان هەندێک ئاوی بۆم هێنا و وتی خەونەکەت چی بوو؟ وتم ئەو عەبەیەی کە کوشتم هاتە ژوورەوە و دەستی نایە بینەقاقم کە بم خنچێنێ. تەواو هەناسەمی تەنگ کرد. زۆر لە مێژە هاوار دەکەم لە ژێر دەستیدا. ئینجا دەنگی دوا هاوارم دەرچوو. عارەقم کردبووە و زۆر دەترسام. حەزم نەدەکرد بنوومەوە. ڕێزان بەو شەوە درەنگە ڕادیۆکەی هێنا و لە ئێسکەکان دەگەڕا بۆ هێوربوونەوەی دڵی من. وتم ڕێزان گیان با بنووینەوە درەنگە. وتی جارێ با ننوین، با کەمێ ئارام بیتەوە. بەڵام نەمهێشت. وتی بەمەرجێ دێمە ژێر جێگەکەتەوە، دەستم لە ناو دەستت دابێ، هەناسەمان تێکەڵ بە هەناسەی یەکتر بێت. بەو شێوەیە تاوەکو بەیانی نووسین و کابوسەکە نەهاتەوە. سوپاکەی ڕژێم لە کوێیت سەقامگیر بوو. بەهۆیەوە من لە کۆیلایەتی ڕزگارم بوو. وڵاتانی زلهێز هەڕەشەیان لە ڕژێم دەکرد کە بگەڕێتەوە لە خاکی وڵاتی کوێیت. ئەویش بێباکانە سوور بوو لەسەر ئەوەی کە کوێیت پارێزگای 19هەمینی عێراقا. لە کەناڵەکاندا گاڵتەی بە هەڕەشەی زلهێزەکان دەهات. هەموو سوپای عێراقی لە وڵاتی کوێیت کۆ کردبووەوە بۆ بەرەنگاریکردن لە کاتی پەلاماردانی زلهێزەکان. وڵاتانی هاوپەیمان هێزیان لە بەرامبەر هێزەکانی ڕژێم کۆ کردەوە. دواکاتیان بۆ گەڕانەوەی دیاری کرد. لە کانونی دووەمی ساڵی 1991 گورزێکی کاریگەریان لە ڕژێم وەشان. چەند شارێکی عێراقیان داگیر کرد. سەدام دەیویست لە ژێرزەمینەکانەوە ورەی سوپاکەی بەرز بکاتەوە، بەڵام بێسوود بوو. ئەم بێهێزی ڕژێم سوودی هەبوو بۆ گەلەکەم. ڕاپەڕینێکی پێشمەرگە و جەماوەر بە یەک دەنگ بەرپا بوو لە 5 سێی 1991دا و لە دەروازەی ڕاپەڕینەوە ڕاپەڕین دەستی پێکرد. من و ڕێزان گوێمان ڕادەگرت لە هاواری بێژەرەکان لە کاتی ئەنجامدانی چالاکیەکان و لێدانی مۆڵگەکانی ڕژێم. ئازادبوونی بست بە بستی خاکی کوردستان ورەمانی بەرزتر دەکرد. خۆزگەم دەخواست کە بمتوانایە خەباتی هێزی گیانی تۆڵەی کچان دەست پێ بکەمەوە. ڕێبازی برامم دەبینی کە چۆن پەلاماری مۆڵگەکانی ڕژێم ئەدات و تۆڵەی ئێمە و گەلەکەی دەکاتەوە. دڵنیا بووم ئێستا پێشمەرگەیە، چونکە زۆر دڵسۆز بوو بۆ گەلەکەی و بۆ هێزی پێشمەرگە. کاتێک کە شارەکەمان ڕزگار کرا لەگەڵ ڕێزان و کاک ئەحمەد هەر بە توێتاپی کابەکەیان پیاسەیەکی ناوشارمان کرد کە پێشمەرگەم دەبینی فرمێسک لە چاوانم دەباری. چاوەکانم ئارامی لێ بڕابوو. سەیری هەموو پێشمەرگەیەکم دەکرد و دەموت دەبێت لە ناکاو ئێستا ڕێباز نەبینمەوە، بەڵام نەمبینیەوە و گەڕاینەوە. دوا پارێزگای کوردستان کە دڵ و قودسی کوردستان بوو ئازاد کرا و تەقەی خۆشی بۆ کرا. بەڵام ڕژێم چونکە سەریپان نەکرابووەوە بە سوپایەکی بێشومارەوە ڕووی کردە کوردستان کۆڕە و دروست بوو. وتم باوە حاجی، تەنها من دەزانم ڕژێم چەند ڕەندەیە، با زوو خۆمان ڕزگارکەین و ئەنفال نەکرێنەوە، بە کیمیاباران نەسووتین، با پەلە بکەین و بڕۆین. پیکابە دوێتاکەیان پڕ لە کەلوپەل و پێداویستی ڕێگا کرد. منیش پارە و دەفتەری یادەوەریەکانم هەڵگرت و چوین بەرەو سنوورەکان. بە هەزارەها کەس لە ژن و منداڵ و پیر و پەککەوتە و گەنج ڕوو لە سنوورەکان بوون. لە ڕێگە هەر چاوەکانم دەگێڕا. ئاخۆ ڕێبازی برام نابینمەوە، بەڵام ڕێباز هەر نەبوو. پاش چەند مانگێک لە کۆڕە و ئاوارەبوونمان لە وڵاتی دراوسێ ڕژێم لێبوردنی دەرکرد و خەڵکی گەڕایەوە. سنوورێک بۆ ڕژێم دانرا. بە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان هێڵی 36 بۆ دانرا کە نابێ ڕژێم پەلاماری ئەو ناوچانە بدات کە لەسەر ئەو هێڵن. ئەو هێڵە شارەکانی کوردستانی دەگرتەوە. ڕژێم بە ناچاری پاشەکشەی کرد لە 3 پارێزگای کوردستان. بەشێک لە کوردستان ئازاد کرا و کەوتە دەستی پاتە سیاسیەکانی خۆمان کە بووە هۆی هەڵبژاردن و
لە دایکبوونی پەرلەمانی کوردستان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو شەوە لە دەفتەری یادەوەری من و ڕێزان کۆتاییمان هێنا بە نووسینەوەی قۆناغەکانی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان و کۆڕە و ئازادبوونی کوردستان. بە ڕێزانم وت زۆر حەز دەکەم کە ئەو پارە کوێیتەی کە لە دۆڵابەکەدایە و باوە حاجی ناهێڵی بیگۆڕم نەوەکو پێداویستی خۆمی پێدابین بکەم، دەمەوێ بیدەم بە کاک ئەحمەد و لە بازاڕی پارە گۆڕینەوە بیکات بە پارەی خۆمان. من خۆم پێم شەرمە، بەڵکو تۆ بە کاک ئەحمەد بڵێ. ڕێزان وتی بەسەر چاو بەیانی ئیدەمە دەستی کە بیگۆڕێ. هەر بەیانی زوو ڕێزان کاک ئەحمەدی بان کرد بۆ ژوورەکەمان و پریاسکە پارەکەم پێیدا. ئێوارێ کە لە کاری ڕۆژانە پیکابەکەی گەڕایەوە بۆ ماڵ بە 2 پریاسکە هاتە ژوورەکەمان و پارەیەکی ئێجگار زۆری پێبوو. زۆر هەوڵمدا کە هەندێک لە پارەکەم لێ وەرگرێ بۆ خۆی و هەندێکیش بۆ پێداویستی ئەم ماڵە دڵسۆزە، بەڵام ڕازی نەبوو. هەڕەشەی لێم کرد کە نابێ بۆ هیچ پێداویستێکی خۆمیش بەکاری بهێنم. ڕێزان وتی باوە حاجی بزانێ بەکاری دەهێنی بۆ پێداویستی زۆر لێت سویر دەبێ، لەبەر ئەوە نابێ بە هیچ شێوەیەک باسی بکەیت. سوپاسیانم کرد و وتم نازانم بە چی پاداشتی ئێوە بدەمەوە. کاک ئەحمەد وتی پاداشتی من ئەوەیە کە هەمیشە بە ڕووخۆشی بتبین و خەیاڵ لە ناخۆشیەکان نەکەیتەوە. وتم کاک ئەحمەد زۆر سوپاست دەکەم، دڵنیا بە هەوڵ ئەدەم کە خۆم لە خەیاڵە ناخۆشەکان بدزمەوە. وتی ئەوە پاداشتی منە. پێکەنی و خواحافیزی کرد و چۆوە بۆ نێو خێزانەکەی. وتم ڕێزانجان ئێستا هەموو هیوایەکەم ئەوەیە کە بتوانم ڕێبازی برام بدۆزمەوە و هاوسەرێکی جوانی بۆ بهێنم تاوەکو مردن لە خزمەت و بەخێوکردنی جگەرگۆشەکانی دابم. گەر سبەینێ بیت لەگەڵمدا لە ئێستاوە هەندێک ئاڵتون دەکڕم وەکو نیشانە دای ئەنێم بۆ ئەو کچەی کە دەبێتە بووکم. لە دڵنیاییەوە خەسوویەکی زۆر باش دەبم. ڕێزانجان زۆر حەز دەکەم ئەو ئاڵتونانە دەیکڕم بە دڵی تۆ بێت. ڕێزان وتی بۆ بە دڵی من بێت؟ بە ئەو کچەی کە دەیهێنی بۆ براکەت بە دڵی بێت. وتم ڕێزان زۆر لەمێژە حەز دەکەم قسەی ناو دڵمت بۆ بکەم. ڕێزان وتی تۆ زۆر قسەت بۆم کردووە، بۆچی هیچ لێم شاردۆتەوە؟ وتم ئەوەی کە دەمەوێ بێڵێم ڕازی بوونتە بە هاوسەرێتی ڕێبازی برام، هەر بۆیە حەز دەکەم نیشانەکە بە دڵی تۆ بێت. زەردەخەنەیەکی شەرماوی کچانەی کرد. وتی نەسرینجان من لە ڕێبازی برات پیاوتر شوو ناکەم، تۆش خۆشەویستترین دەستە خوشکی منی. خۆشحاڵ دەبم کە بی بە خەسووم و تاوەکو مردن بە یەکەوە ژیان بەسەربەرین، بەڵام من چاوم لە ئاڵتون نییە، چاوم لە کوڕێکی باشە. کەمێ شەرم گرتبووی، ڕوومەتەکانی سوور بووبوونەوە، باوەشم لێیدا و چەند ماچێکم کرد. بۆ یەکەم جار فرمێستی گریانی خۆشیم ڕشت. بۆ بەیانی یارمەتیمان لە دایە خونچە و باوە حاجی وەرگرت و چوین بۆ بازاڕ. چوینە دوکانێکی ئاڵتون فرۆش. لە بازاڕی ئاڵتون فرۆشان 2 ئەڵقەی هەڵبژارد بە دڵی خۆی لەگەڵ ملوانکەیەکی زۆر جوان. ئەڵقەکەم کردە پەنجەی، ئەویش ئەڵقەکەی ڕێبازی کردە پەنجەم. بۆ یەکەم جار وتم پیرۆزت بێت براژنگیان، پیرۆز بێت نیشانەکانت. شەرمی دەکرد لە بەرچاوی ئاڵتون فرۆشەکە. دایکەند و کردمانە زەرفێکەوە و ناوی ڕێباز و ڕێزانم لەسەریان نووسی. لەگەڵ دەفتەری یادەوەریەکانمدا هەڵمان گرت. دۆزینەوەی ڕێبازی برام بووە هیوای هەردووکمان. ڕێکخراوە بیانیەکان ڕوویان کردە کوردستان بۆ گەشە پێدان و ئاوەدانکردنەوەی کوردستان بە تایبەتی گوندەکان. کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کوردستان چاوپێکەوتنیان لەگەڵ ئەو خەڵکانەدا دەکرد
کە گەڕابوونەوە گوندەکانیان و ئاوەدانیان کردبووە. هەر کاتێ ئەو بەرنامە ببوایە باوە حاجی بانگمی دەکرد چونکە دەیزانی تامەزرۆی ئەو هەواڵانم. شەوێکیان دانیشت بووین لەگەڵ باوە حاجی و دایە خونچە گوندی ئێمەی پیشان ئەدا. چاوپێکەوتنیان لەگەڵ مەلا ئەحمەددا ساز کردبوو. بۆ یەکەم جار بوو لە بەردەم باوە حاجیدا دەستکاری دەنگی تەلەڤیزۆنەکە بکەم. هۆشم لای خۆم نەمابوو کە سەیری شوێنەواری خانووەکەی خۆمانم دەکرد موچڕکی بەلەشمدا دەهێنا. بە تامەزرۆوە ئەموت ئەوە شوێنەواری ماڵی خۆمانە. چاوم لە ڕێباز دەگێڕا بەڵام بێسوود بوو. تەنها ماڵی مەلا ئەحمەد و 2-3 دراوسەی تر گەڕابوونەوە گوند چونکە ئەمانە لە کارەساتی ئەنفالدا ڕەویان کرد بۆ سنوورەکان. ئەو بەرنامەیە تەواو بوو. هیوام گەڕانەوە بوو بۆ گوندەکەمان چونکە پارەم هەبوو ئەم توانی خانوویەک دروست بکەم و ڕێباز بدۆزمەوە و ڕێزانی بۆ بهێنم. وتم باو حاجی زۆر حەزەکەم سەردانی گوندەکەمان بکەم. دڵنیام ئەوان ئێستا دەزانن ڕێباز لەکوێیە. وتی بەسەر چاو کچەکەم هەر سبەینێ بەیانی زوو من و تۆ و ئەحمەد بە پیکابەکە دەچین بۆ گوندەکەتان بەڵکو سوراخی کاکە ڕێبازی براتیش دەکەین. پەلاماری دەستیمدا و ماچم کرد. ئەویش سەرمی ماچ کرد و وتی تۆ کچی منی هەرچیت بوێت دەیکەمە سەر چاوم. لەگەڵ ڕێزاندا چوومەوە ژوورەکەی خۆمان بەڵام نەمدەتوانی بنوم چونکە چەند ساڵێکە تامەزرۆی بینینی گوندەکەمان بوو. ڕێزان زۆر دڵی خۆش بوو کە بەیانی دەڕۆین و هەواڵی ڕێباز دەبرسین. وتی نابێ شەوتان پێ بچێ چونکە تاوەکو دێمنەوە ناتوانم دڵم دەتەقێ. وتم هیچ خەمت نەبێ ئینشاء الله هەموو شت بە دڵی خۆمان دەبێت. بەڕێز و خۆشەویستەکان بەشی 11 ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵلقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و بە کامەرانیتان ئەسپێرم. بەشی 12. بەیانی زۆر زوو هەرسێکمان بە پیکابەکە دەرچوون بەرەو گوندەکەی ئێمە. شەقامەکانمان بڕی و چوینە سەر ڕێگای خۆڵ و چەو ڕوو لە گوندەکانی ناوچەکەمان. بەو ڕێگایەدا دەڕۆیشتون کە چەندەها جار پێیدا دەڕۆیشتم. ئاگاداری ئەوە نەبووم کە من لەناو ئۆتۆمبیل و لە نێو 2 کەسەوە دانیشت بووم. وام دەزانی باڵندەی لەقلەقم بەرەو دەگەڕێمەوە بەهارە و دەگەڕێمەوە هێلانەی سەر قەڵای مزگەوتی گوندەکەمان. ئەندامەکانی لەشم هەموو بووبوون بە چاو. سەیری چەم و باغ و ئاوی سازگاری کامیاوەکان و گوڵاڵە سوورە و گوڵە نێرگزی پێدەشتەکانیان دەکرد. کاک ئەحمەد وتی بەڕاستی ناوچەیەکی خۆشتان هەیە. بە ئاگا هاتمەوە وتم بەڵێ ڕاست دەکەیت. وتی نەموت خۆت لە خەیاڵی ناخۆش بە دوور بگرە. وتم ئێستا لە خەیاڵدا ناژیم ڕاستیەکە و چەند ساڵێکە بە خەیاڵیەوە دەژیم کە هەموو هیوایەکەم گەڕانەوە بوو بۆی. وتی ناوچەکەتان زۆر خۆشە. وتم کاک ئەحمەد با گوندەکەی ئێمە ببینی بزانە چەند خۆشترە. باو حاجی وتی زۆرمان ماوە. وتم زۆری نەماوە لەم ڕێگەیەوە ئەم دۆڵە دەبڕین لە نزیکی ئەم شاخەدا گوندەکەی ئێمەیە بەڵام زۆر داوای لێبوردنتان لێ دەکەم. من ئێوەم زۆر ماندوو کردووە. هەردووکیان وتیان قسەی وا مەکە تۆ کچی ئێمەی. منیش زۆر سپاسیانم کرد. گەیشتینە گوندەکەی ئێمە. لە سەروی گوندەکەمان بووین. وتم باوە حاجی خەڵکی گوندەکەمانیان ئالێرە کۆ کردەوە و ئەنفالیان کرد. حەپەسا بووم هەر سەیری شوێنەکەم دەکرد. لەو شوێنەوە دەستەکانی خەڵکی ئاوایی بەرز بوو بوونەوە بە خێرهاتنەوەیان لێم دەکرد.
باوە حاجی و کاک ئەحمەد بێدەنگ بووبوون. دیار بوو کاری لەوانیش کردبوو. دایکم باوەشی بۆم کردبووەوە، دەیوت بۆ درەنگ هاتیتەوە، بۆ ڕێبازت لەگەڵدانیە. زیاتر و زیاتر گریانگرتمی کە گەیشتینە ناو ئاوایی. هەر بە ئیشارەت با کاک ئەحمەدم وت لای ئەم ماڵە ڕام بگرە کە وەستاین. نازەنین باپەلە هات بۆ دەرگا کە منی بینی هاواری کرد و گوتی دایک گیان نەسرین هاتەوە. دەستمان لە ملی یەکتری کرد و لە یەکتری نەدەبووینەوە. فرمێسکبارانی یەکتریمان کرد. مەلا ئەحمەد و مەلا ژنە گوڵا هاتنە دەرگا. باوە حاجی و کاک ئەحمەد لەگەڵ مەلا ئەحمەد دەستی یەکتریان ماچ کرد. منیش دەستی مەلا ژنە گوڵە و مەلا ئەحمەدم ماچ کرد. دەستی نازەنین لە نێو دەستەکانمدا بوو. سرم داخست بوو بە هێمنی دەگریام. چووینە ژوورەوە و هەموو دانیشتین، بەڵام من نەمدەتوانی دانیشم. لەگەڵ نازەنین یارمەتیمان وەرگرت و چوون بۆ شوێنەواری خانووەکەمان کە لە تەنیشت ماڵی نازەنین بوو. شوێنەواری خانووەکەمان جاروبار دەبوو خانووەکەی جاران و باوکم و دایکم و ڕێباز و نەریمانم تێدا دەبینی. پێشچاوم دەسوڕا، گوێم بە دەنگەکانیان دەزرنگایەوە. دەنگی ئاوازی شمشاڵی نەریمان دەهاتە گوێم. لە شوێنی خۆم دانیشتم. نازەنین وتی بۆ وا دەکەی نەسرین؟ نەمدەتوانی وەڵام بدەمەوە. ئەویش دەستی کرد بە گریان و باوەشی لێمدا و منیش گریام. بە گریانەکە هاتمەوە هۆشی خۆم. دەستی یەکترمان گرت بوو. هێواش بەناو حەوشەکەدا دەڕۆیشتین. کە چووینە لای کادێنەکە نەرمەگیایەکی سەوزی لێ ڕوا بوو. نازەنین وتی با دابنیشین لێرە و کەمێک پشوو بدەین. کە دانیشتین هێواش دڵ و دەروونم ئارام بووەوە. ئیتر لەگەڵ نازەنین کەوتینە باسی بەسەرهاتەکان. نازەنین وتی نەسرین گیان، بەخوا زۆر دڵم پێت کرایەوە. ئەو ڕۆژەی کە لەگەڵ باوکم لە شاری سلێمانی بووین، ڕێبازی براتم بینی. زۆر وتم ماڵتان لەکوێیە؟ دەیوت نازانم. وتمان ئەمان ناسی؟ وتی بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بوو کە شێت بووە. خوا ئەو کەسە بگرێت کە وای لێتان کرد. لەگەڵ ئەو هەواڵە دڵتەزێنەدا نەمدەزانی شەوە یان ڕۆژ. بورا بوومەوە کە هۆشم هاتەوە لە ماڵی نازەنین بووم. خەڵکی ئاوایش هەموو کۆبوو بوونەوە. نەمزانی چۆن منیان گەیاند بووەوە ماڵی مەلا. نازەنین هەر دەگریا. زۆر پەشیمان بوو کە ئەو هەواڵەی پێم وت، چونکە نەیدەزانی من نازانم و تاوەکو ئێستا ڕێبازی برام لێونە. لە نزیکی عەسردا بوو کە خواردنی نیوەڕۆ ئامادەکرا. بەهۆی منەوە درەنگ کەوتن. زۆریشم پێ ناخۆش بوو. هەموو زانیان ڕێباز شێت بووە، بەڵام هیچ کەس ئەو باسەی نەدەکردەوە بۆ ئەوەی برینم نەکولێتەوە. ماڵی مەلا ئەحمەد نەیان هێشت بڕۆینەوە. شەوێ خەڵکی ئاوایی لە ماڵی مەلا ئەحمەد کۆبوونەوە. بووە پرسەیەک و سەرخۆشیم لێ دەکرا. ئەو شەوە من و نازەنین لە ژوورێکدا نووست بووین. دەنگی چەمەکە و دەنگی بۆق بووبوونە دوو ئاوازی ئێجگار بە سۆز و بە هێواشی دڵمیان ئارام دەکردەوە. بەیانی زوو هەستاین. جارێکی تر لەگەڵ نازەنین سەیرێکی شوێنەواری خانووەکەم کردەوە و وتم نازەنین من پارەیەکی زۆر باشم هەیە. ئەمەوێ خانووەکەمان دروست بکەمەوە و ڕێباز بدۆزمەوە و بیگەڕێنینەوە گوند. زۆری پێخۆش بووتی دڵنیا بە هەموو هاوکاریەکت ئەەکەم. کە گەڕاینەوە باسەکەم بۆیان کردەوە. باوە حاجی یەکەم جار ڕێگر بوو. پاڕامەوە و دەستی ماچ کرد کە هاوکاریم بکات بۆ گەڕانەوەم. ئەویش ڕازی بوو. ئیتر هیچ کەس نەبووە ڕێگر. کاک ئەحمەد وتی منیش وەستای هاوڕێم هەیە کە دەستەی بیناکردن و دروستکردنی بیناکە دەگرێتە ئەستۆ. دڵنی زیاتر خۆش کرد. ماڵی مەلا ئەحمەد و خەڵکی ئاوایی هاندەرێکی تر بوون بۆ ئەوەی بگەڕێمەوە و ڕێبازیش لە گەڕانی سەر شەقامەکانی ناو شارڕزگار بکەم. ماڵ ئاواییمان کرد و گەڕاینەوە بۆ شاری هەولێر. کە چووینەوە بەو ڕەنگە شێواوەمەوە ڕێزان باوەشی پێمدا کرد و دەستی کرد بە گریان. سرم سوڕما. وەم دەزانی پێیان وتووە. وتی ئەی ڕێباز. دەستم کرد بە گریان و وتم ئەو برا تاقانەیەم هەبوو. ئەویش بە کاریگەری کارەساتی ئەنفال شێت بووە. ئێستا نازانم لە چ شارێکدایە و بە شەقامەکاندا دەسوڕێتەوە و خەڵکی گاڵتەی پێدەکەن. ماڵی باوە حاجی هەموویان پەرۆش بوون بۆ ئەو هەواڵە دڵتەزێنە. وتیان خەمت نەبێت لە هەر شارێک بێت دەیدۆزینەوە و دەیهێنینەوە.
وتم کاک ئەحمەد تاوەکو خانووەکە دروست نەکەمەوە لە گوندەکەمان ڕێباز نادۆزمەوە، چونکە دەزانم بۆ ئەو شار نابێ گوند باشترین چارەسەرێتی. شەوێ لەگەڵ ڕێزاندا گریانمان بۆ یەکتری دەسەندەوە. ڕێزان دڵنەواییمی دەکرد و دەیوت من گەر شێتیش بێت شووی پێ دەکەم، تەنها تۆ کەمێک هێور ببەوە و بەجێم مەهێڵە. دەمزانی تازە کار لە کار ترازاوە و جگەر گۆشەکەی ڕێبازی برام نابینم. هەر خۆم چۆن دەهێڵم کچێکی وەکو ڕێزان شوو بکات بەشێت، باشێتە کەش برام بێت. پاش 3 ڕۆژ کاک ئەحمەد وتی وەستایەکم پەیدا کردووە بۆ دروستکردنی خانووەکەت. هەر سبەینێ دەچین بۆ گوندەکەتان و شوێنەکە نیشانە دەکەین کە چۆن دروستی بکات. هەرچی پارەیەکم هەبوو دامە دەستی کاک ئەحمەد. جارێکی تر چوینەوە بۆ گوندەکەمان. هەر لە شوێنەواری خانووەکەمان 2 ژووری دواوە و کادێنەکە و گەوڕ و ژووری تەنیشت گەوڕم نیشان کرد. ئیتر وەستا دەستی پێکرد. لە ماوەی 2 مانگدا کلیلی بۆ هێناین. پاش وەرگرتنی کلیلەکان کاک ئەحمەد وتی دەزانی هێشتا پارەیەکی ئێجگار زۆرت ماوە؟ زۆر حەزم دەکرد و زۆر هەوڵمدا کە هەندێک لە پارەکەم لێ وەربگرێ، چونکە زۆر ماندوو بوو بە خانوو دروستکردنەکەمەوە. بەڵام سوودی نەبوو. دەیوت ئەی برا گەورەکەت بۆ چییە؟ ئینجاوتی گەر حەز دەکەیت شارەکانی کوردستان هەموو دەگەڕێین تاوەکو ڕێبازی برات دەدۆزینەوە. وتم دەزانی ئەمە خۆشترین هەواڵ بوو، بەڵام حەز دەکەم ڕێزانیش بێت لەگەڵماندا و دەچین بۆ شاری سلێمانی، چونکە نازەنین دەیوت لەو شارە بینیمیانە. لە بەرەبەیاندا بوو. هەرسێکمان ڕۆیشتین بەرەو شاری سلێمانی. پاش چەند کات ژمێرێک گەیشتینە شارەکە. هەرسێکمان چاومان لە شێت دەگێڕا. کە چووینە ناو بازاڕ لە شوێنێکدا خەڵکی کۆبوو بوونەوە پێدەکەنین. کاک ئەحمەد یەکسەر وەستا. وتی بە دڵنیاییەوە ئەو خەڵکە لە شێت کۆبوونەتەوە. بەپەلا خۆمان گەیاند. ڕاست بوو، بەڵام ڕێبازی برام نەبوو. کاک ئەحمەد پرسیاری کرد کە شێتی تر هەیە لەم شارە؟ یەکێک وتی زۆر هەیە و هەر یەکە و بە شتێکەوە گرتوویەتی. وتم هەیە ناوێ ڕێباز بێت؟ وتی بەڵێ ڕێبازە شێت هەیە، وێنەی سەرکردەکانی لەسەر سنگە، زۆر لای ترافیک لایتەکان دەوەستێ. وتم کاک ئەحمەد ئەو شێتەی کە ئەم برایە باسی دەکات ڕێبازی برامە، چونکە زۆر سەرکردە و پێشمەرگەکانی خۆش دەویست. سواری پیکابەکە بووین و بە پەلە ترافیک بە ترافیک لای دەگەڕاین. بێهیوا بووین کە نایدۆزینەوە. ئەم جارەیان لای ترافیک لای تێکوەستاین. کوڕێک لەو بەری شەقامەکەوە وەستا بوو، باڵابەرزێکی لاواز جلێکی کوردی لەبەردا بوو. چەند وێنەی سەرکردەی لەسەر سنگ بوو. وتم کاک ئەحمەد ئەوە ڕێبازی برامە. لە پێشەوە ڕابوەستا. هەرسێکمان دابەزین بە پەلە خۆم گەیاندە ڕێباز. باوەشێکم لێیدا و ماچم کرد. پێدەکەنی و هیچی نەدەوت. وتم ڕێباز من نەسرینی خوشکتم، وەرە بە سواری ئەو پیکابە بین و بڕۆینەوە بۆ گوندەکەمان. ڕێباز سیرمی دەکرد و هیچ قسەی نەدەکرد. بە بێدەنگ دەستێکی بە وێنەکانی سەر سنگیەوە دەهێنا کە ئاوڕمدایەوە خەڵکێکی زۆر کۆبوو بوونەوە. وایان دەزانی هەر گاڵتە پێکردنەکەی هەندێک لە خەڵکی شارەکەیە بۆ شێت. بەڵام کە زیاتر ورد بوونەوە کە من بەڕاستی قسەی لەگەڵ ڕێباز دەکەم سەریان سوڕما بوو. کاک ئەحمەد وتی کاکە ڕێباز با بڕۆین لەگەڵ خوشکتدا. وتی نایم. نا. وتم ڕێباز دەچینەوە گوندەکەمان بۆ لای دایە و باوە. وتی درۆ دەکەیت، ئەنفال کران، گوندەکان ڕوخان، مەڕەکانیان برد، درۆ دەکەیت، درۆ. دەستم کرد بە گریان. نەمدەزانی بە چ ڕێگایەک براکەم ببەمەوە. تووڕە بووم. گرتم بە قۆڵی دەویستم بیکەمە ناو پیکابەکەوە، بەڵام لە شوێنی خۆی چەقی بوو نەدەجوڵا.
لەگەڵ کاک ئەحمەد و ڕێزان زۆر هەوڵماندا بەڵام سوودی نەبوو. کوڕێکی گەنج قاتێکی چاکەت و پانتۆڵی لەبەردا بوو. وتی تۆ بەڕاستی خوشکی ئەم کوڕیت؟ وتم بەڵێ براکەم، ئەم برایم تاقانە بوو. وتم بەڵێ براکەم، ئەم برایم تاقانە بوو، زۆر ژیر بوو، دڵسۆزی گەلەکەی بوو. لە کارەساتی ئەنفالدا دایک و باوک و منیان گرت، ماڵمان تاڵان کرا و ئەنفال کراین. بەو کارەساتە براکەم شێت بوو، زۆر گریام. خەڵکەکەش هەندێکیان چاویان پڕ بوو لە فرمێسک، ڕێزانیش چاوەکانی سوور بووبوون. کاک ئەحمەد بێدەنگ بوو. گەنجەکە ڕووی کردە خەڵکەکە وتی خەڵکینە کە شێتێک دەبینن بێ ئەوەی بیر بکەنەوە بۆچی شێت بووە. ئایا ئەمە پێش شێتبوونی چ مرۆڤێک بووە؟ یەکسەر گاڵتەی پێدەکەن و ڕابواردنی ڕۆژانەتانی پێ بەسەر دەبەن بەبێ ئەوەی بەزەییتان پێیدا بێتەوە. دڵنیابن ئەمانە لە ئێمە دڵسۆزتر بوونە بۆ خاکی نیشتیمان، هەر لە عیشق و دڵسۆزی نیشتیمان شێت بوونە. هەموو شێتێکی گەلەکەمان مێژوویەکی پڕسەروەری لە پشتەوەیە. هەر شێتێک دەبینی کارەساتی دڵتەزینی دوژمنانت دێنێتەوە یادمان. ئەم شێتەی کە دەیبینن وێنەی سەرکردەکانی کوردی بە سینگەوە هەڵواسیوە. خەڵکی گوندەکانە بە کارەساتی ئەنفال دایک و باوک و سەروەتەکەیان لە ناوچووە. ماڵی باوکی ئەم شێتە شوێنی پشودانی چەندەها پێشمەرگە بووە. هاوکاری پێشمەرگەیان کردووە، پاڵپشتی شۆڕشەکەیان کردو بۆیە ئەنفال کران. تۆزە بیر بکەنەوە لە شێت و بەزەییدان پێیان دابێتەوە. ڕووی کردە ڕێبازی برام، وتی بۆ ناچیتەوە لەگەڵ خوشکەکەت بۆ گوندەکەتان؟ شانێکی هەڵتەکاند و وتی ناچمەوە. بە منی وت ئەم برایەت حەزی بەچی دەکرد، دڵی بەچی خۆش دەبوو؟ وتم دڵی بە مەڕ و ماڵات و گوندەکەمان زۆر دەکرایەوە و حەزی بە تێکەڵبوونی پێشمەرگە و کادیرەکان دەکرد. گەنجەکە وتی ڕێباز گەر خوشکت مەڕت بۆ بکڕێ دەچیتەوە؟ سەری بەرز کردەوە، سەیرێکی گەنجەکەی کرد، سەیرێکی منی کرد، زەردەخەنەیەکی زۆر جوانی کرد و وتی مەڕ بکڕن دەچمەوە. گەنجەکە قۆڵی خستە قۆڵی ڕێبازەوە وتی با بچین سواری ئەو پیکابە ببین و بڕۆین مەڕ بکڕین. هێواش دەڕۆیشتن، بە پەلە قۆڵم خستە ناو قۆڵی ڕێبازەوە و چوونە لای پیکابەکەوە. کاک ئەحمەد دەرگای پێشەوەی بۆ کردەوە، بەڵام ڕازی نەبوو بچێتە پێشەوە. دیسان ئینکار بووەوە و کەمێ وەستا. ئێمەش وەستاین. اینجا بەدەستی ئیشارەتی کرد و وتی من لە دواوەدا دەنیشم، زۆر هەوڵمدا دەترسام کە بکەوێت، بەڵام هەر سوودی نەبوو. گەنجەکە وتی با لە دوای پیکابەکەوە بێت، ترسی نییە، چونکە هیوای ئەو شێتە گەیشتنە بە مەڕەکان. بە ناچاری سەرمان خست و زۆر سوپاسی گەنجەکەمان کرد. خەڵکی چەپڵیان بۆ گەنجەکە لێ ئەدا. ماڵ ئاواییمان لە خەڵکی کرد و بەڕاستی چوین بەرەو مەیدانی ئاژەڵان. دوو مەڕمان کڕی و خستمانە دوای پیکابەکە. زۆر زیاتر دڵی خۆش بوو. دەستی کرد لە ملی مەڕەکان و هیوا خنجیلانەکەی هاتە دی. چوینەوە بۆ ماڵی باوە حاجی. ئەو شەوە ڕێباز نەدەهاتە ژوورەوە و لە حەوشەکەدا بوو، لەگەڵ مەڕەکاندا یاری دەکرد. زۆر دڵی بە مەڕەکان خۆش بوو. هەر بۆ بەیانی چوینەوە بۆ گوند. کە سەیری خانووەکەمانم دەکرد زۆر جوان دروستیان کرد بوو. مەڕەکانم بردە گەوڕەکەوە. ڕێبازم وەکو ئەمانە تێبەجێ هێشت بۆ خەڵکی گوندەکەمان. خۆم لەگەڵ کاک ئەحمەد گەڕامەوە بۆ شار بۆ کڕینی باشترین کەلوپەلی ناوماڵ. دواشەوم بوو لەگەڵ ئەو خێزانە دڵسۆزە. بۆ بەیانی بە دوو پیکابەوە ماڵەکەمان گواستەوە بۆ گوند. ڕێزان دواوتەی ئەوە بوو کە دەیوت چاوەڕوانی ڕێباز دەکەم تاوەکو چاک دەبێتەوە بۆ ئەوەی شووی پێ بکەم. بەڕێزانم بەشی 12 ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی چوو ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و خواتان لەگەڵ ماڵاوە.
بەشی 13. لەو خانووی کە دروستم کردبوو من و ڕێباز و هەردوو مەڕەکە بەیەکەوە ژیانمان بەسەر دەبت. هەفتانە ماڵی باوە حاجی سەردانمانیان دەکرد. کاک ئەحمەد پارەکەی بۆم هێنایەوە، بەڵام ئێجگار زۆری مابوو. وتم کاک ئەحمەد حەز دەکەم پارەکەم هەموو بدەم بە مەڕ، چونکە گەوڕەکەمان جێگەی مەڕێکی زۆری لێ دەبێتەوە. وتی بەسەر چاو. ئەو ئەرکەشی خستە ئەستۆی خۆی. نەماوەیەکی زۆر کورتدا 7 سەرمەڕی کڕی و هێنایەوە بۆمان و کادێنەکەشی لە کاپڕ کرد بۆ مەڕەکان. زۆر ماندوو بووین لە خزمەتکردنی مەڕەکان. ڕێباز بەو شێتەی خۆی ماندوو بوو. نازەنین جگە لەوەی زۆر هاوکارم بوو، زۆربەی شەوەکان لە لای من دەنووست، چونکە مەلا ئەحمەد نەیدەهێشت بە تەنیا بم لەگەڵ ڕێبازدا. ڕێباز ژووری تایبەتی هەبوو لای گەوڕێ مەڕەکانەوە. من و نازەنین لە ژووری خوارەوە بووین. دەفتەری یادەوەریەکانم لە دۆڵابێکی تایبەتدا کلیلدا بوو. حەزم نادەکرد نهێنیەکانم کەس بیزانێ. ئەو شەوە یادەوەریەکانم دەنووسیەوە. نازەنین وتی چی دەنووسیتەوە؟ وتم خۆم خەریک ئەەکەم. حەزم نەدەکرد باسی نهێنیەکانم بۆ نازەنین بکەم، بەڵام ئەو شەوە دڵم ئێجگار تەنگ بوو. پێویستیم بە یەکێک بوو بەسەرهاتەکانمی بۆ باس بکەم و ناخی دڵمی بۆ هەڵبڕێژم. هەر 5 دەفتەری یادەوەریەکانم هێنا و یادەوەریەکانم نهێنیەکانم بۆ نازەنینیش باس کرد. ئەو شەوە بە باسکردنی بەسەرهاتەکان کەمێ دڵتەنجی بەرۆشی بەردام. بەیانی بە نازەنینم وت حەز دەکەم شوانێک بگرم بۆ مەڕەکانم، چونکە زۆر ماندووم و مەڕەکان زۆرن. گەر بکرێت بە باوکت بڵێیت شوانێکمان بۆ پەیدا بکات. هەر داواکاریەکەم هەبوایە نازەنین بە زووی جێبەجێ دەکرد. حەزی دەکرد شتێک بکات کە من دڵم خۆش بێ پێی. بۆیە بەپەلە چوو بۆ ماڵ بۆ ئەوەی بە باوکی بڵێ. ڕۆژێکیان نازەنین بەپەلە هاتەوە. زۆر ڕووی خۆش بوو. زانیم هەواڵی خۆشی هێناوە. هەر لە دوورەوە داوای مسجێنی لێم دەکرد. وتم چی بۆ نازەگیان؟ وتی باوکم نردوویەتی بە دوای کوڕێکی خزم کە ئەویش خەڵکی ئەم گوندانەی لای خۆمانە و کە سوکاری هەموو ئەنفالن و لە ماڵی خاڵی دەژیا لە ئوردوگای زۆرم لێکان. وتم زۆر سپاست دەکەم نازگیان. وتی بێشایانە نەسرینجان، بەڵام حەز ناکەم شتێک هەیە بیڵێم. وتم تخوا چی هەیە مەیشارەوە بیڵێ. وتی ئەو کوڕی کە دێت بۆ شوانی ناوی نەریمانە. تەزوویەکی عاشقانە و ڕاچڵەکینی دڵم وەڵامی نازەنینیاندایەوە. نازەنین ترسا، زانی کەمێتێک چووم. وتی خۆزگە باسم نەدەکرد. وتم هیچ خەمت نەبێ. هێند کارەساتی ناخۆش و هەواڵی کتوپڕ و ناخۆشم بیستووە. دڵ و دەروون و مێشکم ڕاهاتون لەگەڵیدا. خوا دەکات ئەو زوو دێت و کەمێ لە ماندوو بوونمان کەم دەکاتەوە، هیچمان ناوێ. وتی دڵنیا بە لەم ڕۆژانەدا دێت، چونکە ئەویش خەڵکی ئەم دەڤەرەیە و دڵی بەم ناوچەیە دەکرێتەوە. ئەو ڕۆژە لەگەڵ نازەنین خەریکی پەچەماڵین بووین کە لە دەرگای ماڵی نازەنین درا. دڵم لێیدا، زانیم شوانەکەیە. نازەنین بە پەلە چوو بۆ ماڵ. هەر لە حەوشی خۆیانەوە بانگمی کرد و گوتی کاک نەریمانە. لە چاوەڕوانیدا بووم کە ئێستا باوکی نازەنین لەگەڵ شوانەکەدا دێنە ژوورەوە، بەڵام نەهاتن. بە پەلە نازەنین هات. وتی نەسرین گیان، تۆ دیت بۆ لایەن یان ئەوان بێن؟ وتم من دێمە خزمەتیان. بە یەکەوە چوین بۆ ماڵی نازەنین. کە چوینە ژوورەوە مەلا ژنەگوڵە چای تێدەکرد. مەلا ئەحمەد لەگەڵ کاک نەریمان گفتوگۆیان دەکرد. کاک نەریمان هەستایە سەر پێ. مامەلا ویستی هەستێ نەمهێشت. بۆ کوڕەکەش هەر حەزم نەدەکرد، بەڵام خۆی بەڕێز بوو. کوڕێکی باڵابەرزی لاواز بوو، کەمێ ڕیشی هەبوو، جلێکی کوردی لەبەردا بوو. فەرمووی دانیشتنیان لێم کرد و دانیشتم.
کوڕەکە هەر سەیری زەوی دەکرد، سەری هەڵ نەدەبڕی، شەرمی زۆر دەکرد، وەکو یەکێک وا بوو کە هاتبێ بۆ داخوازی. مامەلا وتی: کچەکەم، ئەمە ئەو کوڕەیە کە بۆ شوانی تاتووە، ناوی نەریمانە و کوڕێکی بێدەنگە کە سوکاری هەموو ئەنفالن. وتم: بەخێر بێ کاک نەریمان، تۆ ئەبی بە برای گەورەمان. تەنها من و ڕێبازی برام لە ماڵداین و مەڕێکی زۆرمان هەیە، پێویستمان بە یەکێکە وەکو جەنابەت، چونکە براکەم مێشتی زۆر تەواو نییە. حەز دەکەم لە پێش چاوی مامەلا و مەلاژنە گوڵە و نازەنین هەرچی داواکاریت هەیە بیڵێ. وتی: دڵنیا بە هیچ ناڵم، چونکە ئێوە هاوخەمی منن. وەکو زانیومە براکەت بەهۆی کارەساتی ئەنفالەوە شێت بووە، دەبم بە شوانتان، هەرچیت پێ باش بوو ڕێگر نابم و پەسەندی دەکەم. مەلا ئەحمەد وتی: زۆر چاکە، من نەخۆشم و ناتوانم بێم لەگەڵتان، با نازەنین بێت و کارەکانی نەریمان چییە پێ بڵێن. هەستاین و چوون بۆ ماڵی ئێمە. ڕێبازم پیشانی دا لەگەڵ گەوڕی مەڕەکان، ئەو ژوورەی کە لە تەنیشت گەوڕەکەەوە بوو کە ڕێبازی تیادا دەنووست دام بە نەریمان. ڕێباز هاتە ژووری تەنیشتم، بەو شێوەیە بووینە خاوەنی شوان. بەڕاستی زۆر لە ماندووبوونم کەم بووبووەوە، بە تایبەت کە کاک نەریمان شارەزایی تەواوی هەبوو لە بەخێوکردنی مەڕووماڵات. زۆر دڵسۆز بوو، ڕازگۆ بوو، بە ئابڕوو بوو، لەگەڵ ڕێبازە هۆگری یەکتر بووبوون و زۆر یەکتریان خۆش دەویست. زۆر دڵم بە کاک نەریمان خۆش بوو، زیاتریش، چونکە زۆر دڵی گونجاو بوو، وەک برایەکی گەورەم لە ماڵدا هەڵسوکەوتی دەکرد. پاش چەند مانگێک پێکەوە ژیاین. ڕۆژێکیان کەمێ دڵم لێی زویر بوو، چونکە لە کاتی دۆشینی مەڕەکاندا بوو سەیرێکمی کرد، سەیرکردنێکی عاشقانە، هەروەکو سەیرکردنەکانی شەهید نەریمان وابوو. زۆرم پێ ناخۆش بوو، بەڵام هیچ وەڵامێکم نەبوو. پاش تەواوبوون لە دۆشینی مەڕەکان بە تۆڕەییەوە چوومەوە ژوورەکەی خۆم. هەستی کرد کە تۆڕە بوومە، بە بێدەنگی کارەکانی ڕۆژانەمان ئەنجام دەدا. پاش 2 ڕۆژ لەو بێدەنگیەمان وتی: 2 ڕۆژ مۆڵەتم بدە دەچم بۆ ماڵی خاڵۆم. منیش وتم: بە ئارەزووی خۆت 2 ڕۆژ بڕۆ، بەڵام زۆر ترسام کە هاوڕێیەکی دڵسۆزی ڕێبازی برام دەڕوات، لەوانەیە نەگەڕێتەوە. چوو بۆ لای گەوڕی مەڕەکان، لەوێدا بە ڕێبازی وت: دەڕۆم. ڕێباز بەو شێتەی خۆیەوە دەپاڕایەوە و دەیوت: تخوا مەڕۆ، جێم مەهێڵە. ماچێکی ڕێبازی کرد و وتی: دەڕۆم، بەڵام دێمەوە. حەزی دەکرد بێت و ماڵ ئاوابوونم لێ بکات، بەڵام شەرمی دەکرد نزیک بکەوێتەوە. حەزی دەکرد من بڵێم خوا حافیزت، بەڵام من هیچم نەوت. دەستی کرد بە ملێ ڕێباز و ڕووی لە دەرگای حەوش ڕۆیشتن. سەگەکانیش بە کلکەلەقێ کەوتبوونە دوای. ماچی ڕێبازی کرد و سەرنجێکمیدا. بە زەردەخانەیەکەوە سەیرێکی ڕێبازی کرد و چووە دەرەوەی حەوشە. دڵم پڕ بوو، هەستم کرد کە کەسێک لە ماڵەکەمدا دەڕوات و جێگەی زۆر دیارە. هەستم لای بوو کە چووە ماڵی نازەنین. پاش ماوەیەک ئینجا ماڵ ئاوایی لێکردین. زۆر ترسام کە نەتوانێ بێتەوە، چونکە لەو ڕۆژەوە زۆر شەرمی دەکرد. پەشیمان بوو، بەڵام نەیدەتوانی پێم بڵێ. لە نزیکی عەسردا بوو، مەلا ئەحمەد هات بۆ ماڵمان. دڵم دا چڵەکی و ترسام کە پێم بڵێ نەریمان ناگەڕێتەوە، بەڵام وتی: حەز دەکەم بە یەکەوە وەکو کچ و باوک عەسرە چایەک بخۆین. وتم: مامەی گیان، ماڵی خۆتە، زۆر گەورە دەبم، فەرموو یاخوا بە خێر بی. سەماوەرم داگیرساند و چایەکم بە پەلە لێنا. وتی: کچەکەم، من بۆ کارێکی خێر هاتووم، حەزم نەکرد کە کەس بزانێ، هەر بۆیە نازەنینم نەهێنا لەگەڵ خۆم، چونکە نەریمان وتی با زۆر نهێنی بێ. وتم: فەرموو مامە گیان. وتی: ئەوەی ڕاست بێت نەریمان داوای دەستی تۆ دەکات، دەڵێت بەڕاستی کچێکی بە ئابڕوو خانەدانە، من هەر دەبێ ژن بهێنم.
لەو باشترم دەست ناکەوێت با دڵنیا بێت لەبەر ماڵ و مڵکیم نییە تەنها کچێکە و چووەتە دڵمەوە. چایم تێکرد و دامە دەستی مامەلا کەمێ بێدەنگ بووم. ئەنجاوتم مامەی گیان پەیمانم داوە کە شوونەکەم تاوەکو مردن خزمەتی ڕێباز بکەم لە مەڕداری بەردەوام بم. وتی کچەکەم تۆ هەر لە ماڵی خۆت دەبیت ئەو هەر خۆی بە شوانت دەزانێ. دەستی کرد بە باخەڵیدا و سەیرێکی کاتژمێرەکەی کرد و وتی کچەکەم ئێستا درەنگە بۆ نوێژ جارێ هیچ وەڵامم مەدەرەوە بەڵام بە قسەی مامی خۆت دەکەیت نیوەی ئیمانت مسۆگەر دەکەیت. هەردووکتانیش کەسوکاری ئەنفالکراوەکانن. هەستایە سەر پێ و زەردەخەنەیەکی کرد و وتی ئینشا ئەڵڵا خوا دڵت نەرم دەکات. من جارێ بە دوعا تاوەکو دەرگا چووم و بەڕێم کرد. کە گەڕامەوە ڕێباز لای مەڕێک دانیشت بوو کە لە زاینیدا بوو بۆ مامانی. چاوەڕوانی دەرچوونی بەرخەکە بوو. سەیرێکم کرد وتم خوای گیان گەر ڕێبازت شێت نەکردبایە ئێستا ڕێزان دەبوو بە هاوسەری تاوەکو مردن مناڵەکانیانم بەخێو دەکرد چونکە بەڕاستی من کەڵکی شوکردنم نییە و کچێتیم لەدەستداوە. لەو کاتەدا نازەنین هاتە حەوشەوە. حەزم نەکرد باسی مەسەلەکەی بکەم چونکە نهێنی بوو. دڵتەنگیم پێوە دیار بوو. وتی ئەمڕۆ باش ناتبینم زۆر بێهێزی. بەگاڵتە و پێکەنینەوە وتی کاک نەریمان ڕۆیشت وا بزانم تۆش بیری دەکەیت. وتم نازەنین بیر لەو شتانە ناکەمەوە کەڵکی ئەو شتانم نییە و خۆتیش نهێنیەکانم باش دەزانی. نازەنین دەستی کرد بە ملم و وتی گاڵتەت لەگەڵ دەکەم زویر نەبی. وتم لە تۆ زویر نیم لە نێوچەوانی خۆم زویرم. وتی لەویش زویر مەبە با بچین گەوڕەکانمان پاک بکەینەوە. کە چوین مەڕەکە زای بوو ڕێباز دەستی لە گونی ئەدا و سەیری دەکردین و پێدەکەنی و دەیوت دادەنەسرین ئەهاها نێرە. دڵتەنگی لەبەر بردینەوە و دەستمان کرد بە پێکەنین و کەوتینە گەوڕپاکردنەوە. نەمدەزانی چۆن وەڵامی مەلا ئەحمەد بدەمەوە کە بیرم لە خۆم دەکردەوە بەڕاستی پێویستم بە پیاوێک بوو کە بێتە پەرژین بۆ داپۆشینی کەم و کوڕیەکانی ژیانم. لە دڵەوە حەزم دەکرد ببم بە هاوسەری کوڕێکی ڕێک و پێکی وەکو کاک نەریمان چونکە بەڕاستی هەڵس و کەوتی بە تەواوی سەرنجمی ڕاکێشا بوو. نەمدەزانی کۆمەڵگاکەمان ڕێ نادات کە من و شێتەکەی برام لەگەڵ گەنجێک لە خانوویەکدا بژین. دڵنیام کە خەڵکی خۆیان ناگرن و قسەمان بۆ هەڵدەبەستن. نەمدەزانی چی بکەم چونکە شوکردنەکەم کێشەیەکی گەورە بوو لە ژیانمدا نەوەک پرۆژەیەکی پیرۆزی هەموو کچێکی تر. ئازیزانم بەشی سیانزەمی ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان پالکرا و هەر شاد بن خواتان لەگەڵ. بەشی چواردەیەم. ڕۆژەی نەریمان بوو بۆ ساڵێک لە دڵمدا. ڕۆژی دووەم تاوەکو نیوەڕۆ لە چاوەڕوانیدا بووم. زۆر ترسام کە نەگەڕێتەوە. لە نزیکی ئێوارێ چوومە سەربان. سەیری ئەو ڕێگایانەم دەکرد کە ڕۆگوندەکەمان دێن. لە دوورەوە قەرایەکم بینی کە زیاتر سەرنجمدا نەریمان بوو. بە پەلە چوومە خوارەوە و بە کەسم نەوت. ڕێبازم تێنەگەیاند. دەترسام بیکات بە هەرا و بەزمی خۆی لە خۆشییاندا. خۆم لە جێلیدا بەڵام هەموو هەستم لای هەنگاوەکانی بوو.
دەمزانی چ کاتێک دەگاتەوە ناو ئاوایی کە گوێم لە دەنگی مەلا ئەحمەد بوو بانگی ئێوارەی دەفەرموو چوم دەستنوێژم هەڵگرت و چوومە سەر بەرماڵ حەزم دەکرد کاتێک کە نەریمان دێتەوە من لەسەر بەرماڵ بم ئەویش لەگەڵ ڕێباز دانیشت بن تاوەکو لە نوێژ ئەبمەوە ئاگاداری ڕکاتەکانی نوێژ نەبووم زۆر لەسەر بەرماڵ مامەوە لە چاوەڕوانی لێدانی دەرگای حەوشە و بەزم و شایی ڕێبازی برامدا بووم بێسوود بوو هەر نەهاتەوە چاوەڕوان بووم کە کاتێ ئەو هاتەوە ئینجا نان خواردنی ئێوارەدا بنێم هەر نەهاتەوە کەوتمە دوودڵیەوە لەو قەرایی کە لە سەربان بینی بووم دەموت دەبێ من هەڵە بوو بم نەریمان نەبوو بێت حەزم دەکرد بانگی نازەنین بکەم کە شەو بێت لەگەڵمدا بنوێ گەر لە ماڵیان بێت یەکسەر پێم دەڵێ بەڵام حەزم نەکرد و وتم با لە چاوەڕوانیدا بم لەگەڵ ڕێباز دانیشت بووین لە ناکاو لە دەرگادرا ڕێباز بەڕاکردن چوو بۆ دەرگا هاوار و بەزمی ڕێباز بەرز بووەوە دڵم دا چڵەکی هانی خۆمدا کە نەشڵەژێم چوومە لای پەنجەرەکەوە سەیرم کرد لەگەڵ ڕێبازدا باوەشیان لە یەکتری داوە سەگەکان بە دەوریانەوە کلکە لەقەیانە ڕێباز بەڕاکردن هات بەرەو ژوورەکەم و دەیوت دادەنەسرین کاکە نەریمان هاتەوە هەر ئەوەندە نەبوو لە خۆشیاندا شێتیەکەی چاک بێتەوە وای کرد کە نەریمانم خۆش بوێ بەپەلە چوومە لای سەماوەرەکەوە و دانیشتم لە دەرگایدا و فەرمووم لێ کرد شەرمی دەکرد دابنیشێ ئەو ژوورە گەورەی لێبوو بۆ کونەمشک نەی دەزانی لەکوێ دابنیشێ هەر سەیری ڕێبازی دەکرد و سەیری لای منی نەدەکرد بەو زستانە سادە عارەقەی دەرهێنا بوو پاش ئەوەی بەخێر هاتنەوەم لێ کرد و پرسیاری خزمەکانم لێ کرد وتم کاک نەریمان خواردنت بۆ ئامادە بکەم وتی نەبەخوا لە ماڵی مەلا ئەحمەد نانم خواردووە وتم وا دیارە لە مێژە هاتوویتەتەوە وتی لەگەڵ بانگدا گەیشتمە ناو گوند چوون بۆ مزگەوت و لەگەڵ مەلا ئەحمەد هاتینەوە پێی وتم دەبێ لە ماڵی من نان بخۆی وتم باشە وابێ با چایەکت بۆ تێ بکەم بێدەنگ بوو لە چاوەڕوانی چایەکەدا بوو لەگەڵ چاتێکردنەکەدا بە تیلی چاوم سەیرم دەکرد ئاخۆ بزانم سەیرم دەکات بەڵام هێند شەرمی دەکرد هەر لەگەڵ ڕێبازدا خۆی خەریک کردبوو هەر بەپەلە چایەکەی خواردەوە نازانم دەمی سووتایان نا هەستایە سەر پێ وتی زۆر ماندووم ئەچمەوە ژوورەکەم ڕێباز وتی مەڕمان زایی مەڕ قۆڵی خستە سەر قۆڵی نەریمان و چوون بۆ دەرگای گەوڕەکە دیسان لە دەرگادرا بەپەلە چوون دەرگام کردەوە نازەنین و دایکی نازەنین بوون زۆرم پێخۆش بوو کە هاتن چونکە حەزم دەکرد کات بڕوات و بزانم زەمانە دەمگەیەنێتە چ چارە نووسێکی تر هەفتەیەک لە بێدەنگی و شەرمەزاری بەرامبەر یەکتر دڵمی تەنگ کرد بوو مەلا ئەحمەد جارێکی تر بەنهێنی هاتووتی نازانم کچەکەم ڕازی بوویتیان نا چونکە نەریمان ئەڵێ گەر ڕازی نەبێ ناتوانم لەگەڵیان ژیان بەسەر بەرم چونکە هەردووکمان لەو حەوشەیە داینون دەزانین چ مەسەلەیەک لە نێوانماندایە بەڕاستی زۆر گرانە بتوانم بەردەوام بم لە شوانیان مەلا ئەحمەد زانی زۆر شێوا بووم و نەمدەزانی چی وەڵامی بدەمەوە وتم 3 ڕۆژی تر وەڵامی دەدەمەوە وتی 3 ڕۆژی تر وەڵامم بدەرەوە بە قسەکەی مامی خۆت بکە قازانج دەکەی هەستا و ڕۆیشت بەرەو مزگەوت زۆر بیرم کردەوە کە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەم بڕیارمدا کە ڕاستی نهێنیەکانم بۆ نەریمان ئاشکرا بکەم سوێندی بدەم بە گۆڕی شەهیدان گەر ڕازی نەبوو بە هاوسەرێتیمان نهێنیەکانم بپارێزێ دڵنیاشم کە نهێنیم دەپارێزێ چونکە مرۆڤێکی زۆر ڕۆشنبیر بوو لەگەڵ ئەوەی تاوکو و ناوەندی خوێندبوو ئەو ئێوارەیە گوندەکەمان تارای زیوینی پۆشی بوو بەفرێکی ئێجگار زۆرباری بوو کەش و هەوا زۆر سارد بوو مەڕەکانیان خستە گەوڕەکە و دەرگایان لیان داخست بۆ یەکەم جار بە ڕاشکاوانە وتم کاک نەریمان ئەم ئێوارەیە زۆر ساردە
حەز دەکەم هەرسێکمان بە یەکەوە نان بخۆین و هەندێک کاری تایبەتیشم پێت هەیە. ئەویش بێ بیان و هێنانەوە و شەرمکردن وتی بە چاوان. پاش نان خواردن حەبەکانمدا بە ڕێباز چونکە زۆر ماندوو بوو. بە گەرمی زۆپاکە تەواو لەشی خاو بووبووەوە کە وێشکە خەوی دەکرد. بێ ئەوەی شەرم بکەم وتم کاک نەریمان تۆ تاوەکو ئێستا دووجار داوای دەستی منت کردووە لا مەلا ئەحمەد. سەری داخست و وتی بەڵێ ڕاستە. وتم من گەر شوو بکەم بە هیچ شێوەیەک لە تۆ باشتری ناکەم، بەڵام من بڕیارم داوە کە شوو نەکەم. وتی بۆ شوو ناکەیت؟ وتم چونکە تۆ مرۆڤێکی پاک و بێگەردی، خۆشتم ئەوێ بۆیە حەز ناکەم یەکێکی وەکو من بهێنی. وتی بڕوان ناکەم لە تۆ پاک و بێگەرتر هەبێ. وتم نەخێر کاک نەریمان، من نهێنیکی ئێجگار گەورە هەیە کە بۆتە کۆسپێکی گەورە و ناتوانم ببم بە هاوسەرت. ئێستا حەز دەکەم باسێکی ژیانی خۆم بکەم. دڵنیام پاش زانینی بەسەرهات و کارەساتەکانی ژیانم پاشگەز دەبیتەوە لە داخوازیکردنەکەت، بەڵام دەبێ سوێندم بە گۆڕی شەهیدان بۆ بخۆیت کە نهێنیەکانم بپارێزی و من و ڕێباز بەجێ نەهێڵی. وتی بە گۆڕی شەهیدان کە پیرۆسترین سوێندی منە، داواکاریت لەسەر چاوانم، فەرموو باسەکەت بکە. وتم لەم شەوگاری درێژی زستانە حەز دەکەم خاڵ بە خاڵی بەسەرهاتەکانم باس بکەم، بەڵام بە هیچ شێوەیەک باسەکانم مەبڕە و بهێڵە بەردەوام بم بۆ ئەوەی بە جوانی تێبگەیت کە من چیم و چێم. تاوەکو نیوە شەوێکی درەنگ یادەوەریەکانم بۆ باس کرد. ئەویش زۆر بێدەنگ بوو، شێوەی تەواو گۆڕا بوو. هەستام و چووم بە کلیلی دۆڵابەکە دۆڵابی تایبەت هەر 5 دەفتەری یادەوەریەکانم هێنا و دامە دەستی وتم لەوانەیە هەندێشتم لەبیر چوو بێت. حەز دەکەم ئەم دەفتەرانە سبەینێ تەواو بکەیت و ئێوارێ تۆش دوا بڕیاری خۆت بدەیت. ئێستا فەرموو شەو درەنگی کرد، بچۆرەوە ژووری خۆت و شەوت شاد. بەشی 14 ڕۆمانەکەتان پێشکەشکرا تا ئێوارێکی تر و ئەڵقەیەکی نوێی یادەوەریەکانی کچە کوردێکیان فالکرا و خواتان لەگەڵ ماڵاوە. بەشی 15 و کۆتایی. ڕۆژە نەریمان لە ژوورەکەیدا نەهاتە دەرەوە. لە خوێندنەوەی یادەوەریەکانم بەردەوام بوو. منیش لە چاوەڕوانیدا بووم کە پاش ئەو یادەوەریە خێزەونانە چیم پێ بڵێ. دەبێ خاوەن قسەی خۆی بێت و بەجێمان نەهێڵێ. زۆر دەترسام. جاروبەر زۆر پەشیمان دەبووم لە ئاشکراکردنی نهێنیەکانم. هەر خۆم دەموت بایەکێکی ترم بهێنایە بۆ شوانیمان. چی زۆرە هەر شوان زۆرە. لە چاوەڕوانی ئێوارەدا بووم کە هەر بە زوویی دەفتەری یادەوەریەکانم وەربگرمەوە و لە دۆڵابی تایبەت دای بنێمەوە و نهێنیەکانمی تیادا بپارێزم کە ئێوارە نزیک بووەوە مەلا ئەحمەد لە مزگەوت بانگی ئەدا. دەست نوێژم هەڵکرد و چوومە سەر بەرماڵەکەم. دەستم کرد بە نوێژکردن. لە نوێژکردندا بووم ڕێباز و کاک نەریمان هاتنە ژوورەوە. دڵیان زۆر خۆش بوو. یەکەم جارم بوو هەست بکەم کە نەریمان لە ناخی دڵیەوە گاڵتە بکات و پێ بکەنێ. لە دوارڕکاتی نوێژەکەمدا سەلامم دایەوە و بەخێرهاتنەوەم لێیان کرد. وەڵامی دایەوە و یەکسەر دەفتەرەکانی دایەوە دەستم. منیش بە پەلە وەرم گرت و بە شپرزەیی خستمەوە ناو دۆڵابەکەم و کلیلمدا. کلیلەکەم خستە گیرفانمەوە و هیچ قسەم نەکرد. ئەویش بێدەنگ بوو. پاش نان خواردن و چاخواردنەوە وتم کاک نەریمان هەموو یادەوەریەکانت خوێندەوە؟ وتی بەڵێ هەموویم خوێندەوە.
سرم داخست و شەرمەزار بووم کە ئێستا هەموو نهێنیەکانم دەزانێ. وتی دەمەوێت یەک شتێکت پێ بڵێم. وتم بەڵێ فەرموو کاک نەریمان. بە زەردەخەنەیەک و وتی بڵێ نەریمان. تێگەیشتم کە ڕازی بووە. اینجا وتی دەزانی تۆ چیت و کیت؟ بێدەنگ بووم و هیچم نەوت. ئەو بەردەوام بوو وتی تۆ پاک و بێگەرترین کچێکی قارەمانی کوردی. من بالێت نەشارمەوە کە لە ناخی دڵمەوە تۆم خۆش دەویست، بەڵام دڵنیا بە ئێستا لە جاران زیاتر خۆشەویستی لە دڵمدا. بەڕاستی شانازی بە خۆمەوە دەکەم کە توانم کچێکی قارەمانی کورد، کچێکی جوان و خۆشەویست و پاک و بێگەرد هەڵبژێرم و بیکەم بە هاوسەری خۆم. تەزوویەک سەرتاپای لە شمی گرتبووە. بە دەنگێکی هێمنەوە وتم بەڵام من کچێتیم لە دەست داوە، چۆن بە من ڕازی دەبیت؟ وتی نەسرین جان، بۆ یەکەم جار بوو وشەی گیان بەکار بهێنێ. سەیری چاوەکانیم کرد، گوێم لە قسەکانی دەگرت. هەستم دەکرد کە ئەو نەریمانە نییە کە ماوەیەکە لەگەڵماندا دەژیت بە بێدەنگ. شەرماوی ئەمە نەریمانێکی ترە و ناخی دڵی بۆم کردوتەوە. زۆر خۆشمی دەوێ. من ئاگاداری ئەو خۆشەویستیە بەتینەی نیم. هەستم دەکرد خۆشەویستی نەریمان لێدانی دڵمی زیاد دەکرد و ڕەنگێکی عاشقانەی پێم دەبەخشی. بۆ یەکەم جار بوو یەکێکی ترم خۆش بێت. بەردەوام بوو لە قسەکردن و دەیوت بە پێچەوانەوە زۆر مرۆڤی ئەم سەرزەمینە لە پێناوی خەباتی دژی زۆرداری، خەبات لە پێناوی ئازادی و مرۆڤایەتی کەوتونەتە ژێر ئەشکەنجە و ئازاردانی زاڵمانی سەردەمیان. زۆر لەم ئازار و بەسەرهاتانەی تۆیان بینیوە. اینجا بە شانازیەوە لە لاپەڕەکانی مێژوودا باسی ڕاستەکانیان کردووە. پێویستە تۆش دەفتەری یادەوەریەکانت لە بەندێتی ناو دۆڵابەکەت ئازاد بکەیت، بیکەیتە ڕۆمانێک تا بگاتە دەستی نەوەکانی ئێستا و داهاتووی گەلەکەمان، بۆ ئەوەی بزانن کە ئەم ئازادیە زۆر قوربانی و خوێنی لە پێناودا دڕژاوە. تەنانەت کچانیش لە پێناو ئەو ئازادیەدا قوربانیان داوە و لەو خەباتە بێبەش نەبوون. ورەمی زۆر بەرز کردەوە. زیاتر خۆشەویست بوو لە دڵمدا. وتم سوپاست دەکەم. بەڕاستی من زۆر هەڵە بووم کە نهێنیەکانم شارد بووە. دڵنیا بە وەکو ڕۆمانێک بڵاوی دەکەمەوە. وتی من سوپاست دەکەم کە دەبیتە خۆشەویستترین کەس لە ژیانمدا کە تاوەکو ئێستا لێی بێبەری بوو. بە زەردەخەنەیەکی زۆر پاکەوە بە سیرکردنێکی پاک و بێگەردەوە وتی من تۆم خۆش ئەوێ، بەڵام نازانم تۆ منت خۆش ئەوێ یان ڕابردووت هەر کاری بەسەرتەوە ماوە. وتم ڕاستە ڕابردوو وەکو یادگاریەک کاریگەری خۆی هەر هەیە، بەڵام لە ژیاندا گەر لە بیرچوونەوە نەبێت مرۆڤ ناتوانێت لە ژیان بەردەوام بێت. بۆ یەکەم جارم بوو بە شێوەیەکی عاشقانە سەیری بکەم. گەر ڕێباز لە ژوورەکەدا نەبوایە باوەشێکی پاک و بێگەردی خۆشەویستیمان کۆتایی گۆڕینەوەی خۆشەویستی و باسەکەی ئەو شەوەمان دەبوو. وتی نەسرین جان، چۆنە هەر ئێستا بچم بە مەلا ئەحمەد بڵێم و هەر ئەم شەو مارەت بکەم؟ وتم نەریمان گیان پەلەمەکە، با باوە حاجی و کاک ئەحمەد بێن. خۆت دەزانی چەندێ بۆ من باش بوونە. دەبێ تۆ دەست بنێتە نێو دەستی باوە حاجی، ئینجا مەلا ئەحمەد مارەم بکات. ماڵی باوە حاجی نزیکی سەردانیان بۆتەوە، چونکە بەهۆی بەفربارینەوە 2 هەفتەی دیار نین. هەر کە هاتن مەسەلەکەمان کۆتایی پێدەهێنین. لە ئێستا فەرموو شەو درەنگی کرد بڕۆوە بۆ ژوورەکەی خۆت. وتی بچمەوە ژووری سارد و سڕ و تەنیایی. وتم پەلەمەکە، بەم زوانە لە تەنیایی شەوانە ڕزگارت ئەبێ، بڕۆ ئێستا شەوت شاد. دەستی هێنا بۆ تەوقەکردن و پەیمان بەستن. دەستی لەرزۆکمان خستە نێو دەستی یەکتر و پەیمانمان بەست. تیشکی چاوەکانمان گۆڕیەوە. لێدانی دڵەکان خۆشترین ئاوازی خۆشەویستیان لێ ئەدا. ڕێباز سەیرێکی کرد و زەردەخەنەیەکی بۆ کردین. هیچ قسەی نەدەکرد، بەڵام ئێمە شەرمەزار بووین. شەرممان لە ڕێباز دەکرد. دەستمان لە نێو دەستی یەکتر دەرهێنا و شەوشادی کرد و چووە دەرەوە. لە پەنجەرەکەوە تاوەکو چووە ژوورەکەی خۆی هەر تەماشایم دەکرد. کە گەیشتە دەرگای ژوورەکەی، دوا سەرنجی لای ژوورەکەی ئێمەیدا و دەرگاکەی داخست.
لە چاوەڕوانی ماڵی باوە حاجی بووین. پاش چەند ڕۆژێک باوە حاجی و ڕێزان و کاک ئەحمەد بە پیکابەکەیان لەبەر دەرگاوەستان. ڕێباز لە خۆشیاندا بەزموشایی بوو. باوەشی لەو باوە حاجی و کاک ئەحمەد ئەدا. ڕێزان کە ڕێبازی بەم شێوەیە دەبینی تەواو بێهیوا دەبوو. دەچووە دەریای خەیاڵێکی قوڵەوە. ئەو ڕۆژە نەریمان دڵی خۆش بوو چونکە چاوەڕوانی زۆر بێزاری کردبوو. کە مەسەلەکەم باس کرد بۆ باوە حاجی زۆری پێخۆش بوو. بانگی نەریمانی کردووتی کوڕی خۆم ئەمە کچی منە. زۆرم پێخۆشە دەبیت بە هاوسەری و هاوبەشیکردنی ژیانی. هەردووکتان مرۆڤی باشن و لە ئازارەکانی یەکتری تێگەیشتون چونکە ئێوە کە سوکارتان ئەنفال کراوە. دەمەوێ هەر ئێستا بچیت مەلا ئەحمەد بهێنی و مارەتان بکەین لە سەر شەرعی خوا. نەریمان بە پەلەچ و بانگی مەلا ئەحمەدی کرد و پیاوانی ئاوایی کۆکردەوە. دەستی لە نێو دەستی باوە حاجی منە مارە کرام. پاش 2 ڕۆژمانەوەی ماڵی باوە حاجی نیوەڕۆی دووەم ڕۆژ مەڕمان سەر بڕی و خەڵکی گوندمان بان کرد بۆ نان خواردن. ڕێزان و نازەنین منیان ڕازاندەوە. لە پاش عەسر باوە حاجی هات بۆ ژوورەکەم و وتی کچەکەم ئێمە دەڕۆین چونکە درەنگمان پێچووە و ئێستا خونچە چاوەڕوانە. دەستی باوە حاجیم ماچ کرد. بە ڕۆیشتنیان زۆر گریام. نەمدەزانی بۆ دەگریم. ئەو ئێوارەیە ژوورەکەم بووە کەژاوی هاوسەرێتی و خۆشەویستی من و نەریمان. پاش چەند ساڵێک ڕێبازی برام بووە خاڵۆی 4 منداڵ. 2 کچ و 2 کوڕ. ناوی منداڵەکانمان بە ناوی کەسوکاری من و نەریمانەوە دەنا. باوەشی خۆشەویستیمان بۆیان دەکردەوە. بووم بە دایک، بە سۆسترین دایک، بۆ 4 جگەرگۆشەی پاک و بێگەت. بەڵام ئاهی ڕێباز لە دڵم دەرنەدەچوو. زۆر پزیشکمان پێی کردبوو هیچ چارەسەری نەبوو. ڕۆژێکیان وتی دەزانن خەونم با باوکم و دایکمەوە بینیوە. فرمێسک لە چاوەکانیدا دەباری. هاواری دەکرد دایکەی گیان باوکەی گیان ئێوە لەکوێن؟ بۆ خۆتان لێم شاردۆتەوە. ئێمەش دەستمان کرد بە گریان. نەریمان وتی نەسرین گیان هەست دەکەم ڕێباز بەرەو چاکبوونەوە دەچێت چونکە چەند ساڵێکە فرمێسکم لە چاوەکانیدا نەبینیوە. ئێستا بیر دەکاتەوە بۆی دەگری. وتم نەریمان گیان حەزم دەکرد چاک بێتەوە بەڵام بڕوا ناکەم چونکە گریان و هاوارکردنەکەی هاواری ناخۆشی و بێزاربوونی چاوەڕوانیە. چاوەڕوانی چارەنووسی ئەنفال کراوان کەوای لە شێتێکی وەک ڕێبازی برام کردووە بڵێت دایە و بابە ئێوە لەکوێن؟ نەخوازەڵا ئێمە و هەزارەهای وەکو ئێمە چەندەها ساڵە چاوەڕوانی چاوەکانی کس کردوین. زۆربوونی پڕۆپاگەندە گوێیەکانی کاس کردوین. خۆرپەی دڵەکان چەندەها دڵی وەستان. هەر لەوێدا بڕیارمدا کە یادەوەریەکانم بە زووترین کات بڵاو بکەمەوە و ئاشکرای بکەم بۆ ئەوەی بزانرێ کە بیابانەکان شوێنی گۆڕی بە کۆمەڵی ئەنفالکراوانن. دەمی شۆفەڵەکانی ڕژێم بە لیمی بیابان گوێ و لوت و دەم و چاوەگەشەکانی منداڵ و ژن و پیر و پەککەوتە و لاوەکانمانیان سواغ داوە. هەر بە ناوی یادەوەریەکانمەوە ڕۆمانەکەم بڵاو دەکەمەوە بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان بزانن مانای ئەنفال چییە و چکارە ساتێکی شومی بەسەر گەلەکەماندا هێناوە. عزیزان بەشی 15 و کۆتایی یادەوەریەکانی کچە کوردێکی ئەنفالکراوتان پێشکەشکرا تا ڕۆمانێکی تر و ئێوارێکی تر خواتان لەگەڵ.